بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. دووبارە هاتینەوە دیداری ئێوە بۆ خوێندنەوەی بەرگی دووەمی کتێبی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆن. بەرگی یەکەمی کتێبەکە بە هاوبەشی خوێنرایەوە، بەڵام بەرگی دووەم دەخوێنرێتەوە لەلایەن هاوڕێتان نەرمین عەبدوڵڵا. وەکەمیشە ئەم جارەشیان لە کتێبی دووەمی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆن کاری دەنگ و مۆنتاژ ئاواتکێستانی. شوێنی تۆمارکردنی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆن کتێبخانەی شنەوای دەنگی. کتێبخانەی شنەوای دەنگی لە ناو تەلاری یەکێتی نابینایانی کوردستان، سلێمانی شەقامی 60 مەتری بەرامبەر سنتەری بۆڵینگی کۆن. بەرواری تۆمارکردنی بەرگی دووەمی ئەم کتێبە نۆی ساڵی 2007. ئازیزان، بۆ هەر ڕەخنەوە پێشنیارێک لەسەر چۆنیەتی تۆمارکردنی کتێبە بەرەمێنراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی و با تایبەتیش بۆ بەرگی دووەمی ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆن دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی کتێبخانەی شنەوای دەنگی 328 71 97. ئازیزان، وەک لە بەشی یەکەمی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆنە ئاشنا بووین، تا ئەم ساتە نووسەری 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆن نادیارە، بەڵام وەرگێڕانی ئەم کتێبە لەلایەن زاهیر ڕەشید پور، کتێبی دووەمی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆن. ئازیزانم، سڵاوتان لێبێت. لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی یەکەم لە بەرگی دووەمی ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆن لاپەڕا 431. دڵم داکەوت، چونکە تەنیا شتێک بیرم لێ نەکردبوویەوە ئەوە بوو کە بۆ هۆزی ئەمازۆن بگەڕێینەوە. یوری وتی ئێمە بە هەڵەدا چوین لە جیاتی ئەوەی لە هۆز دوور بکەوینەوە، دوای ڕاکردن لە ناو وەحشیەکان لە ئەمازۆن نزیک دەبووینەوە. بەهەرحاڵ ئێستا لە ئۆنا دێت. هێشتا قسەکەی تاوە نەکردبوو کە تاقمێک لە ژنانی ئەمازۆن کە من زۆر بەیانم دەناسی دەوریان گرتین. ئەمانە لە دەستەی لایەنگرانی لە ئۆنا بوون، بەڵام لە ناو ژنانی ئەمازۆنیشدا تاقمێک بوون کە لایەنگریان لا مناک دەکرد. بەهەرحاڵ ئەوان دەوریان گرتین، لە هەڵسوکەوتیان زانین نایەنەوێت بمان کوژن. دیار نەبوو کام شوێنەی جەستەم زیاتر ئازارم دەدات. ئێستاش بە جوانی ناتوانم دیاری بکەم کە لەو ڕۆژە شومەدا کوێی جەستەم یان کامێک لە ئەندامەکانم زیاتر ئازاری بوو. هەم ئازارم بوو، هەم ناڕەحەت بووم و کاتێک سرم لە نوکی خەنجەرەکەی ئەوان دەبردەدواوە بەشێکی جەستەم گیرۆدەی ئازار دەدوت. ئەو ناوچەیەیان بە پیکێکی قورس کوتاوە. ژنەکان بە دەورماندا سەمایان دەکرد، پیاوەکانیش سەمایان دەکرد و هۆرایان دەکێشا و هەلهەلەیان لێدەدا. دەدوت شەوی بووکێنی یەکێکی ئەوانە و لە ناخەوە شادمانی دەکەن، نەک بەڕیا و دەستکرد. هەڵبەت وەک پێشتر وتم لەگەڵ من و مۆناک و یوریدا ئاشنا بوون و لە بینینی ئەم دیمەنە نیگەران و خەمبار دەبوون، بەڵام نەیان دەوێرا هاوکاریمان بکەن و نیشانیان دەدا بارودۆخی ئێستا لەگەڵ کۆندا زۆر جیاوازە و لە ئۆنا بەهێزە و فەرمانڕەوایەتی دەکات. یەک لە ژنان کە دەدوت دڵی لە من پڕە و ڕەنگەلەوەی گوێم پێی نەداوە ئازاری بوو، لێم نزیک بوویەوە و نوکی خەنجەرەکەی لەسەر بازووی بەسراوی مندانا و هێواش بردێ ناو نوکی خەنجەر. لە کاتێکدا بزەیەکی شەیتانی لێوی ئەوی کردەوە، لە بازوم چەقی و بە کزانەوەیەکی کوشندا هاتە دەر. دەدوت هەموو جەستەمیان ئاگرداوە و دەمسووتێنن. خوێن وەک جۆگەیەکی باریک لە بازۆم هاتە خوار و ژنی ئاماژە پێدرا و بە شادمانی دەستی بەسەماکردن و شادی کرد و لەو قەرەباڵغێدا لە چاوون بوو. بە شێوەیەک دەست و پێمیان بەستەبوویەوە کە توانایی هیچ جۆڵەیەکەم نەبوو، بەڵام بۆ ئەوەی شوێنی برینی خەنجەرەکە لەسەر بازووی خۆم ببینم بە دژواری خۆم تەکاندا و سرم بۆ پێشەوە چەماندەوە. ئەم کاتە بە دژواری بەری قاچم لە زەوی دەدا و بەهێزی تەنافەکان کە منیان پێبەست بوویەوە قورسایی منی ڕادەگرت. بەڵام کاتێک سرم بۆ پێشەوە خوار کردەوە تازە و لەم کاتەدا بوو ئازارێکی کوشندا لە ڕانی ڕاستمدا پەیدا بوو. ئەیوای، دەدوت بە پیک پیایان کێشام و هەموو ئەسقانەکانمیان شکاندووە. بێ ئیرادە هاوارێکی جەرگ بڕ لە سینەم دەرچوو، بەڵام دوای ئەوە
ئازار لە قورگمدا قەتیس بوو مایەوە، نزیک بوو گیان بدەم و ئەوەی کە دەیڵێن گیان دێتە سەر لێ و من ئەو ڕۆژە تێگەیشتم بە چاوی خۆم بینیم و بە جوانی هەستم پێکرد کە لە تاو ئازار گیانم هاتۆتە سەر لێ و تا چەند ساتێکی تر دەردەچێت. لە ئازاری زۆر دڵۆپە گەورەکانی عراق لەسەر ناو چاوم دەرکەوت و بۆ ئەوەی لە ئازارم کەم بکەمەوە فشارم لە خۆم کرد تا بەری پێم بەرز بکەمەوە. ئازار زیاتر بۆ دووبارە قیژاندم. ئەم جارە یوری بۆ هەموو نیگەرانیی لە خۆی و مناک بووی سەیری کردم و کە منی لەو حاڵەدا بینی وتی کەم پەلە قاژێ بکە، مەگەر نابینی قاچت شکاوە؟ چی؟ قاچم شکاوە؟ لەکوێ؟ بۆچی؟ بۆ؟ چی ڕوویداوە؟ ئەمانە هەمووی پرسیار بوون کە لە خۆمم دەکرد، بەڵام بۆی نەبوو. ئەگەر ئازار نەدەبوو لە یوریم دەپرسی و ئەویش وەڵامی دەدایەوە، بەڵام ئەوەندە پەرێشان و شڵەژا بووم کە وەک مار لە خۆمدا هەڵام و دەمناڵان. لەم کاتەدا کە من دەمناڵان لە ناکاو دەنگی کرپە کرپی تەپڵەکان بێدەنگ بوو، دەنگە دەنگ و قەرەباڵخیش کەم بوویەوە. هیچ کات لە ڕۆژێکی قەرەباڵغدا لە شەقامەکان بوون. بۆ نمونە یەکێک لە شەقامە قەرەباڵخەکان لە کاتی کەرنەڤاڵێکدا بێنە بەرچاو، لەم کاتەدا کە دەنگە دەنگ و هەرا گەشتۆتە ترۆبک و گوێی ئاسمان کەڕ دەکات، لە ناکاو کەسێک گوێتان بگرێت و ببێتە لەمپەڕ لە گەشتنی دەنگ بە ئێوە. گومانکردنی ئەم حاڵەتە وەگەم حاڵەتەی منوا بوو. لەو کاتەدا لە ناکاو دەنگ کەم بوویەوە، بە شێوەیەک هەستم کرد کەسێک گوێی گرتم. بۆ حاڵە زار و پەرێشانە، بۆ هەموو ئازار و ناڕەحەتیە وەک مار لە خۆمدا هەڵام و عارەقم کردبوویەوە. سرم بەرز کردەوە و سەیری دەرەوەم کرد. وەحشیەکان لە ژن و پیا و ڕێگەیان دەکردەوە و دەڕۆیشتنە دواوە. سەرنجی ئەوان بۆ لای یەکێکی تر کە بەرامبەر بۆ ڕاکێشرا و بەگشتی سەیری ئەویان دەکرد. هێشتا تێنەگەیشتە بۆم چی بووە، بەڵام کە بە جوانی ورد بوومەوە بۆ پەڕی سەر سوڕمانەوە لە ئۆنام بینی کە لە ناو چەند کچێکی ئامازۆنی دێتە پێش. لە ئۆنا بەرەو لای ئێمە دێت. بەڵێ ئەو بوو. خۆی چەند جوان و دڵڕفێن ببوو بەداخەوە. منیان لە شوێنێکدا بەستە بوویەوە کە موناک پشت بە پشتی من کەمێک دواتر بوو. نەمدەتوانی ڕوخساری ئەو ببینم. دەمیست کاریگەری دیداری ئەو ڕەکە بەرەمە ترسیدارە لە چاوی موناکدا ببینم. لە ئۆنا بە هەنگاوی هێواش بەرەو لای من هاتوو. هەرچەندە نزیکتر دەبوویەوە لە خێرای هەنگاوەکانی کەم دەبوویەوە. بە قاچی شکاو جەستەیەکی بریندار بەو هەموو خوێنی لە برینی تازەی بازم دەڕۆشت و لە ئەنجامدا بەو هەموو لاوازی و ناتەوانی هەم بوو دەمی زووتر لە ئۆنا لە بەرامبەرمدا بنیشێ تا هەم جارێکی تر ئەو سینە بە سینەی خۆم ببینم و هەم ئەوەی بۆ ڕزگارکردنی خۆم و کەسانی تر قسەی لەگەڵدا بکەم. ئایا لە ئۆنا بڕیار بە کوشتنی ئێمە گرتبوو؟ هەر چوارمانی دەکۆشت. لە ئۆنا بۆ دڵە ڕقە و ئەخلاقە تووڕە هیچ شتێک دوور نەبوو. ساتەکان بە هێواشی تێدەپەڕی. هەرچی لە ئۆنا و کچەکانی هاوڕێی لە من نزیکتر دەبوونەوە. لەدانی دڵم تونتر دەبوو. بە پێچەوانە بێدەنگی و ئارامی زیاتر باڵی بەسەر ئەو ناوچە پڕ دەنگە دەنگەدا دەکێشە. ئەوان ئاگادار بوون لە نێوان من و موناک و لە ئۆنا چی گوزەراوە. هەموو دانیشتوان لە پەیوەندیەکانی پێشتری من و موناک ئاگادار بوون. ئەگەر لە نێوان خۆی و لە ئۆنا و من سەرۆکایەتی هۆزیدا بەش کرد، سەرۆکایەتیدا بە لە ئۆنا تا چاو لە من بپۆشێت. ڕاستیەکەشی ئەوە بوو، بەڵام لە ئۆنا تەماحی زۆری بوو. ئێستا کە دەسەڵاتی بەدەستهێنا بوو دەیویست منیش لە موناک بستێنێت و کە من ڕازی نەبووم ڕامان کرد. مەبەستی کوشتن و لەناوبردنی هەمومانی هەبوو تا ئازادیمان پێ نەبڕێت. دانیشتوان کە ئەم بابەتەیان دەزانی دەیانویست لە ڕووداوەکانی داهاتوو ئاگادار بن. دووری من و ئەو هەرچەندە تەواو بوو. سەرنجام لە ئۆنا بەرامبەر دارێک کە منیان پێوە بەستە بۆ وەستا و لەگەڵ وەستان زەق لە چاوەکانی منی ڕوانی و هەناسەیەکی قۆڵی هەڵکێشە. لەوەی لێوەکانی و هێڵەکانی ناوچاوی و لەدانی ماسوولکەکانی ڕوخساری نیشانی دەدا زۆر ناڕەحەت و خەمبارە. من کە بە ئەخلاق و ڕۆحی ئەو باش ئاشنا بووم بە بینینی ئەم حاڵەتە لە ناخدا شادمان بووم، بەڵام بەڕووی خۆمدا نەیەنا
بەڕواڵەت برۆکانم هێنایەک و چاوم لەسەر هەڵگرت وام نیشاندا کە نامەوێت بیبینم. لەوەنا چەند ساتێکی زۆر کورت لە چاوەکانی منی ڕوانی کە چاوی خۆم لەسەر هەڵگرت بەدەست ئیشارەیەکی کرد و من کە با ئەخلاق و ڕۆحی ئەو باش ئاشنا بووم بەبینینی ئەم حاڵەتە لە ناخدا شادمان بووم، بەڵام بڕی خۆمدا نەیەنا. بڕواڵەت برۆکانم هێنایەک و چاوم لەسەر هەڵگرت وام نیشاندا کە نامەوێت بیبینم. لەوەنا چەند ساتێکی زۆر کورت لە چاوەکانی منی ڕوانی کە چاوی خۆم لەسەر هەڵگرت بەدەست ئیشارەیەکی کرد و ئەوانەی لەگەڵیدا بوون ڕۆشتنە دواوە. یەک دوو چرکە دواتر دەوروبەری من و ئەو بە جۆرێک چۆڵ بوو کە دەنگی ئێمە کەس جگە لە یوری کە چەند هەنگاو ئەولاتر بەدارێکەوە بەسرا بوویەوە نەیدەبیست. لەوەنا بەدەنگێکی لەرزان و بە پێشەکی وتی ڕات کرد و ڕۆیشتی. بیرت نەکردەوە من لە خەفەتا دەمرم، بیرت لە من نەکردەوە ئەی بێ ویژدان، ئەی بێ ڕەحم. قوڵپی گریان قورگمی دەگوشی. لەم کاتەدا قسەیەکی پچڕاند و بۆ ڕێگرتن لە ڕژانی فرمێسک سەری خۆی داخست. بارودۆخ زۆر گونجاو بوو، بۆیە وتم ڕاکردنمان لەبەر ئەوە بوو کە جەنایەتمان کردووە و دەبێت بکوژرین. تۆ جۆرێک هەڵسوکەوتم لەگەڵ دەکەی کە مرۆڤ تەنیا لەگەڵ دوژمنانی هۆز و بنەماڵەکەی خۆی دەیکات. ئەگەر سەرۆکی هۆزەکانی تر لە ناوڕێدا بە دەستوری تۆ بۆ گرتنی ئێمە چالاکیان دەکرد، دەیانزانی من و تۆ چەندین شەومان لە ژێر نووری مانگدا ڕۆژ کردوێتەوە، سەریان سوور دەما، وانییە؟ وتەکانی من ئەوی پەرێشان کرد و بە هەمان دەنگ هاواری کردووەتی بیکەنەوە. چەند لە پیاوانی هۆزی ئەوان کە تا چەند خولەکێک پێشتر بۆ کوشتنی من خەنجەرەکانیان تیژ دەکرد و سەمایان دەکرد هاتنە پێش و بە هەمان خەنجەر دەستیان با بچڕاندنی تەنافەکانی دەست و پێم کرد. بەڵام من بە قاچەکەی ترم کە ساغ بوو پاڵم پێوەنان و بە تووڕەی و توندی وتم نا بڕۆنە دواوە، پێویست ناکات. ئەوان خۆیان کێشایە دواوە و لە ئۆنا بەنیگایەک پڕ لە بێ هیوایی سەیری کردمەوەتی بۆچی؟ بە هەمان تووڕەیی پێم وت من ئامادە نیم ئازاد بم، بەڵام هاوسەر و هاوڕێکەم دیل بن، یا پێشتر ئەوان ئازاد بکەن یا من بکوژن و دواتر هەر کارێک لەگەڵ ئەوان دەکەن بیکەن تا من نەبم و نەیبینم. وتنی ئەم ڕستانەیە بە بۆچوونی لە ئۆنا ئارەزومەندی من بەرامبەر بە سووتان نیشان دەدا و دەی سەلمان. لە ڕاستیدا لە ئۆناش تاوانی نەبوو، ئەو ژن بوو، تایبەتمەندی ژنانەی هەبوو، عاشق بوو، حەسوودی دەبرد و هەموو ئەم کردەوانی زادەی حەسوودی ئەو بوون. حەسوودی ژنان بە مەترسیدارترین جۆری حەسوودی دەژمێردرێت و لە ئۆنا چونکە نیوە وەحشی لە جەنگەڵدا گەورە ببوو ئەم حەسوودیەی بەو تووڕەیە سەیرە دەردەبڕی. ئەو کەمێک دواتر بە چاوی پڕ فرمێسک لە ڕوخساری منی ڕوانی بە ناچاری وتی ئەوان بکەنەوە، بەڵام زیندانەکانیان لە یەکجیا بێت. چەند کەس بەرەو لای موناک و یوری ڕۆیشتن و ئەوانیان کردەوە، بەڵام موناک بێهۆش بوو، بە ناچار ئەویان لەسەر دەست بۆ زیندان گواستەوە. دوایەوەی تەنافەکانی منیان کردەوە، بەڵام پێش ئەوەی لە ناو تەنافەکان بێمە دەر چاوی لە ئۆنا بە قاچشکاوەکەی من کەوت. هەناسەیەکی کورتی هەڵکێشا و بە هەردوو دەست منی گرت، چونکە دەیزانی ناتوانم لەسەر پێ بوەستم و دەکەوم. بە دەستوری ئەو منیان لەسەر زەوی حەوانەوە بە خێرایی دوو تەختەی پانیان ئامادە کرد. لە ئۆنا بە حەزەوە کاری دەکرد و لەم کاتێشدا قیافەی بە تەواوی گۆڕا بوو. یەکێک لە دیمەنەکانی ڕابرد و بیرکراوەی لە زەینمدا دروست کردەوە. پیرێژنێک لە ژنە بازمن و کارامەکانی هۆز هاتە پێش و دوو پارچە تەختەی لە دوو لای ڕانی مندانا. دوای جێبەجێکردنی ئێسقان کە قیژەی منی بردە ئاسمان بە پارچەیەک قاچمی بەست وەک جەراحێکی کارامە کاری دەکرد، لەگەڵەوەی ئازار گیانی منی هێنا بۆ سەر لێ و لە ئەنجامی کارەکەی ڕازی بووم و ئێستا دوعای بۆ دەکەم، چونکە ئەگەر بە خواری قاچمی بەخستایەتە شوێنی خۆی بە هەمان شێوە ئێسقانەکە پەیوەندی دەخوارد. ئەمڕۆ ناچار دەبووم بە قاچی خوار و کورد بە یارمەتی داردەست بە ڕێگادا بڕۆم. بارحاڵ کاتێک پیرۆژن قاچی منی بەست لە ئۆناش کراسەکەی لەبەر کردم و بەدەست خۆڵ و خاشاک کە بە پێشەوە لە کابوون لی کردەوە. برینی بازوو شوێنەوارەکانی تری جەستەمیان دەرمان کرد و دوای ئەنجامی ئەم کارانە دەستور درا بۆ زیندان بگوێزرێمەوە. وەحشیەکانی بێگوێدان لەسەر دەست منیان برد و
هەندێک کات کە هیلاک دەبوون تەکانێکی سەختیان بە تەختەکە دەدا و هەرەم تەکانە چاوەڕوان نەکراوانە ئازارێکی وای لە قاچمدا دروست دەکرد کە کاتێک ڕۆشتمە ناو زیندان بێهۆش بووم، نەمزانی چی ڕوویدا. چەند کاتژمێر، چەند ڕۆژ، چەند شەو لە بێهۆشیدا بووم نازانم. کاتێک کەم کەم دەهاتمە هۆش و چاوم کردەوە، نەسیمێکی فێنک هەڵی کردبوو، هەوا ڕووناک ببوویەوە. یەک دوو خولەک لەو حاڵەدا مابەوە تا هەموو ڕووداوەکانم لە زەینی خۆمدا زیندوو کردەوە و بیرم هێنانەوە. ئەو کات سرم بەرز کردەوە لە دەوروبەرم ڕوانی. لە ئەرزی ژوورەکەدا لەسەر گوژوگیای وشک خەوتە بووم. ئەم ژوورە و زیندانە نەبوو کە منیان بۆ بردبوو. هەستم کرد دووبارە دەستوری لە ئۆنار شوێنی ژیانی منیان گۆڕیوە. دەرگای ژوورەکە کراوە بوو. من بە جوانی ماڵەکانی ترم دەبینی و هەندێک کات وەحشیەکان کە لەوێوە تێدەپەڕین چاوم پێیان دەکەوت. قاپی خاڵی ئاوەکەم لەدەستا بوو کە لە ناکاو سێبەرێک لە ناو دەرگاکەدا دەرکەوت و کە سرم بەرز کردەوە لە ئۆنام لە جلوبەرگێکی ڕەساسی ڕەنگ بە دنیایەک جوانی بینی. لەم جلانەدا ئەوەندە جوان بوو کە ڕەنگە نەتوانم جوانی ئەو بە پێنووس کە من بە ناتەوانی بەکاری دەبم وەسف بکەم. لە ئۆنا کەمێک وەستا و دواتر بە بزەوە هاتە ژوور. دەرگاکەی داخست و لای من لەسەر گیاکان دانیشتووتی: چەندە خەوتیت؟ زۆر هیلاک بوویت؟ سێ ڕۆژە کە خەوتویت و من خۆم شیرەگیا بەهێزەکانم دەڕژاندە قورگیتەوە. لە چاوە جوانەکانیدا حاڵەتێکی تایبەتیم دەبینی. نیگای هەزاران زمانی بوو قسەی بۆ دەکردم. لەگەڵەوەی ئازارم بوو، لەگەڵەوەی ئێسقانی ڕانم شکا بوو، بە شێوە ناسازگارە بەستبوویانەوە دەموی سێری چاوە جوان و دڵڕەفێنەکانی بکەم. وەک مرتازێک لەگەڵ نەفسی خۆیدا شەڕ دەکات و قامچی لە هەوەسەکانی ناخی خۆی دەدات و زاڵ دەبێت، منیش لەگەڵ هەوەسەکانی خۆمدا لە شەڕێکی قورسدا بووم. هەوڵم دەدا تەنانەت سێری چاوەکانی نەکەم. پارانەوە و هیوا و ئارەزوم لە نیگایدا دەخوێندەوە و ئەم تێگەیشتە کاتێک بەدەست هات کە بەدزیەوە سەیری ڕوخساریم دەکرد و دووبارە سرم دادەخستەوە. بارحاڵ وەڵامی ئەوم نەدایەوە. کەمێک وەستا و ئەمجارە بە شێوەیەکی تایبەت کە دەنگی دەلەرزاوتی: وەڵامم نادەیتەوە؟ دەڵێ زۆر تووڕیت. دووبارە وەڵامم نەدایەوە. دەزانم بۆ، چونکە دەمویست دڵ لە من هەڵگرێت و بە یەکجاری هیوا بڕاو بێت و من و مناک بەجێ بێڵێت. بەڵام ئایا ئەگەری بوو؟ ئایا لە ئۆنا بەو هەموو حەزەوە چاو لە من دەپۆشێت و لە دوژمنایەتی مناکی داما و کە ئەو هەموو لێ خۆش بوون و جوامێریە نیشاندا بوو دەست هەڵەگرێت؟ وەڵامیان پرسیارانە تەنیا ڕووداوەکانی داهاتوو دەیداتەوە. داهاتوویەکی تاریک و نادیار، داهاتوویەک کە خوێن و مەرگ و ئاگری لەگەڵدا بوو. داهاتوو قاچی لە ئۆنام لە هەمان کات کە سەری خۆم داخستبوو بینیم و کاتێک دوایین پرسیاری ئەو بێوەڵام مایەوە بە شێوەیەکی دیار و هەستپێکراو بینیم کە قاچی لەسەر چوارچێوەکەدا بوو دەلەرزی. ئەم لەرزەی حەسوودی بوو، لەرزینی عەشق. ئەو هاتە پێش و لای من دانیشتووتی: وەڵامم بدەرەوە، دەرفەتی زۆرمان بۆ و توێژ نییە. ئەم جارە زانیم چی بووە. سرم هەڵبڕی و بە تووڕەیەوە وتم: دەرفەتی زۆرمان نییە؟ یانی چی؟ بزەیەکی هێنایە سەر لێو، چونکە و شەورستە بوو کە دوای ڕاکردن و دەستگیری لە دەمی من دەیویست. سەرێکی چاوە تووڕەکانی منی کردوتی: دەرفەتی زۆرمان نییە، چونکە بەیانی زوو کاتێک هەوا تازە و ناک دەبێتەوە ئێوە سیانە ئیعدام دەکرێن. ناڵەیەک لە قورگم دەرچوو کە لە ناڵە ئاسایەکان نەدەچوو. ئەمە دەنگدانەوەی دنیایەک سەر سوڕمان بوو. لێم پرسی: چی دوت؟ ئیعدامان دەکەن؟ بەڵێ، بەیانی بەدارتان دەبەستینەوە و تیکە تیکەتان دەکەن، تۆ و یوری. مناک و دواتر مناڵەکەش دەخەنە بەردەم ئاژەڵە برسیەکان و دەبێتە پاروی ئەوان. مولە سەر ئەندامەکانم ڕاست بوویەوە و ئارەقێکی سارد و خلیسک هەموو جەستەمی داپۆشی. بۆ چەند ساتێکی کورت چاوەکانم ڕەش بوو. دەتوت دنیایان بەو هەموو قورسی و گەورەیە لەسەر مێشکی منداناوە و فشاری دەدەن. ئاوی دەمم قوتدا و سرم داخست. لە ئۆنا کەمێک زیاتر خۆی بە منەوە لکان. ئێستا ئەوەندە نزیک ببوویەوە کە ئەستم بە گەرمی جەستەی دەکرد. بەڵام بۆ ئەوەی قاچەشکاوەکەم زۆر ئازاری بوو زەربەی بەرنەکەوێت، کەمێک خۆم کێشایە دواوە و ئەم کارم زۆر بە دژواری ئەنجامدا.
لە ئەونا دووبارە هاتە پێش و ئەمجارەیان دەستی هێنا و کردیە ناو قژم و سەری ڕاکێشام بە شێوەیەک هەستم بە ئازار کرد. ئەو بە تەواوەتی گۆڕا بوو. ئێستا ئەو کچە شەرمنەکە نەبوو. ئێستا لە ئەونا بە زۆر دەیویست من تەسلیم بکات و ئەگەر کاتێکی تر جگە لە ئێستا بوو ڕەنگە منیش چێژم دەبرد. بەڵام لەو بارودۆخە کە بان قەست ڕووی تاڵم نیشان دەدا ئەم کردەوانە زیاتر لە شتێکی بێزارکرد بۆ من نەبوو. لە ئەونا سەری منی کێشایە پێش. من ئازار و ناڕەحەتیم بوو. بەراوردی بکەن لەو کاتەدا چۆن دەمتوانی عاشق بازی بکەم. لەلایەکی تر هەندێک حسێبم بوو کە ڕووی خۆش نیشاندانم بەو لەبەر ژەوەندیدا نەدەبینی. لەبەرەما خۆم کێشایە دواوە و بەدەست ئەوم لە خۆم دوور کردەوە. لە ئەونا سەرەتا چەند ساتێک بێدەنگ سەیری کردم و دواتر وتی گربگرە ئەمڕۆ دەمەوێت حسێبەکانم لەگەڵ تۆدا پاک بکەمەوە. بەتوندی و تووڕەیی وتم هیچ حسێبێکم لەگەڵ تۆدا نییە. و بۆ ئەوەی بیترسێنم وتم من دانیشتی وڵاتێکی گەورەم و ئەگەر زیانێک بە من بگات هۆزەکەتان ژێر و ژوور دەکەن. ئاگادار بە هەر جۆرە ئیهانەکردنێکی منیانی یاری لەگەڵ ئاگر. خۆشم نەمزانی ئەم قسەیم بۆ کرد. ڕاستیتان بۆیت وتنی ئەم بابەتە نەبە لە ئۆنا کە جگە لەو جەنگەڵە و هۆزەکان دەوروبەر و وەحشی و درەندەکانی نەبینی بوو دنیایەکی جیاواز لەوەی شک نەدەبرد. بیستنی ئەم قسانە پێکەنی ناوی بوو. ئەو خۆی بە فەرمانڕەوایی دنیا دەزانی و لە وڵاتە پێشکەوتووەکان و دنیای پشت ئەو جەنگەڵە هیچی نەدەزانی. ئەی من بۆ ئەم قسەیەم پێوت. ئەو پێکەنیوتی زۆر باشە من تۆ خۆشەویستەکەت مناک بەکوژم تا هۆزەکەمان ژێر و ژوور بێت. لێرەدا قسەی خۆی بڕێ بیری کردەوە. گومانم کرد لە تند وەڵامدانەوەی پەشیمان بۆتەوە. بەڵام دووبارە لێی بۆ قسەکردن کردەوە. زانیم بە هەڵەدا چووم چونکە وتی من ئازار دەبم. ئازارێکی بەردەوام و هەمیشەی و ئەم جۆرە ژیانە بۆ من جگە لە نەنگ و شەرم هیچی تر نییە. بێزار بووم. هەموو دڵخۆشیم بە تۆ بوو. بۆ تۆ و لەبەر تۆ ژیانم دەکرد و بەداهاتوو هیوادار بووم و نەخشەی دوور و درێژم بۆ کێشا بوو. بەڵام تۆ بەڕاکردنی خۆت هەموو ئارەزوەکانی منت ورد کرد و خستە ژێر پێ. تۆ مناکت هەڵبژارد و ئەم هەڵبژاردنە بۆ من ئەو مانایی بوو کە تۆ ئەوت زیاتر لە من خۆش دەوێت و ئەو لە من جوانتر و خۆشەویسترە. لەگەڵم شکستەدا ناتوانم ڕێ بکەوم و بۆم بە پارچەیەک ئاگرێک کە ئەگەری ئەوە هەیە ژیانی من و تۆ و کۆمەڵێکی تر بسووتێنێت. قورگی گیرا بوو. دەدوێت دەیەوێت بگرێت. دووبارە لەسەر زەوی لای من دانیشت. بەڵام من پشتم تێکرده بوو. بە جۆرێک دانیشتە بووم کە ڕوون لە دیوارەکە بێت و ئەو نەبینم. لەو ساتە بەدواوە تا ئەو کاتی سێبەرەکەیم لە کاتی ڕۆشتنە دەرەوە دابینی هیچ دەنگێکی لێ نەبیسترا مەگەر هەناسەیەکی بەرز و سووتێنەر و پڕازار. هەناسەیەک کە لە قوڵای دڵیەوە هەڵەستا و کاریگەری قوڵیشی لەسەر من بەجێ هێشت و خەمباری کردم. شەو خواردنیان لە گۆشتی باڵندە بۆێنام. لەو ڕۆژ پێستا کە خواردنەکەی هێنا پرسیاری مناکم کرد و هەواڵی یوریم پرسی. وتی ئەوان لە زیندانە جیاوازەکاندا زیندانین. مناڵەکەیان لە مناک وەرگرتووە و داویانە بە پەرستارە کۆنەکەی. بەڵام بەسەر سوورمانەوە پرسیم بەڵام چی؟ بەڵام ئەو وەڵامی نەدامەوە. من خواردنەکەم خوارد و بە ناڕەحەتی تەواو خەوم لێکەوت تا بەیانی چەندین جار لە خەو ڕاچڵەکیم. بەیانی زۆر زوو تازە هەوا ڕووناک ببوویەوە کە لە ناکاو دەرگای ژوورەکە کرایەوە و چەندین ڕەشی زل هاتنە ژوور. لە بینینی ئەوان سەرم سوورما و دڵم داکەوت چونکە زانیم بۆ بردنی من بۆ گۆڕەپانی ئیعدام هاتوون. ئەوان دەست و پێی منیان گرت و بێگوێدان بەوەی قاچم شکاوە منیان بۆ گۆڕەپان گواستەوە. بەدارێکەوە بەستیانمەوە. هەموو جەستەمیان بە تەناف پێچاو بوو. بە خۆشحاڵیەوە ئەوەندەیان تەناف لێ بەستم کە قاچی چەپم لە هەوا دامایەوە. فشاری کەمتر بوو. سەما دەستی پێکرد. تیر و کەوان و خەنجەری زۆرم بۆ حەواڵەکرا. بەڵام دەتوت هێشتا کاتی مردنم نهاتووە. ئەو لاتر موناک و یوریان بەستە بوویەوە. دوای چەند خولک سەر و کەلەی لە ئۆنا دەرکەوت. ئەو جلو بەرگێکی جوانی لەبەر کردە بوو. کەسکە جوانەکەی دیار بوو. تیر و کەوانی بەدەستگرت و منی نیشانە گرت. سەرەتا نیشانەی لە من گرت. بەڵام دواتر ڕووی بۆ لای موناک سوڕان.
دەدوێت دەیەوێت سەرەتاو بکوژێت کە من ئەشکەنجە بدات و لە بینینی مەرگی ئەو من ئازار بدات. ڕاستی ژوا بوو، من نەمدەتوانی بەرگەی مەرگی موناک بگرم، بەتایبەت ئەوەی کەماڵ ئاوایی ئەو شەوم بیرکەوتەوە کە دەیوت کاتێک من مردم تۆ لەگەڵ لە ئۆنادا دەژیت ویان بۆ شار و دیاری خۆت دەگەڕێیتەوە. بەهەرحاڵ ژیانی تۆ لە ژن خاڵی نابێت و ژنێک لای تۆ دەبێت. خۆزگە دەمتوانی ئەو ژنە ببینم. من بەختەوەری تۆم دەوێت. ئەو کاتی ماڵ ئاوایی ئەم قسانەی وت و من لەو ساتانەی کە مەرەق قیافەی مەترسیداری خۆی نیشان دەدا وتەکانی ئەوم بیرکەوتەوە و دەدوێت ئاگریان لە دڵم هەڵی ساندووە کە هەموو ناخم دەسووتێنێت. ئەشکەنجەیەک کە لە ئۆنا دیاری کردەبوو ئەمە بوو، بسووتێم و مەرگ بەتاڵترین تام پێی رازی بم بۆ ئەوەی مەرگی دڵتەزێن و بە ئازاری موناک بە چاوی خۆم نەبینم. چاوم لێ هەڵگرت و سێری شوێنێکی ترم کرد. لە ئۆنا چاوی لەسەر جۆڵەو کردەوەکانی من بوو کە ئەمەی بینی بە خێرایی دەستی هێنایە خوار و چەند هەنگاو لە من نزیک بوویەوە و بە توندی وەک فەرماندان وتی سەرت بەرزکەرەوە و سەیری بکە. ئەم فەرمانە زۆر بەهێز بوو، بەڵام تاو شوێنەی فەرمانم برد کە سرم بەرز کردەوە، بەڵام سەیری موناکم نەکرد و تەنیا لە چاوەکانی ئەو کە لەگەڵ هێز و نیشاندانی خوێن خۆری خۆی لەو پەڕی ناتەوانیدا سەیری منی کرد. ڕوانیم کاتێک چاومان کەوتە سەریەک هەستم کرد سست و سستر دەبێت تا شوێنێک زیاتر لەوەی نەیتوانی سەیری چاوەکانی من کات. سەری داخست و گەمەی بە کەوانەکەی دەکرد. ئەمە زۆری نەخایاند و دووبارە سەری بەرز کردەوە و ئەم جارە دووسێ هەنگاو لە من نزیک بوویەوە وتی دەمەوێت بە ئەشکەنجە و ئازارەوە بتکوژم. تێدەگەیت؟ دەبێت سەیری موناک بکەیت، دەبێت بە چاوی خۆت بیبینیت کە چۆن گیان دەدات. سرت بەرز کەرەوە وەگەرنا بە زۆر ئەم کارە دەکەم. دواتر بە دەنگێکی ئارامتر وتی تۆ منت کوشتووە، تۆ ئەوەندەت ئازار و ئەشکەنجە داوم کە هەرچەندە ئازارت بدەم برینەکانی من ساڕێژ نابێت. هێشتا قسەکەی تەواو نەبوو. دووبارە دەویست قسە بکات. دەدوت شتی گرنگتر و پێویستری هەڵگرتە بوو کە منی لێ ئاگادار بکاتەوە، بەڵام دەرفەتی پێنەبرا چونکە لە ناکاو دەنگەدەنگ لە دەوروبەر نزیک بوویەوە و قەرەباڵغی دروست بوو. هەموو سەرەکان بۆ لای دەنگەکە گەڕایەوە. وەحشیەکان و ئەوانەی بۆی عەدام کۆبوونەوە هەر کام لەوان ئەرکێکی تایبەت وەک سەماکردن و تەپڵ لێدانیان لە ئاستۆدا بوو. دەستیان لە کار کێشایەوە و سەرنجیان بە دەوروبەردا چونکە بەرزبوونەوەی ئەم دەنگە کەم چاوەڕوان نەکراو بوو. چی بوو؟ چییە؟ یەکەم کەس کە ئەم پرسیارانەی کرد لە ئۆنا بوو. لە ئۆنا بە چەند هەنگاو خۆی گەیاندە ناوەڕاستی گۆڕەپان و لە تاقمێک لە وەحشیەکان کە ڕمیان لە دەستدا بوو ڕاست پێردرابوون بۆ پاراستنی ئارامی پرسیاری کرد. ئەوانیش بە نۆرەی خۆیان وەڵامیاندایەوە کە من بەهۆی دووری نەمبیست. تەنیا شتێک کە هەستم پێکرد ئەوە بوو کە بابەتەکە زۆر گرنگە و بۆتە هۆی شەڵەژان و نیگەرانی لە ئۆنا، چونکە بە پێشینەیەک لە ئەخلاق و کردەوەکانی ئەوم بوو. بینیم دەستەکانی بێ ئیرادە و بە خێرایی تەکان دەدات. دەنگەدەنگ سات بە دوای سات زیاتر دەبوو. من لەناو قیژانەی دەمبیست هەندێ وشەم بەم دژواریە جیا کردەوە. ناوی موناک لە وشانە بوو کە زۆر دووبارە دەکرایەوە. تێگەشتم هەرچی هەیە بە موناک و دواتر بە ئێمە پەیوەندی هەیە. هێشتا بابەتەکە ئاشکرا نەبوو کە لە ئۆنا گەڕایەوە و ئەو تاقمەی لە دەوری دابوون دەستوریدا موناک لە تێری ئیعدام بکەنەوە بیبن. مەبەستی چی بوو؟ ئەم خاڵش ئاشکرا بوو کاتێک وەحشیەکان بەکردنەوەی تەنافەکان سەرقاڵ بوون. لە ئۆنا نزیک بوویەوە و لە کاتێکدا لە تووڕەی دادەنگی دەلەرزی وتی بیخەنە ناو زۆنگاو تا بە یەکجاری بێ هیوا بین. جەستەی ئەم ژنە دەبێت لە قۆڵایی زۆنگاوەکاندا بە خاک بسپێردرێ تا دووبارە ئارامی لە هۆزەکەی ئێمە فەرمانڕەوا بێت. ئەو کات سەیری من و یوری کردووتی بۆ ئەم دوانەش بیرێکی باشتر دەکەم. ئەم دوو سپی پێستا ئارامی و ئاسوودەییان لە هۆزەکەی ئێمە هەڵگرتووە. ئەمانە مناڵی شەیتان و لەو ڕۆژەوەی قاچیان گەشتە ئەم سەرزەویە ئاسوودەیی لە ناوماندا ڕۆشت و تا کاتێک ئەوان نابود نەکەین خواکانی جەنگەڵ بەزەییان پێماندا نایەتەوە.
ئەو ئەم بابەتانەی بەدەنگی بەرز و بە شێوەیەک گوت کە وەحشیەکان و دانیشتوانی هۆز بە تایبەت ژنان کە زیاتر لەوێ کۆبووبوونەوە بیبیستن. کاتێک بێدەنگ بوو ژنەکان سەیری یەکتریان کرد، بە تەکاندانی سەرقسەکانیان پشت ڕاست کردەوە. لە ناکاو بارودۆخ گۆڕا. بەهەرحاڵ مەبەستی لە ئۆنا ئەوە بوو موناک بکوژرێت و ئەگەر مەرگی ئەو پێویستە بۆ لەوێدانەی کوشت و دەستوریدا بیخەنە ناو زۆنگاوەوە. بۆچی؟ دەنگی هاوارەکان دەبیسترا و کاتێک موناکیان لە دارەکە کردەوە دەنگەدەنگ زیاتر بوو. بە شێوەیەک ئەگەر دوو کەس بیانویستایە قسە بکەن بە ئاسانی دەنگی یەکیان نەدەبیست. لە ئۆنا لە کاتێکدا تیر و کەوانەکەی لەدەستدا بوو، چەند چەکدارێک بەڕەم و قەما لە دەوروبەری دەڕۆیشتن. لە ئێمە دوور کەوتنەوە و بەرەو تاقمێک کە زیاتر دەیان قیژاند و دەستیان بەرز دەکردەوە ڕۆشت. دوورکەوتنەوەی ئەو دەرفەتێکی گونجاو بوو. سەیری یوریم کرد و وتم: یوری، چی بووە؟ یوری کە دەدوت ئاگای لە هەموو شتێکەوتی: بارودۆخ لە بەرژەوەندی ئێمەدایە، خەم مەخۆ. لە وەڵام داوتم: خەم ناخۆم. خەم بۆچی؟ مردن خەمی ناوێت، تەنیا دەمەوێت لە ڕووداوەکان ئاگادار ببمەوە. یوری تەکانێکی بە باز و بەسراوەکانی خۆیدا و کەمێک خۆی جێبەجێ کردووتی: باسی مەرگ لە گۆڕێدا نییە، شادمان بە، چونکە تاقمێک بۆ بەرگریکردن لە ئێمە ڕاپەڕێون. دڵم داکەوت، ڕوخسارم گەرم بوو. دەدوت خوێن بە خێرایی و هێز هاتۆتە ناو ڕوخسارم. گوێم گەرم بوو، دەوری پێڵوەکانی چاوم دەسووتا. هەمووم حاڵەتانە نیشانی شادمانی بوو. بیرم لە هەموو شتێک دەکردەوە. تەنیا شتێک کە گومانکردنیشی بۆم ئەگەری نەبوو ئەوەیە کە تاقمێک لە ڕەشپێستەکان دژی لە ئۆناو لە بەرژەوەندی موناگ ڕاپەڕن. یوری کە بێدەنگی منی بینی وتی: ئەوان ئازادی موناکیان دەوێت. ئێستا کە دەیان قیژان هەڕەشیان لە ئۆنا دەکردەوەتیان: ئەگەر موناگ ئازاد نەکرێت کوشت و کوشتار ڕێک دەخەن. پرسییم: بەڕاستی ئەم کارە دەکەن؟ ئەو وەڵامی دایەوە: دوور نییە. بەو شێوەیە من دەیبینم ژمارەی ئەوان زیاترە لەو کەسانەی لە ئۆنا و سەرۆکایەتی ئەو بەرگری دەکەن و ئەگەر شەڕ ڕوو بدات سەرکەوتن بەلایەنگرانی موناگ دەبێت. پرسییم: ئێمە چیمان بەسەر دێت؟ قاچم شکاوە و توانای هیچ کارێکم نییە. یوری وتی: خەم مەخۆ، تا ئەمڕۆ لە هەموو ڕووداوەکان بە سەلامەتی گیانمان دەربردووە. جێگەی نیگەرانی نییە. تەنیا شتێک کە بیرم بەخۆیەوە سەرقاڵ دەکات ئەوەیە کە لە ئۆنا چەکەکانمان لەناو نەبات. یوری قسەکەی تاو نەکرد. ناچار بەم ئاور بەمەوە تا ڕوخساری ببینم و ئەم دژوارە منی هیلاک دەکرد. بۆیە کاتێک ئەو قسەی دەکرد من سرم لە پێشەوە ڕادەگرت و تەنیا لە ڕێگەی گوێچکەوە پەیوەندیم لەگەڵ ئەودا دەپاراست. ئەو کاتە منیش ئەوم نەدەبینی، بەڵام کاتێک ئاورم دایەوە سرم بۆ لای سوڕانەوە. لەو پەڕی سەر سوڕماندا بینیم یەکێک لە ژنانی ئەمازۆن لە پشتەوە بەداری ئەعدام کە یوری پێوە بەسرابوویەوە نزیک بۆتەوە و سەرقاڵی کارێکە. دووبارە زەختم لە خۆم کرد و سوڕام. قاچم بەهۆی فشار ئازاری گرت و سوتانەوەیەکی قورس لە برینەکانی مل و پشتم دروست بوو. بەڵام گوێم پێنەدا و سەرنجام بینیم ژنی جوانی ئەمازۆن بە خەنجەر سەرقاڵی پچڕاندنی تەنافەکانی دەستی یوری. تاقمێک لە وەحشیەکان دەهاتن و دەڕۆشتن، بەڵام گویان بە ئێمە نەدەدا. لەلایەکی تر لە ئۆنا لە بەرامبەر ئەوانەی یاخی ببوون وەستا بوو، قسەی لەگەڵ دەکردن و بۆیە سەرنجی لای ئێمە نەبوو. ژنی ئەمازۆن بە جوانی تەنافەکەی پچڕاند و بە شێوەیەک ئەم کارەی ئەنجامدا و هەموو تەنافەکانی لە خوارەوە بڕی تا دەرفەت بۆ ڕزگارکردنی من لەدەست نەڕوات. دوایەم کارە هاتە لای من و بە ئارامی تەنافەکانی کردەوە. کاتێک ئەو ئەم کارێ دەکرد چەند ژنێکی تر لە دەوروبەری ئێمە پیاسەیان دەکرد و خۆیان بە قسە و شتی تر سەرقاڵ دەکرد. هەستم کرد ئەوانیش لەلایەنگرانی موناکەن. شتێک کە زیاتر سەرنجی منی ڕاکێشا بوو ئەوە بوو کە دووسێ کەس لە ژنان شتێکی وەک بوخچەیان لەدەستدا بوو. بوخچەکان گەورە و درێژ بوو، بەتەناف بە جوانی دەوروبەریان بەستە بوو.
لە دوورەوە وا دەهاتە بەرچاو لە جەستەی مردووی مناڵێکی 10 ساڵەیان لە پەتوو پێچابێت. بەخۆمم وت بە من چی؟ هەرچیە با ببێت. لەم کاتەدا تەنافەکانی دەستم بچرا بوو. دواتر هەستم کرد خەنجەرێک خرایە دەستم. شۆڕشیەکان ئەوەندە لە کاری خۆیان بەتوانابوون کە هەموو لایەنێکیان لە بەرچاو گرتە بوو. تەنانەت داردەستیان بۆ من ئامادە کرده بوو. ژنی ئەمازۆنی بە ئارامی داردەستەکەی لە سەرزەوی هەڵگرت و لای داری عەدامەکە دایناوتی ئەم خەنجەرە بگرە، ئەمەش داردەستێک کە بتوانیت پێی بڕیت. کاتێک ئەو کاری خۆی تەواو کرد بە چەند هەنگاوێکی بەرز بەرەو لای ژنانی تر ڕۆشت و بەوانەی بوخچەیان لەدەستدا بوو چەندین ئیشارەتی کرد. ئەوان دەستیان بەکردنەوەی بوخچەکان کرد و من بەو پەڕی سەرسوڕمانەوە بینیم کە لە ناو بوخچەکان جلوبەرگ و سیلاحەکانی ئێمە هاتنە دەر. لەمەو بەدوا کار بە شێوەیەکی ئاشکرا ئەنجامدرا. ژنەکان جلوبەرگەکانیان بۆ هاویشتین. یوری کە برینی نەبوو بە خێرایی کراسەکەی لەبەر کرد و کڵاوێکی حەسیری لەسەردانا. دواتر تفەنگەکانیان پێداین و دروست لەو کاتی تفەنگەکان بەدەستی ئێمە گەشت هەلهەلەی ژنان بەرز بوویەوە. ئەم هەلهەلەیە نیشانەی تەواوی کار بوو، چونکە لەم ناوەدا شۆڕشیەکان هێرشیان کردە سەر لە ئۆنا و بەرگری کەرانی ئەوانیان گەمارۆدا. لە چاوتروکانێکدا شەڕێکی خوێناوی دەستی پێکرد و دەنگی هاوار و ناڵە بەرز بوویەوە. بە دژواری پاڵم بەدارەکەوەدا بوو. خۆم ڕادەگرت. قاچم شکا بوو. توانای ڕێگە ڕۆشتنم نەبوو. بەڵام لە دوورەوە دەمدی تاقمێک لە سەرسینەی تاقمێکی تر دانیشتون و سەریان دەبڕن. خوێن ڕژاو چەند سەری بڕاو کەوتە ناو گۆڕەپان. تاقمێک پەلاماری ئێمەیاندا. بەڵام ڕێکباری یوری پاشەکشەی پێکردن. یوری وەک کێو لە ناوڕاستی گۆڕەپاندا وەستا بوو. بەرگری کەرانی لە ئۆنا باش بەرگریان دەکرد و ئەویان لە ناوەڕاستدا دانابوو. لەگەڵ هێرش بەران شەڕیان دەکرد. هەندێک کات شۆڕشیەکان سەردەکەوتن و هەندێک کات بەرگری کەرانی لە ئۆنا. بە هەر حاڵ ئەم شەڕ و پێکدادانە زۆری نەخایاند و سەرنجام لە ئۆنا دەستگیر کرا. شتێک کە زیاد لە ڕادە گرنگ بوو ئەوە بوو بەداخەوە من نەمدەتوانی وەک جاران بەڕێگادا بڕۆم. قاچی ڕاستم شکا بوو. بە تەختە بەستبوویانەوە و ئەگەر زەختم لە خۆم دەکرد بە دژواری دەمتوانی بە یارمەتی داردەستەکە بەڕێگادا بڕۆم. بەڵام ئازار ئەوەندە زۆر بوو لە چەند هەنگاودا دەدرام بە زەویدا. دەبێت چی بکەم؟ هەر جۆرێک بوو لەوێ لەسەر زەوی دانیشتم و قاچی ڕاستی خۆم درێژ کرد و ئاگام لە چەپ و ڕاست بوو کە هێرشم نەکرێتە سەر. تەنیا یوری جوان بەڕێگادا دەڕۆشت و بەرگری لە خۆی و من دەکرد و ئەگەر ئەو نەدەبوو لە هەمان خولەکانی یەکەم منیان کوشتە بوو. چەند جار پاڵی بە وەحشیەکانەوە ناو بۆ هۆی ڕزگاری من. لە ئۆنایان گرت و دەستیان بەتەناف بەستەوە. بەرگری کارانی ئەویش بەدیل گیران. تاقمێک پیا و دەستەیەک لە ژنانی ئەمازۆن کەسانێک بوون کە لە حکومەتی لە ئۆنا کەڵکیان وەرگرتە بوو بۆ گەڕانەوەی موناک هەوڵیان نەدەدا و لەبەر ئەمە دەستگیر کران و نێردرانە زیندان. من لەسەر زەوی دانیشتە بووم. یوریش هاتە لام چونکە لە ئۆنایان بۆ لای من دەهێنا. کاتێک لە ئۆنا ڕوبەڕۆم بوویەوە هەوڵیدا سێری چاوەکانم نەکات. سەری داخستە بوو. منیش ئارەزوومەند نەبووم ئازاری بدەم. بۆیە کاتێک داوای دەستوریان لە من کرد تەنیا وتم لە ئۆنا موناکیان بۆ کوێ بردووە؟ قسە بکە. وەڵامی نەدایەوە. بە هەمان شێوە سەری داخستە بوو قسەی نەدەکرد. بۆ دووەم جار و سێم جار پرسیارم کرد بەڵام ئەو وەڵامی نەدامەوە و تەنانەت سەیری چاویشمی نەدەکرد کە نەکات لە ژێر کاریگەری نیگای من کە خۆی دەیوت توانای بەرگەگرتنی نییە بەوتنی ڕاستیەکان و دەرکاندنی شوێنی شاردنەوەی موناک ناچار بێت. لە ئەنجامدا وتم لە ئۆنا باشترە کەمێک ئاقلانە بیر بکەیتەوە. حکومەت مافی سەلمێنراوی موناکە و لە گەڕانەوەی ئەو نابێت بەداخ بێت. تۆ بەکردەوە تاقیکردنەوەیەکی خراپت پشتی سەرناو نیشانتدا جوامێری و لێ خۆشبوونت نییە. ئەو لە نێوان عشق و سەرۆک بوون یەکیانی هەڵبژارد و عشقی دیاری کرد و لەبەرەمە سەرۆکایەتی هۆزیدا بە تۆ خۆی بەدوای ئێمەدا بەڕێکەوت. بەڵام تۆ لەوێەوە زۆر تەماحکار بوویت و
دەدویست خاوەنی هەردووکیان یانی عشق و سەرۆکایەتی بیت و ئەم ناڕاستیە بوو کاری گەیاندە ئێرە. بە هەر حاڵ نەبێت بەداخ بیت و داوات لێ دەکەم موناک بگەڕێنیتەوە بۆ هۆز. بەڵێنت پێدەدەم ڕێگر بم لە تووڕەبوونی و وەک کۆن هۆکاری ئازادبوونی تۆ ئامادە بکەم. بەڵێن دەدەم لە ئۆنا دووبارە بێدەنگ بوو. هەرچی زیاتر قسەم دەکرد بێدەنگی ئەو قوڵتر دەبوو. لە کۆتاییدا کە زانیم وەڵامم ناداتەوە و بە زرنگی دەیەوێت شوێنی شاردنەوەی موناک بە نەهێنی بهێڵێتەوە، ئیشارەم کرد تابی بەنە زیندان. بە تایبەتی وتم لە ئۆنا لەو ژوورەی من تیایدا زیندانی بووم زیندانی بکەن. ئەویان بێ ئەوەی خۆڕاگری بکات برد. تا دووریەکی زۆر لە ئۆنام بینی کە سەری داخستە بوو بیری دەکردەوە. کاتێک لەگەڵ یوری داماینەوە وتم دەبێت چی بکەین؟ موناکیان بردووە بۆ کوێ؟ چۆن دەتوانین بیدۆزینەوە؟ یوری وتی ئێستا تاقمێک بەدوای ئەودا ڕۆشتون، چاوەڕێ بکە تا بگەڕێنەوە. ڕەنگە هەواڵێک بێنن، ڕەنگە ئەویان دۆزی بێتەوە و بیگەڕێنەوە بۆ هۆز. دوان لە وەحشیەکان بەرەو لای ئێمە ڕایان کرد و بۆ هەستانی من یارمەتیان داین. ئەوان ژێر باڵی منیان گرت و ئارام ئارام بەرەو ماڵی موناک کە دوور بوو بەڕێکەوتین. ماڵ وەک کۆنوا بوو، تەنیا تۆزێک شپرزە دەهاتە بەرچاو. بەڵام لەگەڵ گەشتنی من دوان لە ژنان دەستیان بە پاکردنەوەی کرد و شوێنەکەیان چاک کردم. یوری بە کارزانی سەرۆکایەتی کاتی هۆزی لە ئاستۆگرت و فەرمانیدا تاقمێک بۆ گەڕان بە دوای موناک خۆیان ئامادە بکەن. ئەوانەی پێشتر ڕۆشتبوونە جەنگەڵ گەڕانەوە و بەداخەوە هەواڵیان هێنا، کەمترین هەواڵیان لە موناک پێ نییە. کەمکەم نیگەرانی و ناڕەحەتی من زیادی کرد. گومانم کرد ئەوان لەبەر تۆڵەی ئەو تاقمە بە ناشرینترین شێوە موناک دەکوژن. دوور نەبوو، بۆیە لە گومانی دیمەنی مەرگی موناک پشتم لەرزی و ناوچاوم نوقمی ئارەق بوو. یوری بەتەنیاجی هێشتم و دوای چەند خولەک هاوڕێ لەگەڵ پیرێژنێک لە جادوگەرانانی هۆز گەڕایەوە لە هۆزی ئەمازۆن. کاری پزیشکی و برین پێچانی برینداران و چارەسەری جەراحیەکان لە ئەستۆی ئەم جادوگەرانەدایە. زۆربەی ئەوان ژن و تەنیا یەک دوو پیاو لە ناویاندا دەبینرێت. ژنی جادوگەر بڕێکی زۆر گژوگیای لەگەڵ خۆیدا هێنا بوو. لەگەڵەوەی چاوی بە قاچی من کەوت، بە یەکێک لە پەرستارانی موناک دەستوریدا هاوەنەداریەکە بێنن. هاوەن گوازرایەوە بۆ ناوەڕاستی ژوورەکە. ئەو بان قەزگیاکانی لە بەرچاوی مندا لە هاوەندا دەکوتا، نەکا گومانێکی خراپ لە مێشکمدا دروست ببێت. دوایەوەی گیاکانی کوتا، پەڵتەکەی لە سەر پارچەیەک کۆکردەوە و پارەیەکی تری لەسەر دانا و هێلکەیەک و بڕێگیای کەی تێکەڵ کرد و لە قاچی منی بەس. ئەم کارەی ئەنجامدا و ڕای سپارد تا بەیانی کەمترین جوڵە لە شوێنی خۆمدا نەکەم. منیش بە قسەیم کرد، چونکە بەڕاستی باوەڕم بە چارەسەرەکانی ئەوان بوو. کەڵکی زۆرم لێ بردبوو. جاری پێشووتریش کەڕم جەستەمی کون کردبوو. ئەگەر کاریگەری شەفا بەخشی ئەم دیایەنە نەدەبوو بەدڵنیاییەوە مردبووم و هەروەها ئەگەر لە یەکێک لە خستەخانەکانی نیویۆرک دانویست ئەم برینە چارەسەرکەن نزیکەی 2 مانگی پێدەچوو. لە کاتێکدا من زیاتر لە 6 ڕۆژ نەکەوتم و دوای ئەوە ڕۆشتمە شەڕ. پیرەژن ڕۆشت و ژانی قاچم ئارامی گرت. چاوەکانم قورس بوو. خەوێکی خۆش منی بردەوە. کاتێک چاوم کردەوە هەوا تاریک ببوو. هیچ شوێنێکی جەستەم ئازاری نەبوو. دەدوت قاچیشم نەشکاوە. 3 ڕۆژ بەم شێوەیە تێپەڕی. ڕۆژی چوارەم یەکێک لە وەحشیەکان هەواڵێکی ترس ئەنگێزی هێنا. ئەو کاتێک یوری لای من دانیشت بوو، سیگاری دەپێچایەوە هاتە ژوور و شڵە ژاووتی موناکەم دۆزیەوە، موناکەم دۆزیەوە. یوری هەستا و بە شادمانی شانەکانی ئەوی گرتووتی لەکوێ بینیت؟ لەکوێیە؟ وەحشی بە حاڵەتێک کە زمانی دەگیرا و دەلەرزیوتی ئەویان لە ناو قامی شەڵاندا داشاردەبوو، بۆیە نەمان دەتوانی بیدۆزینەوە. ئێستا ئەویان بۆ شوێنێکی تر گواستۆتەوە و کاتێک کە ڕۆشتن من ئەوانم بینی. یوری پرسی بردیان بۆ کوێ؟ وەحشی وتی دەترسم بیڵم، دەترسم. بۆ دەترسی؟ لە چی دەترسی؟ وەحشی وتی لەوەی کە ئاخر ئەویان بۆ سەر زەوی جاڵجاڵۆکەکان بردووە.
لە شوێنەکەم هەستام و پرسیم: سەرزەوی جاڵجاڵۆکەکان کوێیە؟ چۆن شوێنێکە کە من تا ئێستا هیچم لێ نەبیستووە؟ وتی: ئەوێ زۆر لێرەوە دوورە، 4 تا 6 ڕۆژ ڕێگایە، ئەگەر خێرا بەڕێکەوەن پێیان دەگەن. ڕێگەی قەوبڕی دەزانم و لەگەڵ ئەوەی زۆر مەترسیدارە، بەڵام دەبمە ڕێنیشاندەرتان. لەم کاتەدا بۆ یەکەم جار لە شوێنەکەمدا تەکانم خوارد و هەستم کرد دەتوانم بێ یارمەتی داردەست بە ڕێگادا بڕۆم. یوری هاتە پێش کە ڕێگر بێت لە ڕۆشتنی من، بەڵام بە هیچ جۆرێک ڕازی نەبووم دووبارە لە جێگادا بخەوم. یوری سوور بوو، منیش پێم داگرت. سەرنجام کە بینی بە ئاسانی بە ڕێگادا دەڕۆم و هەست بە ئازار ناکەم، ڕەزامەندی نیشاندا و منیش سیلاحەکەم بەدەستەوە گرت و هەنگاو بە هەنگاو زۆر هێواش لەگەڵ یوری بەڕێکەوتم. تاقمێک لە وەحشیەکانیش لەگەڵماندا هاتن. ئەوان بەڕم و تیر و کەوان لە پێش و دواوەی من و یوری دەڕۆیشتن و ئاگادار بوون نەکا هێرشمان بکرێتە سەر. 2 ڕۆژ بەم شێوەیە تێپەڕی لە شوێنێکی زۆر مەترسیدار کە جەنگەڵ دیمەنی ترس ئەنگێزی بوو. دەدوت هیچ کات قاچی مرۆڤی پێنەگەیشتووە. یوری وەحشیەکانی بۆ 2 دەستەدا بەش کرد. دەستەیەکی لە باکوورەوە بۆ سەر زەوی جاڵجاڵۆکەکان نارد و خۆشی دەستەیەکی هەڵگرت و لە ڕۆژ ئاواوە بەرەو ئەوێ بەڕێکەوت. هێشتا بە جوانی نەمدەتوانی بەڕێگادا بڕۆم و یوری بەردەوام دەیوت: ئەگەرم جارە قاچم بشکێت هیچ کات چارەسەر ناکرێت و دەبێت قاچم ببڕنەوە. لە کۆتایی ڕۆژی سێیەم یەکێک لە وەحشیەکان کە پێشڕەوی ئێمە بوو لە ئێمەوە دوور بوو. بەڕاکردن خۆی گەیاندە ئێمە و بەدەم هاوارەوە وتی: جاڵجاڵۆکە، جاڵجاڵۆکە. من لە جاڵجاڵۆکە تەنیا چیرۆک و ناوم بیست بوو. باوەڕم نەدەکرد ڕۆبەڕی ئەم دیمەنە ببمەوە. لە چاڵێک کە گیاندار و وەحشیەکانی جەنگەڵ ڕوا بوون، وەک زنجیرە لە یەک ئاڵا بوون. 2 جاڵجاڵۆکەی گەورە داویان چنی بوو، بە چاوەسپیەکانی خۆیان سێری ئێمەیان دەکرد. ئەم 2 جاڵجاڵۆکە مناڵی زۆریان بوو، کێشی هەر کامیان دەگەشتە 5 کیلۆ. یەکیان گەورەتر بوو، ئەوی تریان بچووکتر. وەحشی ئاماژە پێدرا وتی: جاڵجاڵۆکەی نێر بچووکترە و مێ گەورەترە. سکی تووکن و ڕەشی جاڵجاڵۆکە لە سەری مرۆڤ گەورەتر بوو. وەحشیەکان من و یوریان زۆر بە ئارامی لای چاڵەکەوە تێپەڕان کە نەکا لە ناکاو هێرش بکەن. دەیانوت جاڵجاڵۆکە 5 مەتر دەپەڕێت و بە دیانەکانی خۆی بە ئاسانی سکی مرۆڤ هەڵەدڕێت. کەمێک ئەولاتر یەکێک لە وەحشیەکان ڕەمەکەی خۆی هاویشت و هاوارێک بەرز بوویەوە. لە ناو گیاکان ڕەشپێستێک لە کاتێکدا ڕەمەکەی لە سکی چەقی بوو هەستا و دووبارە کەوتەوە. ئەو کەسەی کوژرا پاسەوانی وەحشیەکان بوو. دیار بوو موناکیش لەو دەوروبەرەدایە. لە هەموو ئەم ناوچەدا جاڵجاڵۆکەکان دەژین و هەندێکات لە سەرلەقی دارەکان بەرامبەرمان بەرز دەبوونەوە و دەپەڕین. لە ناو گیاکان ڕەشپێستێک لە کاتێکدا ڕەمەکەی کە لە سکی چەقی بوو هەستا و دووبارە کەوتەوە. ئەو کەسەی کوژرا پاسەوانی وەحشیەکان بوو. دیار بوو موناکیش لەو دەوروبەرەدایە. لە هەموو ئەم ناوچەدا جاڵجاڵۆکەکان دەژین و هەندێکات لە سەرلەقی دارەکان بەرامبەرمان بەرز دەبوونەوە و دەپەڕین. کاتژمێرێک دواتر قیژەی ژنێک بیسترا. ئەمە دەنگی موناک بوو. من بە جوانی دەمناسی. تێگەشتم کە تازە موناکیان خستۆتە ناو چاڵی جاڵجاڵۆکەکان و ئەگەر زوو بگەین ڕەنگە بتوانین ڕزگاری بکەین. بەڕاکردن بەرەو دەنگەکە ڕۆشتم. من لە دوورەوە موناکەم بینی کە دەستەیەک لە جاڵجاڵۆکەی گەورە و بچووک پەلاماریان داوە و خوێن لەسەر و ڕوخساری دەچۆڕێت. کاتێک چاوم بە خوێن کەوت بە تەواوی کۆنتڕۆڵی خۆمم لەدەستدا. کاتێک هەندێک کات بێ ئیرادە دەبیت و مرۆڤ هەندێک کات بێ ئیرادە دەبێت و زۆر بەکەمی ئەمە لە ژیانی مرۆڤەکاندا ڕوودەدات و ئەو ڕۆژە ترس ئەنگێزا من ئیرادە و دەسەڵاتی خۆمم نەبوو. هۆکەشی ئەوە بوو جەستەی موناکەم خەڵتانی خوێن بینی. چەند جاڵجاڵۆکەیەکی گەورە و بچووک پەلاماریاندا بوو. جەستەیان خوێناوی کردبوو. وەک شێد ڕام دەکرد و لە کاتی ڕاکردن چاوم لێ هەڵ نەدەگرت. لای خۆم بیرم دەکردەوە ئایا جاڵجاڵۆکەکان دەیکوژن و یان زیندوو دەمێنێت؟ ئایا گازی جاڵجاڵۆکەکان ژاراوی و کوشندەیە و یان ئەوەی ئازاری پێناگات؟ جاڵجاڵۆکەکان بە چاوەسپی و سوورەکانی خۆیان سەیریان دەکردم و
وەک تەناوبازەکان لەسەر دەست و پێی خۆیان بەرز بوونەوە و لەنگەریان دەگرت تا بپەڕنە سەر منیش و بە چارەنووسی موناگ گیرۆ دەمکەن. لەبەرەمە مێشکی من کە بەڕێکەوت باش کاری نەدەکرد و هێشتا باش نەبووبوویەوە لە قاچەکەی ترم گیر بوو. بەسەرەوە درام بە زەویدا و چەند تلێکم لێدا. چاوم ڕەشکە و پێشکەی کرد و ژانێکی توند لە قولاپەی پێم دروست بوو کە هاوارێکی کورت و پڕ ئازارم کێشە. دەرد و ترس لەوەی نەکا دووبارە قاچم بشکێت و لە کار و چالاکی دوور بکەومەوە ئەوەندە بەسەرمدا زاڵ بوو، ئەوەندە پەرێشان بووم کە ئاگام لە دەوروبەری خۆم نەبوو. تەکانێکم بە خۆمدا تا لە شوێنەکەم هەستم. پێش هەر شتێک قاچی ڕاستم بەرز کردەوە تا بزانم شکاوە یان نا. ئازارم زۆر بوو، بەڵام بە خۆشحاڵیەوە دەمتوانی پەنجەی قاچم بەجۆڵەنم. بۆ بەرزبوونەوە لەسەر زەوی هەستام، بەڵام هێشتا بە ئەندازەی 50 سانتیمەتر جەستەم لە خاک دوور نەکردبوویەوە کە دەنگی فیشکی زۆرم دەبیست. دەدوت دەنگی مارە. من بەبیستنی ترسا و بەرەو لای دەنگەکە سەرنجم ڕاکێشرا و بەو پەڕی سەر سوڕمان بینیم نزیکەی 20 جاڵجاڵۆکە بە چاوی سپی و ئەو قیافە ترس ئەنگێزەیان ئارام ئارام نزیک دەبنەوە و شاخەکانی خۆیان تەکان دەدەن. بەبینینی جاڵجاڵۆکەکان دەستم بۆ سیلاحەکەم برد و دووبارە لەسەر زەوی ڕاکشامەوە. یەکەم گولەم بەرەو لای جاڵجاڵۆکەیەک کە تەنیا 2 مەتر لە منەوە دوور بوو تەقان. تیکە تیکە بوو، بە دەوروبەریدا بڵاو بوویەوە. ئەوانی تر شاخەکانی خۆیان کۆ کردەوە. ئەمە نیشانەی ترس بوو لە من. لەم دەرفەتە کەڵکم وەرگرت و بە خێرایی لە بەرامبەر یانی لەو شوێنەی کە جاڵجاڵۆکەکە کوژرا بوو ڕێگا کرا بوویەوە ڕام کرد. یەک لە جاڵجاڵۆکەکان لەگەڵ بەڕێکەوتنی من لەنگەری گرت و چەند جارێک هەڵبەز و دابەزی کرد و لە ناکاو بەرەو لای من پەڕی. هەر پەڕینێکی ئەو دەگەشتە مەترێک. بەم شێوەیە بە 4 پەڕین بە من گەشت و لە دواوە پەلاماری دام و خۆی خستە سەرمەلم. هەرەوەندە قورسایی جاڵجاڵۆکەکەم لەسەر ملی خۆم هەست پێ کرد. ئەژنۆکانم کەوتە لەرزین و سست بووم. ئیتر نەمتوانی هەنگاو بۆ پێشەوە هەڵگرم. ئەژنۆکانم چەمانەوە و لەم ناوەدا سووتانەوە و کزانەوەیەکی توند لە پشتە ملم دەستی پێکرد. کیژاندم و تەکانێکی سەختم بە خۆمدا. ئەم تەکانە بووە هۆی ئەوەی جاڵجاڵۆکەکە لەسەر پشتە ملم بکەوێتە خوارەوە. بەبینینی جاڵجاڵۆکەکە بەدەم و قاچی خوێناوی ئازارم لەبیر کردبوو. بە 2 گول یەک لە دوای یەک کوشتم و دووبارە ڕام کرد، چونکە مەترسی جاڵجاڵۆکەکانی تر ئاشکرا بوو. موناگ دەنگی نەما بوو، ئاگام لێی نەبوو، نەمدەزانی مردووە یان زیندووە. ڕاستیەکەی ئەوەیە موناگ بەدەستی یوری ڕزگاری ببوو لە مردن. دوور کەوتبوویەوە، بەڵام هێشتا کەس لە زیندووبوونی دڵنیا نەبوو. یوری نەی دەتوانی ڕێگە لە خوێن بەربوونی بگرێت. یوری کاتێک منی لەوێدا بینی بەرەو موناگ ڕای کرد، چونکە دڵنیا بووم دەتوانم بەرگری لە گیانی خۆم بکەم. ڕزگارکردنی موناگ بە گولە ئەگەری نەبوو، چونکە بێچۆ جاڵجاڵۆکەکان لەسەر جەستەی موناگ بوون و گەورەکان چاوەڕێی ئەنجامی کارەکە بوون کە لە کوشتنی نێچیرەکان کەڵک وەربگرن. یوری قەمەکەی دەرهێنا و بە پاناییەکەی جاڵجاڵۆکە بچووکەکانی کوشت و فڕیدان. گەورەکان بۆ پەلاماردان خۆیان ئامادە دەکرد، بەڵام چەند تەقەی لە دوای یەک ئەوانیشی لەناو برد و سەرنجام موناگ لە دوای تاڵی جاڵجاڵۆکە وەک تەنافێکی ئەستوری هاوڕیشمی بوو هاتە دەر بۆ شوێنێکی تر گواسرایەوە. من سەرقاڵی کاری خۆم بووم، لەگەڵ جاڵجاڵۆکەکاندا شەڕم دەکرد و لە ترسی ئەوان هەنگاو بە هەنگاو دەڕۆشتمە دواوە و ئەوانیش دەهاتنە پێش. چەند هەنگاو ئەولاتر لەو پەڕی سەر سوڕماندا بینیم کە جاڵجاڵۆکەکان لە ناکاو وەستان و لە هەمان ڕێگا کە هاتبوون گەڕانەوە. سرم سوڕما، وەستام. چی بوو؟ جاڵجاڵۆکەکان ڕۆشتن. لە هەمان کات شادمان بووم کە لە زیانی جاڵجاڵۆکەکان پارێزراو دەبم. لەم کاتەدا شتێک وەک گاز و دەندە کە 2 شاخی پێوە بوو قولاپەی قاچی گرتم و سیخە تیژەکانی خۆی لە گۆشتی قاچم چەقان. قیژاندم و لە تاو ئازار لەسەر زەوی دانیشتم.
تفەنگەکەم لەدەستدا و هەناسە لە سینەمدا زیندانی بوو. هێشتا خوێنی پشتەمەل و سوتانەوەکەی بەردەوام بوو کە دووبارە خوێنی تازە لە قاچم هاتە دەر. من پێش ئەوەی هۆی خوێن بەربوونم بدۆزمەوە سووریەکەیم بینی. بەرحاڵ دانیشتم و کە سەیری ئەوێم کرد شتێکی سێتر لە هەموو ئەو ئاژەڵانەی تا ئەو ڕۆژە لە جەنگەڵی وەحشی ئامازۆندا ڕوبەڕوویان ببوومەوە بینیم. لە بەشەکانی پێشوودا لەگەڵ ئۆرانگوتان و گوریلە زلەکاندا ڕوبەڕوو بوومەوە. بەڵام ئەوەی لەوێ دەمبینی لە هەموو شتێک تەنانەت لە جاڵجاڵۆکە 10 کیلۆیەکانیش سەرسوڕهێنەرتر بوو. قرژاڵێکی ڕەنگاوڕەنگ کە کاسەی پشتی بە ئەندازەی سینیەکی خڕی گەورە بوو بە چنگاڵەکانی خۆی قاچی منی گرتبوو بەهۆی فشار خوێن بەربوو. بۆ هەڵگرتنی تفەنگەکەم لە دەوروبەرم ڕوانی. بەداخەوە سیلاحەکەم لە ترسا لە دەستکەوتە بوو. چەند هەنگاوێک ئەولاتر بوو بۆیە نەمتوانی هەڵی بگرم. ناچار دارێکم هەڵگرت و بەتوندی کێشام بە پشتی قرژاڵەکەدا. لەم زەربا دەنگێکی وشک بەرز بوویەوە بەڵام قرژاڵ هیچی لێ نەهات. سەرقاڵی کارەکەی خۆی بوو. قاچمی دەگوشی و خوێنی دەخوارد. هێشتا لە دەست ئەمە ڕزگارم نەبوو کە قرژاڵەکانی تر لە پشتەوە هاتن پەلاماریاندام. نێچیرێکی باش کەوت بۆ تۆڕیان و بە خێرایی بۆ بردننی بەشەکەیان دەهاتن و هەرکام بەشێکی جەستەمی گرت و برینداری کرد. من بەدار لە سەر و پشتیانم دەدا بەڵام دەدوێتە و ئاژەڵە ناحەزانەیان لە ئاسن و پۆڵا دروست کردووە کە کەمترین گۆڕانکاریان تیا دروست نەدەبوو. لە هەمووی خراپتر ئەوەی ژمارەیان سات بە سات زیاتر دەبوو مەترسیدارتر دەبوون. مەرگم لە بەرچاوی خۆمدا دەبینی و نەمدەزانی لەگەڵ هەموو ئەو قرژاڵانەدا دەبێت چی بکەم. یەک لە قرژاڵەکان بە قاچمدا هەڵگەڕا تا پەلاماری ڕوخسارم بدات. دواتر یوری وتی مەبەستی ئەو قرژاڵە کوێرکردنی چاوی تۆ بوو چونکە تا کاتێک نێچیرەکەیان چاوی هەیە ئەوان ئاسوودەنین و پێش هەر شتێک نێچیرەکەیان کوێر دەکەن تا ڕێگەی هەڵاتنی لێ بگرن. ئەو کات زانیم بۆچی جاڵجاڵۆکەکان نەهاتنە پێش و ڕۆشتن. من قاچی یەکیانم گرت و بەتوندی لە گۆشتی جەستەی خۆیم جیا کردەوە. لەم کاتەشدا و ئاژەڵم لە پشتەوە کێشا بە یەکێکی تریاندا. دەنگێک بەرز بوویەوە و کاسەی پشتی هەردووکیان شکا و شلەمەنیەکی زەردڕەنگ لە کەلێنی پشتیانەوە هاتە دەرو هەردووکیان مردن. تێگەشتم کە پشتی قرژاڵەکان ڕق و بەهێزە و لەوێوە کە هەر شتێکی ڕق شکێنەرێکی هەیە. شکێنەری کاسەی پشتی قرژاڵەکان خۆیانن. لەو ساتە بەدواوە دەست بەکار بووم. یەکەم هەڵەگرت و بە هەردوو دەست دەم کێشا بەوی تردا دەم کوشت و فڕێم دەدا. لە شلەمەنی زەردڕەنگ کە لە پشتی قرژاڵەکانەوە داهاتە دەر بۆنێکی زۆر ناخۆش بڵاو بوویەوە. بۆگەنێک کە لە بۆگەنی لە شەو جەستەی هیچ ئاژەڵێک نەدەچوو. ئەوەندە ناڕەحەتکەر بوو کە کەم کەم هەناسەم دەکێشا تا کەمتر ئازار ببەم. لە چەند خولەکێکدا ژمارەیەک لە قرژاڵەکانم کوشت بەڵام ژمارەیان ئەوەندە زۆر بوو کە ئەگەر لە هەر خولەکێکدا دەدانم بکوشتایە نەم دەتوانی بە ئاسانی لە دەستیان ڕزگارم بێت. لەم کاتەدا بیرێک بە مێشکم داهات. گومانم کرد باشترە بە هەر جۆرێک بووە خۆم بۆ سیلاحەکەم بگەێنم. بۆ ئەنجامدانی ئەم کارە لە ناکاو لە شوێنەکەم هەستام. چەند قرژاڵێک کە لەسەر جەستەم بوون کەوتن و توانیم 4 هەنگاو بڕۆم بەڵام هێشتا لە تفەنگەکەم دوور بووم کە لە ناو ئازار کەوتم. ئەمجارەیان چنگاڵی یەکێک لە قرژاڵەکان لە پشتەوە قورگی گرتم و فشاریدا. شلەمەنیەکی گەرم لە ژێر چنگاڵیەوە دەرچوو. هەستم کرد کە خوێنە و لە ملم دێتە دەر. هەناسە لە سینەمدا تەنگ ببوو. چاوەکانم لەبەر توندی فشار نور و ڕووناکیان لەدەستدا بوو. دەدوێت هەموو شوێنێکی دنیا تاریکە و من لە تاریکیدا ڕۆ دەچم. لەسەر و ڕەشاییە پەردەیەکی سوور ڕەنگ دەهاتە بەرچاو کە خوێن بوو. بۆ لابردنی قرژاڵەکانی پشتەمەلم هەوڵمدا و سەر نەکەوتم. ئیتر بازوەکانم توانای جوڵیان نەبوو وە چاوم هیچ شوێنێکی نەدەبینی. نەمزانی چ ماوەیەک بەم حاڵە تێپەڕی. دڵنیا بووم لە مەرگی خۆم و لە هەمان کاتدا بە خۆمم وت گریمان یوری بگات و من لەم گێژاوە مەرگ هێنەرە ڕزگار بکات. برینەکانم ئەوەندە زۆرن هیوایەک بە باشبوونەوەم نییە و بە دڵنیاییەوە گیان دەسپێرم. لە دنیا و جوانیەکانی ماڵ ئاوایم کرد و
و بە حەیفم زانی دوای 6 ساڵ ژیان لە ناو جەنگەڵ و ڕزگار بوون لەو هەموو مەترسیە ببمە پاروی قڕژاڵەکان و جەستەم ببەنە ناو ئەو. دەمووی سلانی کەم کاتی شەڕ لەگەڵ شێرێک بکوژرامایە و ناوم لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو بکرایەتەوە و هەمووان دەستخۆشی لە بوێری و چاونەترسی من بکەن. لەم ئەندێشەیەدا نەقۆم ببووم کە قڕژاڵەکان هەر کارێکیان دەویست بابیکەن، چونکە باوەڕم وا بوو هەوڵی بێهۆ و هێز و وزەی من لە ناو دەبات و مەرگم تاڵتر دەکات. لەم کاتە مەترسیدارەدا کە لە هەموو کەسێک و شوێنێک هیوا بڕاو ببووم لە ناکاو دەنگی چەند تەقەیەکی یەک لە دوای یەکەم بیست و دواتر دەنگی پێ لە نزیک گوێی خۆمدا هەستم پێکرد کە بە خێرایی بە دەوری مندا دەڕوات. ڕەنگە هەڵبەز و دابەز دەکات. نەم دەتوانی چاو بکەمەوە و خاوەنی دەنگەکە ببیستم. توانای تەکاندانی سەری خۆشم نەبوو. لەگەڵەوەشدا دڵنیا بووم هیچ کەس جگە لە یوری نییە. لە هەمان کاتدا دەموت ڕەنگە بە هەڵەدا چووم. گومان و خەیاڵە، چونکە مرۆڤ لە کاتی مردنیدا لەم گومان و وەهمە پوچانەی زۆرە. تەنانەت بۆنی باروتیشم کرد. لەگەڵەوەشدا هەموویم بەزادەی بیر و خەیاڵ و وەهم گومانەکانی پێشمردن لە قەڵمدا و گرنگیم پێنەدان. چەند چرکە تێپەڕی وام بۆ دەرکەوت کە بەڕاستی کەسێک بە پێڵاو قورسەکانی لە دەوروبەری من دەڕوات و هەوڵ دەدات. ئەوەندەم توانایی بوو چاوی خۆم بکەمەوە. گومانم دەکرد بێهۆش بم. ڕەنگە بەڕاستی بێهۆش بم، بەڵام بە هەر حاڵ ئەم دەنگانم دەبیست و هەمان شێوە کەوتم بۆنی باروتیشم کرد. چەند جارێکی تر دەنگی گربگرپ و تەرەقتەرقم لە دەوروبەری خۆمدا بیست و سەرنجام دەنگەکە نەما و دەستێک بازووی گرتم و منی تلان. لەم کاتەدا زۆرم هەوڵدا چاوەکانی خۆم بکەمەوە، بەڵام نەکرا. دەدوت پێڵووی چاوەکانمیان دووریوەتەوە و توانای قسەکردنیشیان لێ سەندوم. بەڵام لە جیاتی هێزی تێگەیشتن و وەرگرتن هەستەکانی ترم زیاد بوو. کاتێک بازووی گرتم و تلام دڵنیا بووم یوری بۆ سەدەمین جار گەشتووە و منی لە مردن ڕزگار کردووە. بە هەر حاڵ یوری منی تلاند و پێش هەر کارێک گوێی بەدڵمەوە نا و بە وەحشیە چەکدارەکان کە لەگەڵیدا بوون وتی خێراکەن، هەڵی گرن و بەڕێکەون، من ڕێگا لە جاڵجاڵۆکەکان پاک دەکەمەوە. دەنگی یوری هێزی پێبەخشیم. دەدوێت تام ساتە دەترسام بێهۆش ببم. ئەگەر دەسەڵاتی بێهۆش بوون و هاتنە هۆش بەدەست مرۆڤ خۆی بێت، دەتوانین بڵین من لە ترسی مەرگ هاوسەنگی خۆم دەپاراست و کاتێکی یوریم لای خۆم بینی دڵنیا بووم و لە هۆش خۆ چووم. دووسێ لە وەحشیەکان منیان لەسەر دەست گرت و بەڕێکەوتن. ئیتر نەمزانی چی بوو، چی ڕوویدا. ئەم جارەیان بەڕاستی و بە تەواوی بێهۆش بووم. کاتێک هاتمە هۆش نەسیمێکی فێنک هەڵی کردبوو و دەنگی بەریەک کەوتنی لە قوگەڵای دارەکان لە پەنجەرەی ژوورەکە دەبیسترا. چاوم کردەوە و سەیری دەوروبەرم کرد. لە یەکێک لە ماڵەکانی هۆزی ئامازۆندا بووم. گومانم بوو لە ماڵەکەی خۆم بم، چونکە نیشانەی خوای جەنگەڵ لەسەر قەڵغانێک کە بە دیواری ژوورەکەەوە هەڵواسرا بوو و ئەمە نیشانەی تایبەتی ئەمازۆنەکان بوو. ئەوەی دەیڵێم لە حاڵەکەی خۆمدا بووم، فشەم نەکردبوو. لە 6 ساڵ پێش من کە لە هۆزی ئەمازۆنم لە ناو دانیشتوانەکەیدا دەژیام. لەم ماوە دوور و درێژەدا ئەخلاق و دابوونەریت و عادەتەکانی ئەوان فێر ببووم و بە شوێنی هۆز و ژوورەکانی عادەتم گرتە بوو. بە جۆرێک کاتێک سرم بەرز کردەوە لە پەنجەرەوە سەیری ئاسمان و لقی دارەکانم کرد. هەوا ڕوون ببوویەوە و نیشانی دەدام کە تازە بەیانی بۆتەوە و هێشتا هەتاو هەڵ نەهاتووە. دووبارە سرم خستە سەر کۆڵە پشتی کە وەک سەرین خستە بیانە ژێر سرم و هەوڵم دا ڕووداوەکانی ڕابردوو بیر بێنمەوە. بە بیرهێنانەوەی ڕابردووەکان کارێکی دژوار نەبوو، بە ئاسانی ئەنجامی گرت. بە پێچەوانەی جارەکانی پێشوو یەکیەکی دیمەنەکان و ڕووداوەکانم بیرکەوتەوە تاوەی گەشتمە جاڵجاڵۆکە و قڕژاڵەکان. لە وێنەکردنی قیافەی ئەو دوو ئاژەڵە کەوتمە لەرزین. جەستەی تووکن و چاوی سپی و دەستوپەی پۆشرا و لەمووی زرد، ڕەنگی جاڵجاڵۆکەکان و لە ئەنجامدا چنگاڵی دەستی قڕژاڵە خوێنخۆرەکان هەرکام بەس بوو ماوەیەک زەینم بە خۆیانەوە سەرقاڵ بکەن و بم لەرزێنن. دڵنیام هەر مرۆڤێکی ئازا توانای بینینی پەلاماری جاڵجاڵۆکەکانی بە موناکی نەبوو.
خوێندنەوەی داستانێک کارێکی ئاسانە، چونکە ئێوە هەر کەسێکن ئێستا لەسەر کورسیەک ڕەحەت پاڵتان داوەتەوە و سەرقاڵی خوێندنەوەی ئەم سەربوردن و شوێنەکەتان ئەمن و ئاسوودەیە. بۆ بەراوردکردنی حاڵی ئێمە و وێنەکردنی کێشە و دژواریەکان ئەوەندە بەسە بەهێزی گومان و بیرکردنەوەی خۆتان لانی کەم یەک خولەک خۆتان بخەنە شوێنی من و یوری تا تێبگەن مانای ترس چییە. بێنە بەرچاو کە یەکێک لە قڕژاڵەکان پەڕیوەتە سەر پشتی ئێوە. جاڵجاڵۆکێکی 15 کیلۆیی لەسەر شانی ئێوەیە و دیانەکانی خۆی کردوتە ئاشنای گۆشتی جەستەتان و خوێن دەڕژێت. لێرەدام و لەسەر ئەندامی مرۆڤ ڕاز دەبێت و عارەقێکی سارد دەکەوێتە ناو چاو. دواتر بیرم کردەوە جەستەم بریندار و خوێناوی بوو. بە ئارامی هەستام و دەستی ڕاستم بۆ پشتم برد. لە سووتانەوە و ئازار خەبەرێک نەبوو، بەڵام کاتێک دەستم بە پشتم گەشت چەوری ڕۆنم هەست پێ کرد و بۆنە ناخۆشەکەیم بەلوود گەشت. زانیم دەرمانیان لە برینەکانم داوە. دەمویست لە چارەنووسی موناک ئاگادار بم، تەکانێکم بە خۆمدا تا لە شوێنەکەم بەرز ببمەوە و لە ژوورەکە بڕۆمە دەر. بەڵام هێشتا نەکەوت بوومە سەر پێ کە دەستێکی ناسک بازۆمی گرت. بەدەنگێک کە وەک ئاوازی مۆسیقا ڕۆح پەروەر بووتی بخەون، ئێوە تا 2 ڕۆژی تر نابێت بجۆڵێن، هێشتا برینەکەتان باش نەبووە. بە خێرایی ئاوڕم بۆ لای دەنگەکەدایەوە. کچێکی ئامازۆنی وەک کچەکانی تر لە پشتە سەرم دانیشتە بوو. دیار بوو لە سەرەتای بەهۆش هاتنەوەم لەوێ بوو. لە ڕووناکی زیوڕەنگی بەرەبەیان ئەو نەسیمە ڕۆح پەروەرەی هەڵی کردبوو، ئەوەندە جوان بوو تەنانەت وێنەی ئەو لە ناو جوانترین ئەستێرەکانی هۆلیوود. ئەو کچانەی وەک شاژنی جوانی هەموو ساڵێک هەڵەبژێردرێن دەست نەدەکەوت. گومان ناکەم لە دنیادا ژنێکی تر بەو جوانیە بێت. ئەمە باوەڕی ئەو کاتژمێرە و ئەو ڕۆژانی من بوو. ئێستاش باوەڕم بەرامبەرەوە هەیە. موناک جوان بوو، لە ئۆنا لەو جوانتر، بەڵام ئەمەیان جوانتر لەوان دەهاتە بەرچاو. دەمیشم کراوە بوو و تازە کاتێک گورم بە خۆمدا و پرسییم تۆ کێیت؟ لێرە چی دەکەیت؟ تێگەشتم کە لەو چەند خولەک بێدەنگێدا دەمم بە شێوەیەکی ناشرین کراوەتەوە و نیشانی دەدا بێ ئەندازە لە بینینی ئەو سەرسوڕما و ڕەنگە شادمان بم. کاتێکم حاڵەتەی منی بینی بزەیەکی گرت و سەری داخست و دواتر لە کاتێک بەگیای حەسیرەکە یاری دەکردوەتی من پەرستاری ئێوەم. بەسەر سوڕمانەوە پرسییم پەرستاری من؟ دووبارە بزەیەکی هێنایە سەر لێوەوەتی بەڵێ پەرستاری ئێوە. منیان بۆ ئێرە ناردووە تا لە کاتی بێهۆشیدا ئاگام لە ئێوە بێت. پرسییم تا کامەیە؟ مەگەر من تام لەگەڵدا بوو؟ 4 ڕۆژە کە ئێوە بێهۆشن، ئەمڕۆ بەیانی ڕۆژی 5ەمە. لەم 4 ڕۆژەدا تایەکی زۆر بەهێزتان بوو. جادوگەرانانی هۆز بەردەوام دەرمانیان دەڕژاندا، قورگی ئێوە و برینەکانتانیان چاوەردەکرد. کاتێک ئەو قسەی دەکرد دەدوێت دڵم دەگوشن. ئەوەندە شادمان بووم کە ئاوی دەمم بە دژواری و دەنگێکی تایبەت قۆتدا. کاتێک قسەکەی تەواو بوو داخم خوارد بۆ 4 شەوەی لەسەر سەری من بەسەر بردووە و من لەو بەختەوەریە بێ ئاگا بووم. وتم یوری و موناک چی دەکەن؟ لە وەڵام داوەتی یوری ئێستا دێتە ئێرە، بەڵام موناک نەخۆشە و هێشتا نەهاتوێتەوە هۆش. گازی جاڵجاڵۆکەکان ژێهرێکی تایبەتی هەیە کە بڕواتە ناو جەستەی هەر کەسێک بێهۆش دەبێت و ئەگەر ژمارەیەکی زۆر جاڵجاڵۆکە بە کەسێکەوە بدات ئەو لە خەودا دەمرێت و هیچ کات ئاگای نابێتەوە. ڕاستی دەوت بێهۆشی من و موناک بەهۆی ئاوی دەمی جاڵجاڵۆکەکان بوو. دواتر زانیم کە لە دەمیاندا بڕێکی کەم ئەسید فۆرمێک بە شێوەیەکی کیمیایی تایبەت هەیە کە مرۆڤ تووشی خەو و بێهۆشی دەکات. ئەو ڕاستی دەوت بێهۆشی من و موناک بەهۆی ئاوی دەمی جاڵجاڵۆکەکان بوو. دواتر زانیم کە لە دەمیاندا بڕێکی کەم ئەدیس فۆرمیک بە شێوەیەکی کیمیایی تایبەت هەیە کە مرۆڤ تووشی خەو و بێهۆشی دەکات. بە شادمانیەوە من لە مەترسی ڕزگارم ببوو، بەڵام هێشتا موناک لە خەودا بوو.
دوایەم قسانە چەند خولەکێک بە بێدەنگی تێپەڕی. من لەژێر چاوەوە سەیرم دەکرد. قژی وەک ئاوریشم و ڕەنگی پێستی لە میوەیدار بەڕوو دەچوو. پێستی جەستەی وەک پێستی ژنانی ئامازۆن، بەڵام لە ناسکیدا کەم وێنە بوو. بێدەنگی چەند خولەکیم شکاند و بەدەنگێک کە زیاتر پاڕانەوەی پێوە دیار بەوتم: ناوی تۆ چییە؟ زەق لە چاوەکانی منی ڕوانی وتی: پێویستە هەرکەس ناوی پەرستار و خزمەتکارەکەی خۆی بزانێت؟ ئەم وەڵامە وەک پیکێکی بەهێز بەرمێشکم کەوت و بە سەختی تەکانیدام. وەڵامێکی سیر و دەمشکێن بوو. دەدوت لەگەڵ مندا لە شەڕدایە و نەیدەویست ڕێگای عەشق و خۆشەویستی بکاتەوە. هەناسەم خولەکێک زیاتر یان کەمتر لە سینەمدا زیندانی کرد و دواتر هەناسەیەکم کە لەگەڵ خۆیدا هەموو ئازارەکانی ناخمی هێنایە دەر هەڵکێشاوتم: پێویست ناکات کەس ناوی پەرستارەکەی بزانێت، بەڵام من لە تۆ وەک پەرستارێک ناڕوانم. ئەو بزەیەکی گرتووتی: پێویست ناکات ناوی من بزانیت، بەڵام خۆم ئارەزومەندم ناوی خۆم بڵێم و ئەگەر نەشت پرسیایە من دەموت، چونکە دەمەوێت ئێوە ناوم بزانن. ئەگەر لەو کاتەدا خاوەندارێتی دنیایان بەو هەموو سامانەکانیەوە بە من دەبەخشی، ئەوەندە شادمان نەدەبووم کە بە بیستنی ئەو ڕستانە لە زمانی ئەو شادمان بوو. وتی: ناوم ئەمانۆ و دایە گەورەم لەگەڵ دایە گەورەی موناکدا خوشک بوون. کەمێک خۆم لێ نزیک کردەوە، بەڵام ئەمانەوە بە تووڕەی خۆی کێشایە دووەوە و لە شوێنەکەی هەستا. ڕەنگی پەڕی و تووڕەداتە بەرچاو. لەم کاتەدا یوری هات و دیمەنەکە خۆ بەخۆ گۆڕا. یوری تا نزیک نیوەڕۆ لە ژوورەکەی مندا بوو. ئەمانەوە خزمەتی دەکردین، خواردنی ئامادە کرد و میوەی هێنا بەبێ ئەوەی سەیرم بکات و تەنانەت یەک وشە بڵێت. دەمویست من و ئەمانەوە بە تەنیا جێبێڵن و بڕۆن، بەڵام بەداخەوە ئەگەری نەبوو. لەوەش خراپتر ئەمانۆ خۆی بەدەستەوە نەدەدا و بانقەس سەرسەختی و خۆڕاگری لە بەرامبەر من زیاتر دەکرد و منی کردە شێتێکی زنجیرەیی. یوری تاو سات هەستی پێ نەکرد، ڕەنگە هەستی کرد و قسەی نەکرد. چەند کاتژمێر دوای نیوەڕۆ ئەمانۆ ڕۆشت. دەدوت ماوەی خزمەتکردنی تەواو بوو و بۆ ئەنجامدانی کارەکانی خۆی دەڕوات و منی بە تەنیا بەجێهێشت. بە هەر حاڵ هەرەوەندەی ئەو ڕۆژت من وەک شێت لە شوێنەکەم هەستام و لە دەوروبەری ژوورەکەم و لێرە و لەوێ بەدوای داگەڕم. یوری پێکەنی و دەستی گرتمەوەتی: ها، چی بوو؟ بۆ ڕەنگت پەڕا؟ بۆ لێوەکانت دەلەرزن؟ چیت بینیوە؟ دەمویست لە وەڵامدا بڵێم هیچ ڕووی نەداوە، بەڵام نەمتوانی، چونکە دەست بەجێ یوری درێژەی بە قسەکەی داوتی: ئەمانۆ کچێکی جوانە، بەڵام ئەوە بزانە ئەو لەگەڵ لە ئۆنادا زۆر جیاوازە. بەسەر سوڕمانەوە دانیشتم و سێری دەمی یوری کە لەبارەی دڵگیرترین بابەتەکان یانی لەبارەی ئەمانۆ قسەی دەکرد. دەدوت دەمەوێ و شەوڕستەکان لە دەمی بگرم و بیخۆم. ئەوتی: هەموو گەنجەکان عاشقی بوون، پیاوێک نییە یەک جار بیبینێت و دڵی لەدەست نەدات. ئەو بەڕاستی خۆشەویست و دڵڕفێنە، بەڵام بەداخەوە گوێ بە کەس نادات. گومان دەکەم عاشق بێت، چونکە تا عاشق نەبێت تا ئەم ڕادە خوێنساردی و بێسەرنج نابێت. بەسەر سوڕمانەوە لێم پرسی: تۆم زانیاریانت لەکوێوە بەدەستێنەوە؟ پێم وابێت تۆش. قسەکەی منی بەڕێوتی: نە، من عاشقی ئەو نیم، چونکە دەمزانی ئەگەر ئێوە بیبینن عاشقی دەبن. پێش هەر شتێک ئەم زانیاریانم لەسەر ئەخلاق و هەڵسوکەوت و ژیانی گشتی ئەو کۆ کردەوە. ڕەنگە بۆ بەدەستێنانی دڵی بە کەڵک بێت. کارێکی خراپم کردووە، وانییە؟ دوایم قسان هەردووکمان پێکەنین، هەم من و هەم یوری ماوەیە گەم پێکەنینە لە ژوورەکەدا دەنگیدایەوە. ڕاستت بێت یوری لە دڵەوە پێدەکەنی، بەڵام من پێکەنینەکەم دەست کرد بوو. هەموو هەست و سەرنجم لای ئەمانۆ بوو. لە خەیاڵمدا بە دوای دەگەڕم. دوای نیوەڕۆ یوری بۆ هەندێک کاری پێویست لە ژوورەکە ڕۆشتە دەر و منیش لەم دەرفەتە کەڵکم وەرگرت و ڕۆشتمە دەر. ڕۆشنەدەری من بۆ زۆربەی وەحشیەکان بە شتێکی گرنگ دەژمێردرا و بەسەر سوڕمانەوە وەستان و سەیری منیان کرد و ڕوانینی ئەوان هاوشێوەی ڕوانینی کەسێک بوو کە لە مردوویەکی دووبارە زیندوو دەڕوانن. ئەوانیش منیان بە مردوو دەزانی، چونکە باوەڕیان نەدەکرد کەس لەسەر زەمینی جاڵجاڵۆکەکان و لەناو قڕژاڵەکان بە زیندوی بگەڕێتەوە. بەسەر سوڕمانەوە سەیری منیان دەکرد و بە دڵنیاییەوە بەخۆیان دەوت ئەمە چ ئاژەڵێکە، پێستی ئەوەندە ئەستوورە و لە هەموو مەترسیەکان گیان بەدەردەبات و لە یەکەم هەنگاو سەرنج و سەرسوڕمانی ژنان و پیاوی ئامازۆنیم لەگەڵدا بوو. چەند خولەک دواتر لە ناکاو خۆم لە بەرامبەر ژوورێکدا بینی کە لە ئۆنایان تێدا زیندانی کردبوو. ڕاستان بوێت نەمدەویست بڕۆمە ناو زیندانەکە، چونکە دەترسام حەز و بیرەوەریە کۆنەکانم ئەندامەکانم سست بکات و ببێتە هۆی کردنەوەی دەست و پێی ئەو. لە من دوور بوو ئازادی کەم و هۆکارەکانی ڕاکردنی ئامادە بکەم.
بۆیە دەمویست بە گوێنەدان بە دوای کاری خۆمدا بڕۆم و ئەمانەوە بدۆزمەوە. بەڵام دەنگەدەنگێک لە ناو ژوورەکەەوە هات، منی کێشایە ئەوێ و ناچار ڕۆشتمە ژوور. لە دەرەوە دەنگی گرپەگرپی زۆر بەگوێ دەگەشت. دەدوت چەند کەس پێکەوە شەڕیانە بە مشت و لە قەودار لەیەک دەدەن. سرم سوورماوە بە خۆمم وت ئەگەر لە ئۆنا لێرەدا زیندانیە ئەم دەنگەدەنگە بۆ چییە؟ ئارام ئارام بەرەو ژوورەکە ڕۆشتم. دەرگاکەنی وەکراوە بوو. کردمەوە و ڕۆشتمە ناو ژوورەوە. شەڕێکی گەورە لە ئارادا بوو کە ئەگەر باسی بکەم ڕەنگە کەس باوەڕ نەکات. لە ئۆنا دارێکی دەستکەوت بوو وەک مێچکە گورگێکی بریندار لە ناوڕاستی ژوورەکە هەڵبەز و دابەزی دەکرد. بە هەر لایەکدا دەڕۆشت لە دانەیەکی دەدا و دەیخست. چەند کەس لە پیاوە ئامازۆنیەکان کە لە بەهێزترین پیاوانی جەنگەڵی باران دەژمێردرێن توانای گرتنی دارەکەیان لەدەست لە ئۆنا نەبوو. لەگەڵەوەی لێ نزیک دەبوونەوە بە بەرکەوتنی دارێک دەگەڕانەوە و بەدەم ناڵاندنەوە لە گۆڕەپانەکە دەڕۆشنە دەر. خوێن بەرچاوی لە ئۆنای گرتە بوو. بە شێوەیەک کاتێک منیش ڕۆشتمە ژوور بۆ ئارامکردنەوەی ئەو دەستم بردە پێش، منی نەبینی و بەدارەکەەوە پەلاماریدام. ئەگەر خۆم نەکێشایەتە دواوە لێ دەدام و برینداری دەکردم. ڕەشپێستەکان کاتێک منیان بینی دەدوت لە نەتوانینی خۆیان شەرمەزار بوون، وەستان و سەریان داخست. دوانیان بەڕادەیەک بریندار ببوون کە توانای ڕاکردنی خۆیان نەبوو. ڕۆشتنی من بۆ ژوورەکە لە ئۆنای نەترسان، بەڵکو کاتێک ڕەشەکان وەستان لە ئۆناش لە هێرشکردن دەستی هەڵگرت. دەترسان بڕۆمە پێش، چونکە دەمزانی لە ئۆنا لە من دڵپڕە و دوور نییە کە بەدارێک سرم بشکێنێت یان ئێسقانەکانی سینە و پشتە مرد کات. لەگەڵەوەشدا هەنگاوێک ڕۆشتمە پێش و بەدەنگێک کە هەوڵم دەدا بەهێز بێت بیترسێنێ وتم لە ئۆنا چی دەکەیت؟ مەگەر شێت بوویت؟ وەڵامی نەدامەوە. بە پشتی دەست ئارەقی ناوچاوی سڕی و دواتر قژە پەرێشانەکانی لەسەر چاوی لابرد و ڕۆشتە دواوە تا پاڵی بە دیوارەکەوەدا. دیار بوو زۆر هیلاک بووە، چونکە هەناسکە بڕکەی بۆ سینەی بۆ هی هەناسە کێشان بەرز و نزم دەبوویەوە. دووبارە پرسیارم لێ کرد، وەڵامی نەدامەوە. ئەم جارێکێک لە ڕەشەکان وتی سەرۆک، کاتێک من هاتمە ژوور ئەو تەنافی دەست و پێی کردبوویەوە و دەیویست ڕابکات. ئەگەر خولێکێکی درەنگتر دەگەشتم ئەو ڕای دەکرد و ئیتر دەستی کەسی پێ نەدەگەشت. پرسییم ئەمە ڕاستە؟ بۆ شەرتان دەکرد. ڕەشوتی بۆچی ناوێت؟ ئەو دەیویست ڕابکات و منیش ڕێگر بووم. دارێکی دەستکەوت و پەلاماریدام. بەهۆی دەنگەدەنگی من ئەوانی تریش هاتنە ئێرە، بەڵام پەلاماری ئەوانیشیدا و کاری گەیاندە ئێرە کە دەیبینن. ورم بە خۆمدا و بە ئیشارەی دەست ڕەشەکانم لە ژوورەکە کردە دەر. ئەوان بریندارەکانیان هەڵگرت و ڕۆشتن، بەڵام هەستم کرد چەند کەسێک لە پشت ژوورەکە وەستاون و ئاگادارن نەکا هێرشم بکاتە سەر و بریندارم کات. شادمان بووم. بە دڵنیاییەکی زیاترەوە لێی نزیک بوومەوە وتم بۆ دەدویست ڕابکەیت؟ چاوەڕەش و گیراکانی خۆی بڕیە چاوی من و ئاوی دەمی قوت داوتی ئەمجارە دەمیست دەستگیرانە تازەکەت بکوژم. تێدەگەیت؟ تۆ ناکوژم، بەڵکو ئەو دەکوژم. خۆشت دەوێت تا ڕەنج ببیت و خەفەت بخۆیت. بن حەزم لە ڕەنجبردن و شکەنجەدانی تۆیە و چێژی لێ دەبم. بە خوێن ساردی و بێگوێدان پرسییم دەستگیرانە تازەکەم کێیە؟ سەری وەک هەڕەشەکردن تەکانداوتی ئەمانۆی جوان، من دڵی لە سینە دەهێنمە دەر. دواتر کەمێک وەستا و درێژەیدا. ئەو ڕۆژە لە کوشتنی موناک درەنگم کرد، چونکە خوێنی سەرۆکی هۆست شوومە و ئەگەر کەسێک بیان کوژێت و خوێنیان بڕژێت گیرۆدەی تووڕەیی خواکانی جەنگەڵ دەبێت. بەڵام ئەو کچە وشک و بێبزە بە زیندویی ناهێڵمەوە. مەبەستی ئەو لە کچی وشکی بێبزە ئەمانەوە بوو، چونکە بەڕاستی ئەمانەوە بزەی لێ نەدەدا و بەو هەموو جوانیە وشک و مۆندا هاتە بەرچاو. یەکەم ئەوەی من و ئەمانەوە هیچ پەیوەندیەکمان نییە. دووەمیش لە نێوان من و تۆدا هەرچی بوو تەواو بوو. تۆ مافی ئەوەت نییە خۆت لە کارەکانی من هەڵقورتێنیت، بەتایبەت کە ئێستا کەوتویتە بەر تووڕەیی دانیشتوان و درەنگیان زوو بۆ کوشتنی تۆ کار دەکەن. هێشتا قسەکەم تاوە نەکرده بوو کە ڕوخساری لە ئۆنا وەک خوێن سوور بوویەوە. ماسوولکەکانی ڕوخساری لێیان دەدا و لێوی خوارەوەی لە ناو دوو ڕێزی دیانە سەدە فڕەنگەکانی گەست و وەک شێرێکی تووڕە پەلاماریدام. خۆم کێشایە دواوە. پەلاماردانی ئەو گرنگ نەبوو، بەڵکو بە دوای ئەودا داردەستەکەشی بەرز بوویەوە و حەواڵەی سرم کرا. ئەگەر دارەکە بەو بەهێزیە بەر سرم دەکەوت مێشکم دەپرژا و دەکوژرام.
بە خۆشحاڵیەوە لەسەر زەوی تلام و لە ئۆنانی توانی لە من بدات. دواتر وەک ئەوەی لە کردەوەی خۆی پەشیمان بوو بێتەوە گەڕایەوە شوێنەکەی خۆی وەستا. لە شوێنەکەم هەستام و بە ڕەنگێکی پەڕا و دڵێک کە بە توندی لێ دەدا گەڕامەوە لای و بە نەرمی وتم لە ئۆنا شێت بوویت؟ ئەم کارانە نەتەنیا قورسایی گوناحەکانی تۆکەم ناکاتەوە، بەڵکو سەد بەرامبەر لێپرسراوی تۆ لە بەرامبەر هۆز و یاساکانی زیاد دەکات. عاقڵ بە و لە جیاتی ئەو من دەستور دەدەم لە مەودووە دەست و پێی تۆ بەتەناف نەبەستنەوە تا لە ژوورەکەدا ئازاد بی. ئەمەم و تو لە ژوورەکە ڕۆشتمە دەر، چونکە قسەکردنی زیاتر لەگەڵ لە ئۆنا ئەنجامی نەبوو، ئەوی زیاتر تووڕە دەکرد. سێ لە ڕەشپێستەکان لە دەرگای ژوورەکەدا وەستا بوون. ئەو سیانە پاسەوانی ژوورەکە بوون و بەنۆرە پاسەوانیان دەدا. پێم وتن دەست و پێی مەبەستنەوە. یەک لەوان ترساوتی سەرۆگەم کارە مەکەن، ئەو ڕادەکات. ئەگەر دەست و پێی نەبەستینەوە ئەو ڕادەکات و لەم شێوەدا هیچ لێپرسراویەک لەسەر شانی ئێمە نییە. پێم وت ئەم ژوورە زیاتر لە یەک دەرگای نییە، ئێوە ئاگاتان لە ژوورەکە بێت و ئەگەر ویستی ڕابکات بەڕم یان تیر برینداری بکەن، بەڵام نەبە و شێوەی بمرێت، لە قاچی بدەن کە لە ڕێگە ڕۆشتن بکەوێت. ئەم دەستورەمدا و چونکە بۆ دۆزینەوەی ئەمانەوە بینینی ئەو پەلەم بۆ دەست بەجێ لەوێ دوور کەوتمەوە ڕۆشتم. گەڕانی من زۆری خایەن، نزیکەی کاتژمێر هەموو هۆزگەڕام و ئەمانەوەم نەدۆزیەوە. نەمدەزانی ڕۆشتووە بۆ کوێ، تەنانەت هەنبار و کارگەکانی چینیش گەڕام، بەڵام ئەوم نەدی. خەمبار بەرەو ماڵی موناک کە یەکەم ماڵی ڕێزی یەکەم بۆ بەڕێکەوتم. هێشتا لە ماڵی موناک دوور بووم کە دەنگی قیژەی ژنێکم بیست و زانیم لە ئۆنایان بریندار کردووە. دەنگ لەوێوە دەهات کە زیندانی لە ئۆنای لێبوو. بەڕاکردن بەرەو ئەوێ ڕۆشتم. لە ناوڕاست یەک لەو سێ پاسەوانم بینی کە بە دوای مندا دەگەڕا، کە گەشتە بەرامبەر بە من وتی سەرۆک بینیتان ئێمە درۆ ناکەین. بە ناڕەحەتی و ترسەوە پرسیم چی بووە؟ وتی هیچ، دەویست ڕابکات و منیش تیرم لە دواوە ڕاکێشا و بوومە ڕێگر لە بەرامبەر ڕاکردنی. دیار بوو بە خۆشحاڵیەوە ئەویان بریندار نەکردووە. کاتێک گەشتمە دوو ڕەشپێست دابوویان بارزا و دەست و پێیان بەستەوە. بۆ ئەوی ترسان دەبێتم دەستورمدا لە ئۆنا لە ناویەکێک لە قەفەسە گەورەکان کە بۆ ئاژەڵە درڕندەکان بەکاردەبرێت زیندانی کەن. چەند خولەک دواتر ئەویان لە قەفەسی شێردا زیندانی کرد و دەرگاکەیان داخست. لە ئۆنا لە ناو قەفەس قیافەیەکی تایبەتی بەخۆی گرتبوو. شێوەیەکی سەیری دەکردم و ڕوانینی زمانی بوو. قسەی دەکرد، دەدوت سەرکۆنم دەکات و باسی ڕابردوو ئەو کات ژمێرە لە بیر نەکراوەکان کە پێکەوە بەسەرمان بردەبوو. توانای بینینی نیگای ئەوم نەبوو. چەند سات کە زەق لێم ڕوانی هەستم بە پەشیمانی کرد و بڕیارمدا دەستوری ئازادی ئەو دەرکەم. بەڵام لە ناکاو دیمەنی ئەو ڕۆژە کە ئێمەیان بەدار بەستە بوویەوە و بۆ کوشتنی ئێمە جەژنێکی گشتیان سازدا بوو بیر کەوتەوە. ئەو دیمەنم بکەوتە بەرچاو کە خۆی چۆن تیر و کەوانەکەی بەدەستگرتە بوو بۆ ئازاردانی ڕۆحی من. دەیویست دڵی موناک کە جگە لە خۆشەویستی و عەشق گوناحێکی تری نەبوو کوون بکات. ڕوخساری تۆڵەستێنی ئەو کەوتە بەرچاوم و بە خێرایی لەو بیرەی لە مێشکمدا هاتبوو. پاشگەز بوومەوە بە خۆمم وت باشتر کە ڕووداوەکان شرۆڤەکان بەیەک دەناسێنێت. دەمویست لە ئۆنا لە جیاتی موناک لەگەڵ خۆمدا ببەم و ئەگەر یوری پێداگری نەکردایە ئەم کارە سەری دەگرت. باشتر کە ئەم مارە خۆش ڕەنگەم ناسی و لە نیهێنیەکانی دڵ و ڕۆحی گڵاوی ئاگادار بووم. کاتێک لەم بیرانەدا بووم لە ئۆنا لە ژێر چاوە سەیری دەکردم. دەدوت گومان و بیرەکانی من دەخوێنێتەوە و لەوەی لە ئەندێشەمدایە بە ئاگایە. لەم کاتەدا وەک پشیلەیەک کە خۆی بۆ خاوەنەکەی لووز بکات کەمێک ڕۆشتە دواوە. خۆی کۆکردەوە و دەستی لە نەردەکانی قەفەسەکە بەردا. لە سوچێکدا کزۆڵەی کرد و سەری خستە سەرژنۆ. باش دەمزانی بەم کارانە دەیەوێت هەستی بەزەی من ببزوێنێت. فشارم لە خۆم کرد و هەوڵمدا هەستەکانم لە دڵی خۆمدا بێدەم کەم و بێخەنکێنم. بارحاڵ ڕوودا و چارەنووس منی لەوێدانە نابوو. گریمان ئەگەر بۆ ڕۆشتنیش ئیرادەم بکردایە، چونکە پێی چارەنووس لە ئارادا بوو. توانای ڕۆشتن لە من سەندرایەوە. لەم کاتەدا کە ڕوبەڕووی قەفەسی لای دارێک وەستا بووم لە ناو دەریای خەیاڵدا نەقم بووم. لە ئۆنا سەری هەڵبڕی و دووبارە سەیری منی کردەوە. هاتە پێش و نەردەی قەفەسەکەی گرت و وەک بڵێ شتێکی گرنگی بیرکەوت بێتەوە وتی موناک ئەم ئارەزۆ بۆ گۆڕ دەبات
کە دوای کوشتنی من پاڵ بە کورسی سەرۆکایەتیەوە بدات و تۆش لە ئامێز بگرێت. منم قسەیم وەک قسەکانی تر بە پوچ و بێناوەڕۆک لە قەڵەمدا و بەگاڵتە و بێزاریەوە شانەکانم بەرز کردەوە و هیچم نەوت. لە ئۆنا ساتێک بێدەنگ بوو درێژەیدا. هۆزی ئێمە یاسای هەمیشەیی و لە ناو نەچوونی هەیە. کەس ناتوانێت بە پێچەوانەی یاسا هەڵس و کەوت بکات. کە باسی یاسا هاتە پێش گوێچکەم زرنگایەوە و دڵم بێ ئیرادە و بێ ئەوەی هۆکارەکەی دیار بێت دەستی بەلێدان کرد. هەنگاوێک لە قەفەسەکە نزیک بوومەوە و پرسییم لە ئۆنا تۆ شێت بوویدیان دەتەوێت بم کردەوە قێزەونانت دەستی من بە خوێنی خۆت سوورکەیت. مەبەستت چییە؟ لەگەڵەوەی ئەم قسانە لە دەمم هاتە دەر چاوی لە ئۆنا بێجوڵە کەوتە سەر و ڕوخسارم. دوای چەند ساتێک دەستی بەگریان کرد. قۆڕ دەگریا و من لە دووریدا هەنگاوەوە جوان دەمبینی شانەکانی دەلەرێنەوە. ڕوخساری خۆی لە ناوبەری دەستەکانیدا شاردەوە و بەدەنگی بەرز دەستی بەگریان کرد. دیار بۆم گریانە بە پێچوانی کردەوەکانی ئەو کە مەبەستی جگە لە بزواندنی هەستەکانی من نەبوو، ئاسایی بوو. بۆیە چەند هەنگاوێک ڕۆشتمە پێشوتم بۆ دەگریت؟ ئایا جگە لە مەبەستێکت هەیە؟ سەری هەڵبڕی و کە منی لە نزیکی قەفەسەکەدا بینی. ڕوخساری فرمێسکایی و خەمباری کرایەوە و بەدەنگێکی هێواش و لەرزان وتی ئەگەر بەدەستی خۆت بمکوژیت و لاشەکەم بخەیتە بەردەم ئاژەڵە درەندەکانی جەنگەڵ شادمان و سەرفراز دەبم. مەرگم لە ژێر پەنجەکانی تۆ وەک ژیانی هەمیشەی خۆش دەبێت. بەڵام ئامادە نیم بە سوکایەتی ڕازی بم. موناک بە پێدانی سەرۆکایەتی هۆز لە ڕاستیدا منی هەڵخەڵەتاند و توی لە من فڕاند و ڕۆشت. هەموو ژنانی هۆز دەزانن من تۆم خۆش دەوێت. کاتێک تۆ موناک ڕۆشتن ئەوان بەنیگای تایبەت کە هەزاران مانای هەبوو سەیریان دەکردم و سەر کۆنا. ئایا شیاو نەبووم بە ئاسوودەیی تۆ لە ماڵەکەی خۆمدا ڕابگرم؟ ئایا نەم دەتوانی بۆ تۆ خواردنی باش دروست بکەم؟ ئایا من ڕاو و تیر هاویشتن نازانم؟ جوان نیم؟ ئەی بۆ منت بەجێهێشت و موناکت هەڵگرت و ڕۆشتیت. لێرەدا لە ئۆنا کەمێک وەستاوتی باسی مەرگ نییە، چونکە هیچ ڕووداوێک خێراتر لە مەرگ مرۆڤ لە ئازار و بەدبەختیەکان ڕزگار ناکات و بەم شێوە بینرا ئاگری بەردایە گیانم. مەرگ نەبوو، باسی مەرگ نییە، چونکە هیچ ڕووداوێک خێراتر لە مەرگ مرۆڤ لە ئازار و بەدبەختیەکان ڕزگار ناکات و بەم شێوە بینرا ئاگری بەردایە گیانم مەرگ نەبوو، بەڵکو ئەوە بوو کە نەم دەتوانی بەرگەی سوکبوون و شکست لە عاشق بگرم. تێگەیشتیت؟ بزەیەکم لێداوتم کاتێک دەڵێم شێتیت دەگریت و دڵت دەشکێت. لە کاتێکدا قسەکانی مرۆڤ تەنیا لە زمانی شێتێکەوە دەتوانێت بیبیستێت، نە زمانی ژنێکی عاقڵ و تێگەیشتوو. موناک هاوسەری منە، کچێکی جوانم لێی هەیە و ئەگەر کاتی ڕۆشتنی ئەوم لەگەڵ خۆم نەبردایە جێگەی گلەیی بوو. من لە بردننی ئەو کارێکی نایاساییم نەکردووە و ئێستاش کە گەڕاوینەتەوە تۆ دەبێت تەسلیم بیت. ئەم کارانە جگە لە بەدبەختی هیچی تر دروست ناکات. لە ئۆنا سەری تەکاندا و قسەکانی منی بەگاڵتەوە بێناوەڕۆ وەرگرت. کاتێک بێدەنگ بووم ئەو لێوی خوارەوەی خۆی بەدیان گەست و بەدەنگێکی هەڕەشەئامێز وتی تەسلیم بم؟ گریمان من تەسلیمیش بووم. ژمارەیەکی زۆر بوون و هەن کە بە گەڕانەوەی تۆ موناک بە ئاسانی ڕازی نابن و تەسلیم نابن. ئەوان بە یاساکانی هۆست پشتگەرم و دڵخۆشن و بەم زوانە دەبینی چۆن لە یاساکان بەرگری دەکەن. کاتێکم قسانی هێنایە سەر زمان لە پشتی منی دەڕوانی و بە شادمانەیەکی مناڵانەوتی سیرکە، ئەوە ببینە، ئەو شالای منە. موناکیش دەبێت بەیانی شالای خۆی دیاری بکات. پێش هەر شتێک وام دەزانی لە ئۆنا بیری لە فێڵێک کردوێتەوە و دەیەوێت سەرنجی من بۆ دواوە ڕابکێشێت و لە بینی نەردەکانی قەفەس با خەنجەرێک کە ئەگەری هەیە پێی بێت بریندارم کات. بۆ پوچەڵکردنی فێڵەکەی هەنگاوێک ڕۆشتمە دواوە. ئەو کات ئاوڕەمدایەوە سەیری دواوم کرد. ڕەشێکی زل و چوارشانە و بەهێز کە جەستەی وەک شەو تاریک و ماسوولکەکانی پۆڵاین بوو دەهاتە پێش. سەیرم بۆ ئەو ڕەش پێستا کە لە ئۆنا بە شالای خۆی ناوی برد کەمترین سەرنجی پێنەدەین و سەرقاڵی کۆکردنەوەی چیلکە و لە قیشکاوی دارەکان بوو. کۆڵی چیلکەی لێرە و لەوێ دادەنا و کەمێکی تر چیلکەوداری کە کۆکردبوویەوە پێی زیاد دەکرد و دووبارە دەیخستە سەرشان. ئەمڕستانە لە گوێمدا دەزرنگایەوە و لەبەرەوەی هیچم نەدەزانی بڕیارمدا لەبارەی شالایی و یاساکانی هۆز لە ئۆنا بپرسم. لە ئۆنا شاوەڕێیان پرسیارانە بوو، بەڵام نە من دەرفەتی پرسینم دەستکەوت
نە ئەویش وەڵامدانەوە. لەم کاتەدا دەنگێک لە پشت سەری خۆمم بیست و کە گەڕامەوە ژنێک لە ژنانی ئەمازۆنم بینی کە بەڕاکردن بەرەو لای ئێمە دێت. موناک هاتوۆتە هۆش و بەدوای ئێوەدا دەگەڕێت. خێرا وەرن. ئەمەی وت و ڕۆشت. منیش لە لەئۆنا کە بە بیستنی ناوی موناک ڕووی کردبوو بۆولا بە ئیشارەی دەست ماڵاواییم کرد و ئەوم لە قەفەسەکەدا بەتەنیا بەجێ هێشت و ڕۆشتم. هێشتا نەگەیشت بوو مەماڵی موناک کە ڕوبەڕووی یوری بوومەوە. ئەویشیان بان کردبوو تەلای موناک ئامادە بێت. تا یوریم بینی ڕووداوی ئەمڕۆی لەئۆنا و زیندانی کردنی لەناو قەفەسی شێرەکانم بۆ باس کردوتم. ئێمە لەم ماوە دوور و درێژەدا هێشتا لە یاساکانی هۆز بە تەواوی ئاشنانین. باشتر لەم بارەوە لێکۆڵینەوە بکەین و زانیاری بەدەستبێنین. یوری پێکەنی و بەگاڵتەوەتی کەواتە بۆ خوێندنەوەی یاساکانی ئەمازۆن سەردانی کتێبخانەکەی گشتی بکە و کۆی یاساکان وەربگرە و بخوێنەوە. بە تووڕەییەوە وتم گاڵتەم پێ دەکەیت؟ بۆ پێ دەکەنیت. ئەو دووبارە بە پێکەنین و خوێن ساردی وتی قسەکانت بۆ پێکەنین باشە. یاساکانی ئەم هۆزە کە نزیکەی 1000 ساڵ پێشینەی مێژووی هەیە ئەوەندە زۆرە کە بە ئاسانی ئاگاداربوون لەوان ئەگەری نییە. جیاواز لەوەش وەک وڵاتە پێشکەوتوەکان لە شوێنێکدا نەنووسراوە و کۆ نەکراوەتەوە کە هەرکەس بتوانێت کەڵکیان لێوەربگرێت. جادوگەران و پیرێژنان کە کاری پزیشکی و چارەسەرکردنیشیان لە ئاستۆدایە کۆی یاسا بزوێنەرەکانی هۆزن و ئەوان سینە بە سینە زانیاریەکانی خۆیان بە جێگرەکانیان دەسپێرن و دەمرن و دەڕۆن. تەنیا ئەوان مافی خۆیانە لەبارەی چۆنیەتی جێبەجێکردنی یاساکان بۆ چنی خۆیان دەرببڕن. پرسییم زۆر باشە، ئەمە ڕاستە، بەڵام ئایا تۆ لەبارەی شالای هیچ دەزانی؟ یوری وەستا و سەری تەکانداوەتی ڕاستت وت، منیش لەبارەی شالای هیچ نازانم، بەڵام هاوسەرەکەم ئەمڕۆ دەیوت کە موناک و لەئۆنا دەبێت هەرچی زووتر شالای خۆیان دیاری بکەن تا هەموو شتێک کۆتایی پێبێت و نابێت هۆز زیاتر لەمە سەرگەردان بێت. من و یوری وەستاین و سەری یەکتریمان کرد. لێم پرسی ڕوونکردنەوەت لە هاوسەرەکەت نەویست؟ وتی بۆنا. ئەوتی ڕاستم وایە کاتێک سەرۆک ڕازی لە دەسەڵات هێنا و دووبارە پەشیمان بوویەوە و ویستی سەرۆکایەتی بەدەست بێنێتەوە دەبێت لەگەڵ داواکاری سەرۆکایەتی شەڕ بکات. هەرکەس ئەوی تری کوش سەرۆکایەتی بۆ دەبڕێت. بەڵام چونکە ڕژانی خوێنی ژنانی ئەمازۆن گوناحە و حرام کراوە، ئەوان پیاوێک لە جیاتی خۆیان دەست نیشان دەکەن. بەو پیاوە دەڵێن شالای و شالای هەر کەسێک سەرکەوت سەرۆکایەتی بۆ ئەو دەبێت دەتوانێت ئەو بخنکێنێت چونکە نابێت خوێنی ژن بڕژێت. ئەو ڕستانەی لە زمانی یوری دەهاتە دەر ببووە سیخێکی گەردار و سووتێنەر و لە دڵی من ڕۆدەچوو. دڵم دەسووتە، بەتوندی لێ دەدا، سرم گێژ ببوو، دەم لە نەڕاحەتیدا و شک ببوو. سرم داخست و بیرمەند و حاڵگیرا و لای یوریەوە دەڕۆشتم و دوای چەند خولەک کە گەشتی نەماڵی موناک بێەوەی زیاتر لەم بارەوە قسە بکەین ڕۆشتینەنەوە. موناک بەهۆش هاتەبوو، لە جێگادا بوو کە چاوی بە من کەوت لە شادومانیدا دەستی لە یەکدا و بە بزەوەتی ئاخ لەکوێ بوویت؟ من زیندوم. کاتێک بەهۆش هاتم وام دەزانی لە دنیایەک کە خۆیان بەڕەنگی سیر و ئێسقانی مردووەکان و سەدە فەڕەنگیەکان ڕازاندبیەوە لە دەوری جێگاکەی موناکدا دانیشتون و بێدەنگن. ژنی یەکەم کە دیار بوو لە جادوگەرانی هۆز بووتی کەواتە خێراتر شالای خۆت دیاری بکە. بۆ بەیانی هەموو دانیشتوانی هۆز بان کراوە، ئەوانی شڕایان کردووە و دێن. موناک بە چاوانی خەمبار و بێهیوا سەیری منی کرد و بێدەنگێکی قورس لە ژوورەکەدا فەرمانڕەوا بوو. بەڵام یوریم بێدەنگی شکاندەوەتی من شالای ئەوم، بەیانی ئامادە دەبم. جادوگەر بە شادومانیەوە پێکەنی و بە خێرایی ئاڵقەیەکی ئێسقانی لە گەردنبەندی خۆی کردەوە و کردێ دەستی یوری و ڕۆشت. کار لە کار ترازا بوو. یوری دەتوانی پاشگەز ببێتەوە. ئامۆژگاریەکانی من و پاڕانەوەی موناکیش بێسوود بوو، چونکە پاشگەز بوونەوە لە بەڵێن ئەگەری نەبوو. وەسفکردنی ئەو ڕۆژ و شەوەی بەسەر من و موناک گوزەرا بێئەنجامە. موناک دەیوت ئەگەر شالای لە ئۆنا سەرکەوێت ئەو من دەکوژێت و ڕەحم بە مناڵەکەشم ناکات. سەری تۆش جیا دەکاتەوە، دەبێت چارەیەک بدۆزینەوە، چونکە من دڵنیام یوری ناتوانێت لەگەڵ ڕشپێستەکان کە لە شەڕی دەستە و یەخەدا بەتوانان دەرگیر بێت وەگیان بەدەرکات. موناک قۆڕ دەگریا. هەمووی ئەو شەوە نەخەوت و ڕێگر بوو لە خەوتنی منیش. ئەو منی ڕوبەڕووی خۆی دادەنیشاند و دەیوت ڕابکە،
مناڵەکە هەڵبگرە و ڕابکە، بەیانی من بە تاوانی خیانەت دەکوژن، بەڵام دەستیان بە تۆ مناڵەکە و یوری ناگات. من ئارامم کردەوە و بۆەوەی ئاسوودە بێت وتم دڵنیا بە یوری پیاوێکی بەهێزە، بەڵام کاتێک لە دڵی خۆمدا بەراوردی هێزی یوری و ئەو ڕەشپێستەم دەکرد دەلەرزیم. سەرنجامە و شەوە بە دژواری تێپەڕی و بەیانی زوو دەنگی تەپڵەکان بەرز بوویەوە. پێشەر کەسێک قەفەسی لە ئۆنەیان هێنا، شالای ئەو یانی ئەو ڕەشپێستە زلە لای قەفەسەکە وەستا بوو، بە خوێن ساردەی سێری هاتوچۆی کەسەکانی دەکرد. یوری ڕوود بوویەوە و تەنیا شۆرتێکی کورتی لە پێدا بوو. ئەو بەم شێوە هاتە ناو گۆڕەپان تا باشتر بتوانێت چالاکی بکات. کاتێک هاتە پێشزانی مرۆنی لە جەستەی خۆی داوە تا چاور بێت. من و موناکیش ڕۆشتینە لای گۆڕەپان، جادوگەرانانیش هاتبوون و دوای ئەنجامدانی ڕێوڕەسمی مەسهەبی شەڕی ترس ئەنگێزی یوری و ڕەشپێز دەستی پێکرد. یوری خەنجەرێکی باریکی پێبوو، بەڵام خەنجەری ئەو ڕەشپێستە پان بوو. بینەری هەر کەسێک بۆیە دەیترسان. دڵم لە سینەمدا جۆرێک لێ دەدا، دەدوت دەیانەوێت دەری کێشن. وەک کەسێک بووم کە دوای چەند خولێکی تر دەیان بردە بەردەمداری ئەعدام. ئەوەندە ئازایەتی و چاونەترسی یوریم بینی بوو کە دڵنیا بووم لەم شەڕەدا سەر دەکەوێت. بەڵام دوای چەند سات لە دەست پێکردنی شەڕەکە بینیم شالای لە ئۆنا ئەوەندە بەهێزە کە چەند پیاوی بەهێزیش لە ئۆدەی کوشتنی بەرنایەن. چ بگات بە یوری کە بەهۆی بەڵاو ناسازگاریەکان و نەخواردنی دڵگیر و گونجاو و لاواز ببوو، توانای سەرەتایی خۆی لەدەستدا بوو. ڕاستیتان بووێت ئەگەر فڕۆکەم هەبوایە لەوێ ڕام دەکرد و تەنانەت یوری و موناک و مناڵەکەشم بەجێ دەهێشت. ڕەنگە ئێوە بە خوێندنەوەی ئەم چەندێڕەی دوایی من بە کەسێکی ترسنەوەک ناجوامێر و بێهەز بزانن. ڕاستیش دەکەن، چونکە لە بەرامبەرم هەموو خۆشەویستی و گیانبازی یوری بۆ منی کردبوو. ڕاستنیە و نەبوو گومانی لەم جۆرەم هەبێت و بۆ ڕزگارکردنی گیانی خۆم تەنانەت لە دنیای خەیاڵیشدا بەتەنیا جێیان بێڵم. بەڵام خاڵێک گرنگە کە هەمووتان لێی بێئاگان. ئەو خاڵە گرنگەش ئەوەیە کە گیانم گەشتە بۆ سەر لێو. ئەوەندە دیمەن و ڕووداوی ترسناکەم بینی بوو. چاوەڕوانی ڕووداوی خوێناوی و کارە سەدبار دەمارەکانی لە کارخستە بووم. هیلاک ببووم و دەموی زەوی دەم بکاتەوە و بە یەکجاری من ڕاکێشێت و لە ناوم ببات. بەهەرحاڵ بە سیرکردن مەحکوم بووم و هەر کات دەستی شالای لە ئۆنا بەجەستەی یوری دەگەشت، هەناسە لە سینەمدا گیری دەکرد و نەداهاتە دەر. ماسولکەکانی وەک ئاسن و پەڵاوا بوو. لەگەڵەوەی ئەندامێک لە ئەندامەکانی یوری دەگرت، بەڕادەیەک زەختی دەکرد کە ئەگەر بێدەنگی جێگیر ببوایە مرۆڤ نەیدەتوانی دەنگی وردبوونی ئێسقانەکانی ببیستێت. یوری خۆشی لە هەمان ساتی یەکەمەوە تێگەیشت لەگەڵ چ دەیەوێکی بێشاخ و کلکدا ڕۆبەڕوو بۆتەوە. من ئاگاداری کار و کردەوەکان و چۆنێتی جوڵەکانی بووم و چونکە بە قیافەی ئاشنا بووم تێدەگەیشتم تا چ ڕادەیەک سەرنج بەکاری خۆی دەدات کە نەکا دەستیان گردنی بکاتە دەستی شالای لە ئۆنا. من مەحکومم بە مردن و دەبێت بکوژرێم. ئیرادە لەوەدایە کە ئیتر هیچ کام لە هۆزەکانی جەنگەڵی باران جێگەم ناکەنەوە، نە ئەمازۆن، نە ئاپاچی، نە پوچیکا. ئەوەی کە دەبینی دەترسم بۆ ئەوەیە گیانی تۆ بکەوێتە مەترسیەوە، نامەوێت تۆ بمریت. کاتێک قسەمان دەکرد چەند کرۆکۆدیلێک لەولای بەستێنی ئەسێڵێک خۆیان گەیاندام بەر و ئارام ئارام بۆ خواردنی ئێمەدا هاتنە پێش. وەڵامی لە ئۆنام نەدایەوە. دڵم بۆ ئەوە کە بەڕاستی لە هیچ شوێنێکدا جێگەی نەدەبوویەوە دەسووتە، بەڵام نەمدەتوانی دڵنیایی بکەمەوە و لەلایەن کەسانی ترەوە لە تاوانەکەی خۆش ببم. بۆیە بە بیانی کرۆکۆدیلەکان دەستیم گرتووتم با بڕۆین، چەند تیمساحێک بۆ ئێرە دێن، خێراکە ئێستا دەگەن. لە ئۆنا بە دوامدا ڕای کرد تا کەمێک دوور کەوتینەوە. ئەو کات وەستا و پێوتم کراسەکەت بدە بە من ڕوت و قوتم. من لە ترسی مێشولە ژاراوی و گێزەرەوەی نەخۆشی نەمدەویست ڕۆت ببمەوە، بۆ یەکەمێک بە گومانەوە وەستام و بۆ ئەوەی تێنەگات حەز ناکەم کراسەکەی پێ بدەم. وتم شەرم لە من دەکەیت؟ من و تۆ پێکەوە مەحرەمین و نابێت شەرم لە من بکەیت. لە ئۆنا بێ ئەوەی سەیرم بکات بەدەنگێک کە زیاتر لە هەر شتێک خەم و ناڕەحەتی پێوە دیار بووتی ڕاست دەکەیت. من و تۆ ڕۆژێک مەحرەم بووین، یەکمان خۆش دەویست. ڕۆژێک تۆ بەو هەموو سنوورانەی موناک داینابوو هاتی تەمایلا. ڕۆژێک من و تۆ وەک ژن و مێرد وا بووین. بەڵام ئەمڕۆ بێگانین و
من مافی خۆمە شەرم لە تۆ بکەم. ئەو ڕۆژە تۆ لە دەلاقەی عشق وەک عاشقێک سێری منت دەکرد، بەڵام ئەمڕۆ تۆ حاکمیت و من مەحکوم. نازانم چی بوو کە بە ئیرادە وتم. تاوانی تۆ بوو چیت بەسەر بێت لە دڵڕەقی و خراپەی خۆت کەسانی تر بێگوناحن لە ئەونا وەڵامێکی دامەوە کە هێشتا لە گوێمدا دەزرنگێتەوە. ئەوتی خۆت لە جیاتی من دابنێ، ئەو کات داوەری بکە. من عاشقێکی تێکشکاو بووم، دەمویست تۆڵە بستێنمەوە. من تۆم خۆش دەویست و ئێستاش خۆشم دەوێت. موناک تۆی لە من گرت و بردی، کاتێک چاوەکانم کردەوە کە خاوەنی هیچ شتێک نەبووم. تۆ بۆ من هەموو شتێک بوویت و موناک تۆی برد. هەموو شتێکم لێ سەندرایەوە، دڵی لە ئۆناڵی دەدا. لە کاتی ئەم قسانەداوا گرش ببوو کە بێ قسە دەنگی دڵیم دەبیست. ئیتر نەیدەتوانی قسە بکات. سەرەتا پاڵی بەدارێکەوەدا و چونکە هێشتا ئاژنۆکانی دەلەرزی لە سەرگیاکان دانیشت. دڵۆپەکانی فرمێسک وەک لافا و دەڕژانە سەر ڕوخساری. چاو جوانەکانی سوور ببوو. لەگەڵەوەشدا هەوڵی دەدا کەمتر سێری من بکات و چاومان بکەوێتە سەر چاویەک. لەگەڵەوەی دەمزانی گریانی لە ئۆنا هێزی ئیرادە و بڕیاری من وەردەکات و پەیوەندی من و یوری و کەسانی تر دەشێوێنێت. نەمدەتوانی لە کاریگەری لە ئۆنا لەسەر خۆم ڕێگری بکەم. دڵم بۆی دەسووتا و هەستم دەکرد کەم کەم سس دەبم و دووبارە بۆ لای ئەو دەگەڕێمەوە. دوای وتنی ئەو ڕستانە چەند ساتێک گریا و ئیتر قسەی نەکرد. کراسەکەم داکەند و پێمدا. ئەویش قۆڵی کراسەکەی لە پشتەوە لە سمتی گرێدا و ناوشانی کراسەکەی لە ناوڕاستی قاچیەوە تێپەڕاند و بەم شێوە شۆرتێکی کورتی بۆ خۆی دروست کرد و بەڕێکەوت. لەوە بەدوا من و ئەو کەمتر قسەمان دەکرد. چارەنووس بۆ لە ئۆنا ڕووداوی تری پێشبینی کردهبوو. ڕووداوێک کە نە من بیرم لێ دەکردەوە و نەخۆشی چاوەڕوانی بوو. بە هەر حاڵ چونکە ڕێگا بە هەڵە ڕۆشت بووین، یەک ڕۆژی تەواو کاتی ئێمە بەڕێ پێوان تێپەڕی و بە خۆشحاڵیەوە لە ئاستێلێکی سەوز بێمەترسی تێپەڕی بووین و گەشتینە ناوچەی ئاپاچیەکان کە لەسەر ڕێگاماندا بوو. بەڵام لە چەند شوێنێک بەهۆی چوار خێوەتێک کە لە لەقی دارەکان دروستمان دەکرد لە ئاو تێپەڕ بووین. هەوا تاریک ببوو. بە درێژایی ڕۆژ من و لە ئۆنا بێ ئەوەی لەگەڵ یەک قسە بکەین ڕێمان کردبوو. ئاوابوونی خۆر لای دارێک دانیشت و وتی من هیلاک بووم، ئەم شەو دەبێت لێرە بمێنینەوە. بەیانی لە ڕووبار تێدەپەڕین و دەڕوینە ناوچەی پوچیکا. بە هەر حاڵ من ڕۆشتمە ئەولاوە و ئەو یوری لە سەر زەوی دانیشتاند و بەوردی و میهرەبانی کە ڕاستی بۆ من ڕەنجێنەر و بزوێنەری هەستی حەسوودی بوو دەستی بە شۆردنی برینەکانی کرد. ئەمانەوە بانقەس پشتی کرد بۆ من، بەڵام من شوێنەکەم گۆڕی و لای یوری وەستام تا ڕوخساری جوانی ببینم. هێشتا لە شوێنە تازەکەمدا جێگیر نەبووم کە لە ناکاو چاوم بە قەفەسەکەی لە ئۆنا کەوت و لە ترسا هەناسەیەکی کورتە ماڵکێشە. دەرگای قەفەسەکە کرابەوە، لە ئۆنای تیانە بوو. هێشتا تاقمێکی زۆر لەوێدا بوون و هاتوچۆیان دەکرد. دەستگیرکراوەکانیان بەدارەوە بەستە بوو. چاوەڕێی فەرمانی موناکیان دەکرد تا داهاتویان دیاری بکات. قەفەسی لە ئۆنا لە پشت قەرەباڵغێکە بوو. بە جوانی دەمبینی کە دەرگاکەی کراوەتەوە لە ئۆنای تیانیە. یوری وتی چی بووە؟ بۆ قیافەت گۆڕاوە؟ سیر کە لە ئۆنای لێ نییە، ئەویان ڕزگار کردو و بردوویانە. یوری وتی بێهۆ مەترسا، ڕەنگە ئەویشیان لەگەڵ دەستگیر کراوەکان بۆ جێبەجێکردنی فەرمان بەدارەوە بەست بێت. بڕۆ بگەڕێ. بۆ چوونەکەیم بەدڵ بوو، ڕام کرد. هەموو دەستگیر کراوەکان لە ناو گۆڕەپاندا بوون، بەڵام بەبێ لە ئۆنا نەمدۆزیەوە. لە هەر کەس پرسیارم دەکرد وەک نەزانین شانی خۆیان بەرز دەکردەوە یان دەیانوت نازانم، خەبەرم نییە، نەمدیوە، دەبایە چیم بکردایە، نەمدەزانی. سەرنجام یەک لە ژنە پیرەکانی هۆزوتی کاتێک شالای ئەو کوژرا من لە قەفەسەکەی دابینیم کە سەری بە نەردەکانەوەدا بوو. بەڵام چەند خولێک کە دووبارە لای قەفەسەوە تێپەڕیم بینیم لەوێ نییە و ئەو گومانم بۆ دروست بوو کە ئێوە خۆتان قسەی ناتەوە و بەجەم هێشت و بە خێرایی بەرەو ماڵی موناگرام کرد. ڕووداوەکەم بۆ باس کردووتم لە ئۆنا ڕای کردووە، بە دڵنیاییەوە تۆڵە لە تۆ دەسێنێت، ڕەنگە بۆ کوشتنی تۆ شەوانە بێت و هێرش بکات. موناگ بەبێت ترسوتی گرنگ نییە، پاسەوان دادنین. پرسییم ئەو ڕای کردووە، بەڵام دەتوانێت بۆ کوێ ڕۆشت بێت؟ تۆ لەم بارەیەوە زانیاریت هەیە؟ بە هەر جۆرێک بۆ دەبێت بیگرم.
چونکە ئەم ژنە بەدەستیاری و کەسانی لەگەڵیدان تۆڵە لە تۆ دەسێنێتەوە و ڕەنگە مناڵەکەیشمان بکوژن تا دڵی من و تۆ بسووتێت. ڕاستیەکەی متەبێت کاتێک ئەم قسانم دەکرد هەموو سەرنجم لای ئەمانە بوو. بۆ ئەو نیگەران بووم لە ئۆنا پێشتر وتبووی ئەم کچە لاواز و ئەخلاق ناشرینە دەکوژم. بیستومە ئەو ئاگاداری و میوانداری لە تۆ دەکات. ئارەزوی ئەو دەبێ ببرێتە ژێرگەڵ. ئەم کارە لە ئۆنا دوور نەبوو. ئەو بۆ هەمان ئەندازە لەسەر عاشق پێبەند و جێگیر بوو لە تۆڵە سندنەوەش داوێنەی نەبوو. بە خێرایی چەند کەسێکم ڕاستپارد خۆڵی نەرم لە دەوروبەری ماڵەکە بڕێژن تا ئەگەر شەوانە کەسێک هات شوێن پێکەی ببینرێت و بمێنێتەوە و لەگەڵەوەشدا دوو کەسم ڕاستپارد پاسەوانی ماڵەکەی موناک بکەن و شەو تابیانی نەخەون. دوایان جامدانی ئەم کارە بەرەو ئەو شوێنەی یوری و ئەمانۆی لێ بۆ ڕۆشتم. یوری هێشتا لەسەر زەوی دانیشتە بوو، دەستی بە خاچی خۆی دادەێنا، بەڵام ئەمانۆی لێ نەبوو. لە یوریم پرسی، وتی ڕۆی بۆ ماڵەکەی خۆی. بەڕاکردن بەرەو ماڵی ئەمانۆ ڕۆشتم. دەمویست بۆ چاودێریکردنی ئەویش دەستور بدەم، بەڵام ئەو نەدۆزیەوە تا ئێوارەی هەرچی گەڕام بێئەنجام بوو. سەرنجام شەو تووڕە ڕۆشتمە ماڵ و سیلاحم بەدەستەوە گرت و کە ئەگەر لە ئۆنایان کەسێکی تر هات بێ درەنگ بیکوژم. شەو بێدەنگێکی قورس بەسەر هۆزدا فەرمانڕەوا بوو. یەک لە پاسەوانەکان لە پشت ماڵەکە دانیشتە بوو، پاسەوانی دەدا کە لە ناکاو دەنگی هاوار بیسرا و بێدەنگیشکان. ئەم دەنگە لەو کاتەی شەو لەو بێدەنگی قورسەدا ئەوەندە ترس ئەنگێز بوو مووی لەسەر ئەندامی هەربی سەرێک ڕاست دەکردەوە. کەسێک بە هەموو هێز و توانای خۆی قیژاندی و دەست بەجێ بێدەنگ بوو. ئەگەر لە خەودا بووم، تەنانەت ئەگەر لە جێگاکەشدا بوومایە، گومانم دەکرد مۆتەکەیەکی ترسناکەم بینێەوە و گوێم پێ نەدەدا. بەڵام لەو کاتەدا هێشتا بە ئاگا بووم و نەشم دەویست بخەوم. لەگەڵ بەرزبوونەوەی ئەم دەنگە موناک بە شەلەشەل لە ژوورەکەی ئەولا کە شوێن خەوی بوو خۆی بە من گەیاند و بە ڕوخسارێکی ترسا و کە ترسی لێ دەڕژا خۆی بە من گەیاندووتی، چی بوو؟ ئەم دەنگە چییە؟ کێ قیژاندی؟ دواتر خۆی خستە ئامێزم و سەری خستە سەر سینەمەوتی، تۆ لێرەیت، تۆ زیندویت؟ ئەم قیژەیە تۆ نەبوویت؟ دەدوت دڵی ئارامی گرت و کەم کەم لەوەی منی بە ساغی لەوێدا دەبینی ئارامی سەرەتایی بۆ گەڕایەوە. موناگ لە خەودا بوو، دەنگی قیژەکەی بیست و پەرێشان هەستا و دەرگای ژوورەکەی کردەوە بە شادمانی منی لەوێدا بینی. ئەو دوای چەند سادوتی، ئەم دەنگە لەکوێوە بوو؟ دەبێت بزانین لە ئۆنا ژنێکی ڕقای و مەترسیدارە. من ئەوم تام بەیانە ئەو جۆرەی کە دەبێت نەناسیوە. لەمڕۆ بەدواوە دەبێت خۆی لێ بەدوور بگرین. هەم خۆی مەترسی دروست دەکات، هەمەوە تاقمە ژن و پیاوەی لە دەوریدان. ئەوان ئاخرەکەی تۆڵە لە من و تۆ دەستێنن. موناک قسەی دەکرد، من گوێم لە قسەکانی دەگرت، بەڵام لە ڕاستیدا هەموو سەرنج و هۆشم لە دەرەوە بوو. بەم شێوەیە تێپەڕی تا دەنگی قەرەباڵغی بەرز بوویەوە. تاقمێک بەدەم قسەکردنەوە بەرەو لای ماڵەکەی ئێمەداتن. هێشتا دەنگی قەرەباڵغی جوان نزیک نەبوویەوە کە بە مشت لە دەرگای ژوورەکەیاندا من و موناگ بەرز بووینەوە. بەڵام هیچ کام نەمان دەوێرا دەرگاکە بکەینەوە، تەنانەت هەنگاو هەڵگرین. ئێستا ئێوە کام دێڕانە دەخوێننەوە دان بەوە دادەنێم. لەو ساتەدا ئەوەندە ترسا بووم کە دڵ لە دەستمەوە دەیویست دەرچێت. لێدانی دڵم ئەوەندە توند بوو کە ئەگەر کەسێک بە جوانی گوێ دەگرت بێ زێدەڕۆیی لە دوو هەنگاویەوە دەنگی دڵی دەویستم. موناک بە هەمان شێوە بە حاڵی زار و پەرێشان و ڕەنگی پەڕاو کە ئەنجامی نەخۆشی بەهۆی گەستنی جاڵجاڵۆکەکان بوو بە شەلەشەل ڕۆشتە پێش و لە پێش دەرگاکەوە پرسی، کێیە؟ بۆ نیوە شەو ناهێڵە ناسوو دەبم. چی بووە؟ دەنگێک لەو دی و دەبیستراکەوتی، موناک دەرگاکە بکەرەوە، سەرۆک بە ئاگایە ئەمە دەنگی یوری بوو. بە بیستنی دەنگی یوری هەردووکمان دڵمان بەهێز بوو. بوونی یوری بۆ من بەهادار بوو. جیاواز لە هەموو یارمەتی و هاوکاریەکانی تاوڕۆژە بە منی کردبوو، وەک برای خۆم خۆشم دەویست، چونکە ئازایەتی و چاونەترسی ئەو کەم و کوڕی منی قەرەبوو دەکردەوە. ئەو باوەڕی من بەو هەم بوو، هێزی بە من و ئەو دەدا و ئەنجامەکەی دەبووە هۆی ئەوەی کاتێک لەگەڵ ئەودا بووم لە هیچ شتێک و هیچ کەسێک نەدەترسام. موناک لە پشت دەرگاکەوە هەنگاوێک لە دەرگاکە دوور بوو، بەڵام من ئەوەندە پەلەم کرد و بە شادمانی وەڕام کرد کە پێش ئەو کێلۆنی داری دەرگاکەم کێشاو کردمەوە. لە پێش دەرگا قیافەی میهرەبان و ئاشنای یوری دەرکەوت.
ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی هۆز ژن و پیا و گەنج و پیر و ڕەش و سپی لەگەڵیان بوون. هەمویان مەشخەڵ و هەندێکیان مۆمی گەورەیان لەدەستدا بوو کە لە ڕووناکی ئەو قەرەباڵغی دەبینرا. یوری بەوانەی بەدوایەوە بوون بەدەست ئیشارەیەکی کرد. بەم ئیشارە ئەوان ئارام بوون. یوری هاتە ژوور و پشتسەری خۆی دەرگاکەی داخست. ئەویش بریندار و هیلاک بوو. ڕۆژ لەگەڵ ئەو دێ و بێ شاخ و کلکەدا شەڕی کردبوو. لە چەند شوێنێکەوە بریندار بوو. هێشتا لاواز و ناتەوان بوو. بۆیە کاتێک هاتە ژوور لەسەر چوار پایەیەک دانیشت و ناڵەیەکی کورتی کردووتی: ئێوە خەوتون؟ ویستم بڵێم نا، بەڵام موناک پێش من وەڵامی دایەوەوتی: بەڵێ من خەوتە بووم و بەدەنگی قیژە لە خەو ڕاچەنیم. زۆر ترسام، گومانم دەکرد شتێکتان بەسەراتوە. هەڵبەتە ڕووداوی خراپ ڕوویداوە، نەبۆ من و سەرۆک، بەڵکو بۆ چەند کەسێکی ترا. ڕەنگە ڕۆحەپیسەکان لە من و سەرۆک دەترسن و بۆیە قەرەی ئێمە ناکەون. ئەو ئەم ڕستەی ئاخری بەگاڵتەوەوت، بەڵام ئەم ڕستە گەڵتە ئامێزە لە موناک کە جیاواز لە هەموو شتێک ئەمازۆنیەکی دەمارگیر و خورافە پەرست بوو کاریگەری سەیری بەجێهێشت. موناک ڕەنگ پەڕاوتر لە خولەکەکانی پێش و لای چوار پایەیەکی یوری کەوتە سەر چۆکوتی: چی دوت؟ ڕۆحەپیسەکان؟ تۆ هەندێک شت دەزانی کە من بێئاگام. چی بووە؟ یوری کەمێک قایشەکەی خۆی شیل کردەوە و دوایەوەی دەستێکی لە بری نیشانیدا و ناڵەیەکی کورتی کردوتی: ناڕەحەت بووم، تازە دەمویست بخەوم کە لە ناکاو دەنگی قیژە قیژ بەرز بوویەوە. وتم: منیش لەم دەنگە. قسەکەی بڕێوتی: بەڵێ، پاسەوانەکەی ئێوەشیان کوشتووە و درێژەی بە قسەکەی خۆیدا. دەنگە دەنگ بەرز بوویەوە. ناچار سیلاحم هەڵگرت و هاتمە دەر. هەندێک ڕەشا بوونە بەر دەرگاکەی من و دەیانویست پێکەوە بێنە ئێرە و موناک لە خەو هەستێنن. موناک پرسی: چی بووە؟ هۆکاری چییە؟ مردم زووکە بیڵێ. یوری بە خوێن ساردی وەک بڵێ بابەتەکە زۆر لای گرنگ نییەوتی: چوزانم چی بوو. ئەم خەڵکە ئەحمەقە دەڵێن ڕۆحەپیسەکانی جەنگەڵ هاتوونەتە ناو هۆزەکەی ئەوان. لەوانم پرسی چ بەڵگەیەکیان بۆ ئەم قسەیە هەیە. لە وەڵام داوتیان دوعای جادوگەرانان ئیتر کار ناکات و ڕۆحەپیسەکان لە هەمان کات کە هاوارەکان بیسرا چەند کەسێکی تریان بە شێوەیەکی دڵتەزێن کوشتووە. موناک لە ناو ناڕەحەتی دەستەکانی لە یەک دەسوو. دەدوێت بە چاوی خۆی هێرشی ڕۆحەپیسەکانی بۆ هۆزەکانی خۆی دەدی و دەنگی ناڵە و هاوارەکانی دەبیست و ترس زیاد لە ڕادە بە ڕوخساریەوە دیار بوو. لەرزینی جەستێشی ئاشکرا. لە ڕێگادا یوری باسی ڕووداوی ئەو شەوەی دەکرد و موناک دەیوت: هەرچی هەیە بە لە ئۆنا کە ژنێکی زۆر مەترسیدارە پەیوەندی هەیە. لەو کاتێک کە پاسەوانەکەی ئێوەشیان کۆشت لەم ماڵانش چەندین کەس کوژراون. دیار نییە بەچی و چۆن لەو کاتەدا چەندین کەس کوژراون و دواتر وتی: لە هەمووی گرنگتر لە هەموو شوێنەکان ئەم شوێن پێ دەبینرێت و بۆیە دەڵێن ڕۆحەسپیەکان هێرشیان هێناوە. هێشتا قسەکەی یوری تاو نەبوو کە گیاکانی بەردەممان تەکانی خوارد و دەنگی بەرکەوتنی دوودەست بەگوێگەیشت. موناک لە شوێنەکەی خۆی هەڵبەزیەوە و خۆی خستە پشتی من و وتی: ئەوانت بینی؟ بینیت چۆن لە ناو گیاکانەوە سەیرمان دەکەن؟ یوریش بە پێکەنینەوە سینەی نیشانداوتی: سیرکەن، چانەوە بە من بڕاوە. ئەگەر سیرمان کرد چانۆمان لەسەر دڵی بینی. کەنوکەکەی بە ئەندازەی 9 سانتیمەتر لە پێستی کەرکەدەنەکە چەقی بوو. ئەگەر زرەی پێستی کەرکەدەن لە ژێر کراسەکەی یوریدا نەبوو دڵی کۆن دەکرد و چانۆکەی لێوە تێپەڕ دەبوو. بەدەمانچەکەم چەند گولەیەکم بەرەو گیاکان تەقان. هاوسەکان بەدەنگی گولە هاتنە دەر و مەشخەڵیان هێنا و لە پشت کۆپەڵە گیاکان شوێنی چەند سمێک دەبینرا. هێشتا سەرقاڵی گەڕان بووین کە لە ناکاو دەنگی قاوەقیژ لە ماڵەکانی لای ڕاست بەرز بوویەوە. موناک مایەوە و من و یوری کە زرێ و سیلاحمان پێبوو بەڕاکردن ڕۆیشتین. چەند کەسێک لە بەرامبەر ماڵی یەکێک لە جادوگەرەکان کۆببوونەوە و دەگریان. لە وەڵامی ئێمە کە پرسیارمان کرد چی بووە، ئەوان بە پەنجە تەنیا ماڵەکەیان نیشانداین و هیچیان نەوت، چونکە لەبەر گریان و ترس توانای قسەکردنیان نەبوو. من و یوری ڕۆیشتینە ژوور. ئەوێ ماڵی یەکێک لە جادوگەرەکان بوو. مۆمێک لە سەر مێزەکە دەسووتا و لە ڕووناکی ئەو مۆمە دیمەنێکی سیر کەوتە بەرچاومان.
سەرێکی خوێن بڕاو خەڵتانی خوێن لە سەر مێزەکە لای مۆمەکە بوو. دیار بوو تازە سەریان بڕی بوو، چونکە هێشتا خوێنی گەرمی لێدەهاتە دەرو لە درزی تەختەکانەوە دەتکە. ئەم سرە بڕاوە یەکێک لە جادوگەرانانی ئەمازۆن بوو کە یەکێک لە شیاوترین و بەکەڵک هاتووترینیان بوو بۆ دانیشتوان. پزیشکی و جەراحی و ئێسقانی شکاویشی بۆ چاک دەکردنەوە. بینینی ئەم دیمەنە بێزارکەر و پەرێشانکەرە بەڕادەیەک من و یوری شڵەژان و پەرێشان کرد کە وەسف ناکرێ. خاڵێک کە پێش هەر شتێک ئێمەی بەخۆیەوە سەرقاڵ کرد ئەوە بوو بابەتەکە وردە وردە دەبوو بەڕاست و کاردەگەیشتە شوێنە باریک و مەترسیدارەکان و دوور نەبوو بۆ خێراییەی لە کوشتنی جادوگەر و پاسەوانان و ئەو چەند کەسەی تر دەبینرا بێنە سەر وەختی ئێمە و کاری ئێمەش تەواو بکەن. ڕەنگی ڕوخسارم بە جۆرێک پەڕا بوو کە بووە هۆی نیگەرانی یوری. بازووی منی گرت و لە ژوورەکە بردمیە دەر. دڵم تون لێی دەدا. هەسم دەکرد کۆڵماکانم سارد بوونەتەوە و هەناسە لە سینەمدا تەنگ دەبوو. بەم حاڵەوە گەڕاینەوە لای موناک. تاقمێک دەوریان گرت بوو و قسەیان لەگەڵ دەکرد. بەگەشتنی ئەمە قسەکانیان گۆڕی. موناک هەوڵی دەدا بە وتەکانی خۆی دڵگەرمیان بکات و بەداهات و هیواداریان بکە، بەڵام بکردەوە دەبینرا کەمتر لە قسەکانی خۆی ئەنجامی دەگرت. زۆربەی ئەو کەسانی دەوری موناک کۆ ببوونەوە گویان لە قسەکانی دەگرت. ژنان بوون، چونکە ژنان بەگشتی ترسنۆک بوون. کەمتر قسەکان کاریگەری دادەنا و ڕەنگی پەڕا و لەرزینی ئەژنۆکانیان نیشانی دەدا کە هێشتا لە حاڵی خۆیاندان. لەم کاتەدا سەرنجم بۆ لای ئەمانۆ ڕاکێشرا. دەبێت دان بەوەدا بنێم بەردەوام لە بیریدا بووم و نەم دەتوانی ئۆقرە بگرم. لەو کاتەوە کە ئەو بە قاپی پڕ لە سرکە و هەنگوین بۆ شۆردنی برینی وری دەهات بەتوندی پاڵی بە منەوەنا ئیتر نەمبینی. لەم بگرە و بێنە قڕەباڵغیە کە ژمارەیە کوژرا و تاقمێکیش بریندار بوون و من لە پشت پەردەی ئەم ڕووداوانە دەستی لە ئۆنام دەبینی. نەمتوانی ئەمانۆ ببینم و یان هەواڵێکی لێ بەدەست بێنم. دیار نەبوو چی بەسەر هاتووە. چی بووە؟ بۆ کوێ ڕۆیشتووە؟ ئایا لە ئۆنا بە هەمان شێوە کەوت بووی ئەوی کوشتووە؟ ئەگەر لەبەر موناک نەبوایە بەدوایدا دەگەڕام و هەموو شوێنێکی هۆزەکەم دەپشکنی و تا ئەمانۆی جوانم نەدۆزیایەتەوە ئاسوودە نەدەبووم و نەدەگەڕامەوە، بەڵام بەداخەوە کە موناک ڕێگر بوو. لەبەرەوەی نەکا دووبارە هەستی حەسوودی ئەو ببزوێنرێت و کێشەی تازە دروست ببێ، بەڕواڵەت خۆم ئارام نیشان دەدا. بە خێرایی بیرۆکەیەک وەک بروسکە لە تاریکایەکانی مێشکم تێپەڕی و بۆ ئەوەی لە ئەمانەوە هەوڵێکم بەدەست هێنابێت وتم باشترە لە یەکی دانیشتوانی هۆز لێکۆڵینەوە بکەین. ئەمە کارێکی دژوار نییە. ئەگەر لە هەر ماڵێک کەسێک کوژرا و یانون بوو بێت ئاگادارمان بکەنەوە. بە خێرایی دەردەکەوێت کە چەند کەس بوونەتە قوربانی ڕووداوەکانی ئەم شەو. مەبەستم ئەوە بوو ئەگەر ئەمانە کوژراوە زۆر گرنگ نییە، دەبێت چارەیەک بدۆزینەوە تا مەترسی نەمێنێ. بۆ پێشینەی هەمانە ڕۆحەکان تا چەند مانگی تر نایەڵن ئاسوودە بین. هێشتا قسەکەی تاو نەبوو کە یەکێک لە ژنە بە تەمەنەکان وتی جیاواز لە هەموو ئەم قسانە کاتی هێرشی ڕۆحەسپیەکان ئاژەڵە وەحشی و دڕندەکانی جەنگەڵیش دەبنە ئەرک بۆمان. جاری پێشوو من مناڵ بووم، بەڵام جوان بیرمە بەهۆی هێرشی ڕۆحەکان ئاژەڵەکان تا چەند مانگ لە دەوری هۆز کۆ ببوونەوە و کەسنەی دەیوێرا بڕواتە ڕاو. دانیشتوان ئاگادار بکەنەوە بۆ چەند ڕۆژێک ئازوخە ئامادە بکەن، چونکە لە بەیانیان ئەم شەو هۆز لەلایەن ئاژەڵەکانەوە گەمارۆ دەدرێت. موناک بەم پێشنیارە ڕازی بوو، بە خێرایی بەهۆی چەند کەس لە پاسەوانەکان کە بۆ چاودێریکرانی هۆز خۆیان ئامادە کردهبوو بە هەموو دانیشتوانی ڕاگەیان کە بۆ چەند ڕۆژ ئازوخە لە ماڵەکانیان ڕابگرن. من و یوری نەمان دەتوانی بەم بیرە پوچ و خرافیانە ڕازی بین. یەکەم ئەوەی بە ڕۆحەسپیەکان و هێرشیان بۆ سەر هۆز باوەڕمان نەبوو، بۆ ئەم ڕووداوە بە دوای و هۆکاری تردا دەگەڕین. دووەم ئەوەی چۆن ئەگەری بوو هەموو ئاژەڵەکانی جەنگەڵ لە ڕۆژ و ساتی دیاریکراودا شوێن و بنکەی ژیانی خۆیان بەجێ بێڵن و بەرەو هۆزی ئەمازۆن بەڕێ بکەون. من و یوری لەم بارەیەوە قسەمان دەکرد و بە مێشکی پوچ و گومانەکانی ئەوان پێدەکەنین. موناک چەند دەستورێکی تری دەرکرد و دواتر 3 کەسی بەرەو ماڵی یەکێکی تر لە جادوگەرە ناودارەکان بەڕێکەوتی.
هەر کات لەم جادوگەرانە لە کارێکی تایبەتدا کارامە بوون. بۆ نمونە یەک لەوان تایبەتمەندی ڕووەکەکانی باش دەزانی، یەکیتر مارە ژاراویەکانی دەگرت و لە ژاری ئەوان دەرمانی سەیری دروست دەکرد، سێمی بۆ چارەسەری نەخۆشیەکان و چوارەمی و پێنجەمی هەر کام لە کارێکی تردا کارامە بوون. جادوگەرێک کە کوژرا بوو جیاواز لەو کارە سەیرانەی دەیکرد، چاککردنەوەی ئێسقانەکانی شکا و جەڕاحی و پزیشکی دەزانی و نەخۆشەکانی چارەسەر دەکرد. لە بەشەکانی پێشوو کە من بریندار دەبووم و بەرەو مەرگ دەڕۆیشتم، ئەگەر داروی ئەم جادوگەرانە نەبوایە بە دڵنیاییەوە چاک نەدەبوومەوە. برینێکی قوڵ کە لە ڕمی ژاراوی لە پشتی من دروست بوو بەهۆی یەکێک لەم جادوگەرانە بە شێوەیەکی موعجیزە ئاسا باش بوویەوە. کاتێک من و موناک و یوری ڕۆشتینە ماڵی جادوگەر، ئەو سەرقاڵی داتاشینی کاسەی سەری مردوویەک بوو. وێردی دەخوێند و دواتر کاسە سەرەکەی لەسەر ئاگردانا و ئەو کات بە پارچەیەک کان زادای دەتاشی، وردە ئێسقانەکانی دەکردە ناو ئاگر. ناو ژوورەکە بۆگەن بوو، بە شێوەیەک کەلوتی ئازار دەدا و هەناسەی لە سینەدا تون دەکرد. جادوگەر بە چوونی ئێمە دەستی لە کار نەکێشایەوە، وەک بڵێ کەس نەچۆتە ژوور. سەرقاڵی کاری خۆی بوو، لەژێر لێەوە شتی دەوت. موناکیش کاری خۆی دەزانی، لە ناو دەرگای ژوورەکەدا وەستا و بەدەنگی بەرزوتی: چاوەڕێی چی؟ سەمای تایبەت دەست پێ بکەن. لەم شەوە بێەوەی چاوەڕێی وەڵام بێت، ئاوڕیدایەوە و ئیشارەی لە ئێمە کرد بە دوایدا بڕین. دانیشتوانی هۆز هێشتا خەبەر نەبوون و بەم لاولادا ڕایان دەکرد و هەواڵیان دەدا. لە ڕێگای یوری وتی: ئەم قسانە هەمووی پوچ و بێمانایە. من و تۆ نابێ بەکارەکانی ئەوان دڵگەرم و هیوادار بین. لە بەیانیەوە دەبێت بگەڕین و هۆکارەکانی ئەساسی بدۆزینەوە. پرسییم: بۆچوونی تۆ لەم بارەیەوە چییە؟ یوری وەک بڵێ هەستی بە مەبەستەکەم کردبوو یان پێشتر دەیزانی وتی: دەتەوێت بۆچوونم لەبارەی لە ئۆنا بزانیت، وانییە؟ وتم: وایە. هەرچی هەیە ئەم ژنە لەم ڕووداوەدا بەشدارە و ڕەنگە خۆیەتی دەوری ڕۆحەکان دەگەڕێت. یوری شانەکانی بەرز کردەوە وتی: هەڵبەت ئەو لەم ڕووداوانە بێتاوان نییە، بەڵام ڕاستی شتێکی ترە و بەم سادەیانە نییە. کەسێک ژن ئەویش لە ئۆنا کە خۆشی لە دانیشتوانی ئەم هۆزەیە بتوانێت تاقمێک و لە ناویشیاندا جادوگەرەکان بەو هەموو گەورەی و دەسەڵاتەوە بکوشێت. بارحاڵ بەیانی کە هەوا ڕووناک بوویەوە تا ڕادەیەکی زۆر ڕاستیەکان دەدۆزینەوە. گەیشتینە چەند هەنگاوی ماڵەکەمان کە لە ناکاو دەنگەدەنگی سەیر و سەمەرە بیسترا. دەدوت تاقمێک تەپڵ لێ دەدەن و ئاواز دەخوێنن. موناک کە ئێمەی بەسەر سوورما و بینی وتی: هیچ نییە، سەمای جادوگەرانە دەستی پێکردووە. یوری پرسی: ئەم سەمایە بۆ چییە؟ موناک گوتی: ئەوان ڕۆحەگڵاوەکان لە هۆز دوور دەخەنەوە و ئەوەندە تەپڵ لێ دەدەن تا مەترسی نەمێنێ. تاقمێک لە دانیشتوانی یارمەتیان دەدەن. ئێمە کە بە سەما و کاریگەریەکانی باوەڕمان نەبوو، ڕۆیشتینە ژوور و بە شێوەیەکی کاتی لە ژوورێک خزاین و خەوتین. یوریش لای ئێمە مایەوە، بەڵام لە ترسی هێرشی کتۆپەر درێژترین ماوەی خەوی ئێمە چەند خولەک بوو. لەگەڵەوەی چاوم گەرم بوو، ڕادەچڵەکیم و بەرز دەبوومەوە و میلم دەهێنایەوە. یوریش بێزێ دەڕۆیی بە چاوی کراوە وەک کەروێشک خەوتە بوو. ئەو شەوە بە هەموو ناڕەحەتی و دژواریەکانی تێپەڕی. کاتێک لە دەلاقەی دیواری ماڵەکە ڕووناکی زی و ڕەنگی ئاسۆم بینی، تا ڕادەیە گورم گرت و دەست و پێی خۆم کە تا ئەو سات کۆم کردبووەوە درێژ کرد تا کاتژمێرێک بەڕەحەتی بخەوم. نەمزانی چەند خولەک تێپەڕی. ئەوەندە هیلاک و کوتراو بووم، حسێبی تێپەڕینی کاتیشم لەدەستدا بوو. لە ناکاو بەدەنگی پێ لە خەو هەستام و پەرێشان تفەنگەکەم خستە سەردەست. بەڵام بۆ پێڵوانەی بە دژواری دەکرایەوە موناکەم ناسیەوە و دەنگیشم بیست کە دەیوت: خەوتون؟ هەستن، ئاژەڵە وەحشیەکان هێرشیان هێناوە. پێشتر وتم یوری وەک کەروێشک خەوتە بوو. من زووتر لە خەو هەستام و دەنگی موناکەم بیست، بەڵام یوری پێش من خۆی ئامادە کرد. ئەو وەک بروسکە لە شوێنەکەی هەستا و بە خێرایی بەرەو شوێنێک کە سیلاحەکانمان لێدانا بۆ ڕۆیشت. ڕەشاشێک بڕێک فیشەکی هەڵگرت. منیش دەمانچەکەم و بڕێکی تر فیشەکەم بۆ تفەنگەکەم هەڵگرت و بە دوای یوری و موناک ڕۆیشتمە دەر. ئەوانەوەندە بە خێرایی ڕایان دەکرد. کاتێک لە ژوورەکە هاتمە دەر، بینیم نزیکەی 500 مەتر لە من دوور کەوتونەتەوە. خێرایی هەنگاوەکانی خۆم زیاد کرد و
سەرنجام پێیان گەیشتمەوە. موناگ ڕێگەی نیشاندا. بارودۆخی هۆز شێوا و شڵەژاو بوو. دەنگەدەنگێکی کەمی وێنە دەبیسرا. دەنگی نەڕەی پڵنگ و شێر لە دوورەوە بەگوێ دەگەیشت. مەیمونە بچووکەکان لەسەر لقی دارەکان دەیان قیژاند و هەڵبەز و دابەزیان دەکرد. بە ئەزمون بۆم دەرکەوت بوو هەر کاتێک مەیمونەکان دەیان قیژان ئاژەڵە گەورەکانیان بینیوە. بۆیە لە کاتی ڕۆشتن ئاگام لە پێش و پاشی خۆم بوو نەکا لە ناکاو پڵنگێک پەلامارم بدات. لە ناو دارەکانەوە تێدەپەڕین. هەرچی زیاتر دەڕۆیشتینە پێش لەگەڵ دانیشتوانی هۆز ڕوبەڕوو دەبووینەوە. دەدوت هەمویان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئاژەڵەکان هاتوونەتە ئەوێ. لەوێ دەنگەدەنگ بەرز بوویەوە و ژمارەیەک لە دانیشتوان کۆ ببوونەوە. موناگ بەدەست ئەوانی پەس و پێش کرد و ڕۆشتە پێش و کاتێک گەشتە ڕیزی یەکەم ئاوریدایەوە و بە من و یوری وت سیرکەن. ئێوە باوەڕتان نەدەکرد ئاژەڵەکان هێرشمان دەکەنە سەر و هەڕەشە لە ماڵەکانمان دەکەن. چەند تیر و ڕمێک لە بەردەم قاچی ئاژەڵەکان لەسەر گیاکان دەبینرا و دیار بوو هیچ کام مەبەستیان نەپێکاوە. تفەنگم خستە سەردەست تا گوریل بکوژم، بەڵام موناگ دەستی گرتمەوەتی ئەمە تەنیا نییە. سیرکە ئەگەر تۆ بیکوژی ئەوانی تر تووڕە دەبن و پەلامارمان دەدەن. دەنگەدەنگ بەرز بوویەوە و وەحشیانی ئەمازۆن کە لەوێدا بوون ڕژانە ملیەک و ڕایان دەکرد. ژنەکان دەیان قیژاند و لەم ناوەدا دەنگی گوریلەکانیش دەبیسرا. ڕاکردنی ئەوان پاڵی بە ئێمەی شەوە ناو من لە پشتەوە درام بە زەویدا کە بڕبڕەی پشتم ئازاری گەیشت. بە خێرایی هەستام و ڕام کردە پێش. وا دیار بوو یەکێک لە گوریلەکان هێرشی کردووە و لە هەمان ساتی یەکەم یەکێک لە ڕەشپێستەکانی گرتووە. ڕەشپێستی داما و کەوتو بۆ ژێردەست و قاچی گوریل و زیاتر لە ترسا نزیک بوو گیانی دەرچێت. یوری پێش من خۆی گەیاندا چەند هەنگاویەوە تەقەی کرد. گولەیەک بەرشانی کەوت و خوێنێکی ڕەشڕەنگ لە شوێنی گولەکە هاتە دەر. بەڵام گوریلی دڕندە نەکەوت و بە پێچەوانەوە تووڕەتر بوو. ڕەشپێستە داماوەکەی لەسەر دەست بەرز کردەوە و کێشای بە زەویدا. لەو کاتێ ڕەشپێست لەسەر دەستی گوریل پەلە قاژی دەکرد، من و یوری تەقەمان دەکرد و سکی گوریلمان کردە بێژە. مەرگی گوریل بووە هۆی دوورکەوتنەوەی ئەوان و بە شێوەیەکی کاتی دەستەی دەدانەیی گوریلەکان لە پشت دارەکان ون بوون. بەڵام ئاشکرا بوو بە زووی دەگەڕێنەوە و پەلامارمان دەدەن. دانیشتوان لە بەرامبەر ماڵەکانی خۆیان سەنگەریان گرت و چەکی بەرگریان ئامادە کرد. هێشتا لە بەرامبەر گوریلەکاندا بوون کە هەواڵی هێرشی مارە گەورەکانیاندا. یەک لە ژنان وتی ئەژدیها ئەژدیها، هەزاران ماری گەورە هێرشیان کردوتە سەر باکووری هۆس. موناگ وتی ئاگر ئاگر داگیرسێنن، مارەکان تەنیا بە ئاگر دەڕۆنە دواوە. موناگ ئەزموونی بوو. دانیشتوانیش بە جوانی کاری خۆیان دەزانی و لەگەڵەوەی فەرمانی ئاگر دەرکرا بۆ ئامادەکردنی ڕایان کرد. لەسەر یەک قەرەباڵغیەکی سیر دروست بوو کە تا ئەو ڕۆژە وێنەی نەبوو. تەنانەت کاتێک ئەو کشتارە خوێناویە ڕوویدا، هۆزە خوێنخۆرەکانی دەوروبەر ژمارەیەکی زۆر لە ژنان و پیاوانیان کوشت. بەم شێوەیە ترس ڕەخنەی نەکردەبوویە ناودڵی دانیشتوان. لەم ناوەدا شتێک کە سەرنجی من و یوری زیاتر لە هەر بابەتێکی تر ڕادەکێشا ئەوە بوو کە هێرشی ڕۆح و شەیتانەکان چ پەیوەندیەکی بە هێرشی ئاژەڵەکانەوە هەیە. یعنی چی؟ ئایا بەڕاستی ڕۆحە ڕاکردووەکان ئاژەڵەکانیان بۆ دەوروبەری هۆز کۆچ پێداوە؟ ڕاستی لەکوێدا شاراوەتەوە؟ بەرحاڵ چارەیەک نەبوو جگەلەوەی بۆ نەهێشتنی مەترسی بەردەوام هەوڵ بدەین. من لەلایەک و یوری لەلایەک بە سیلاحەکانی خۆمان ببووینە هۆی دڵگەرمی و هیواداری دانیشتوان و ئەوان لەوەی دەیان بینی ئەو ئاسنانەی لە دەستماندایە لە دوورەوە ئاژەڵەکان لە پێدەخات شادمان بوون. هەر کاتژمێر هەواڵێکی مەترسیدار و ناڕەحەت گێردەگەیشت. کاتێک سەرقاڵی بەرپەرچدانەوەی هێرشی مارەکانی بۆ ئەو ئاناکندا بووین، شێرە برسی و وەحشیەکان هێرشیان کردە سەر ژمارەیەک و مناڵێک و دوو پیاویان هەڵدەڕی و خواردیان. لە هەمویان گرنگتر هێرش و پەلاماری مێرولە سوورەکان بوو. کاتێک هەواڵیان هێنا چەندین ملیۆن مێرولەی سوور لە هۆز نزیک دەبنەوە و لەسەر ڕێگای خۆیان هەموو شتێک لەناو دەبن، موناگ دەستی لە یەکدا و ئەژنۆکانی سست بوو لەسەر زەوی دانیشت. جارێکی تر لە سەرەتایم کتێبەدا لەبارەی مێرولە سوورەکان قسەم کردووە. مێرولەکانی جەنگەڵی ئامازۆن لە قیافەدا بیست بەرامبەری مێرولە ئاساییەکانن. باڵای ئەم دەعبا مەترسیدار و خوێنخۆرە دەگاتە ئینجێک.
واتە 2 سانتیمەتر و بە شەویلاکی بەهێزی خۆی هەر شتێک وردەکات و دەیخوات. بەتامترین شت بۆ مێرولەی سوور گۆشتی مرۆڤە و لە هەر شوێنێک مرۆڤێک گیرۆدەی ئەم مێرولانە ببێت لە 30 چرکەدا لەناو دەچێت و تەنیا شتێک لێی دەمێنێتەوە قژە سەرەتی، چونکە مێرولە تەنیا حەزی لە قژ نییە و نایخوات. موناک دەیزانی نەهێشتنی مەترسی مێرولە سوورەکان زیاد لە ڕادە دژوارە و ئەگەر بگەنە هۆز کاری هەمویان چەواوە. بۆیە پشتی بە من بەست و لە کاتێکدا دەلەرزی وتی کارێک بکە، مێرولە سوورەکان لە ناومان دەبن، تەنانەت ماڵەکانیش دەخۆن. تا ئێرە باسی مەترسی مێرولەکان کرا، بەڵام لە باشی ئەم دەعبایە ئاماژە نەدرا. باشە بزانن کە هەموو ئاژەڵە زیندوەکانی جەنگەڵ لە مێرولە دەترسن، تەنیا ئاژەڵێک لێی ناترسێت، بانگۆلنا. بانگۆلن یان مێرولە خۆر ئاژەڵێکە وەک بزن مژە، زمانی درێژی هەیە. زمانی ئەم ئاژەڵە درێژیەکەی 50 سانتیمەتر و 2 سانتیمەتر پانیەتی. کاتێک دەچێتە بەردەم هێلانەی مێرولەی سوور، زمانی خۆی دەکاتە ناو هێلانە و لە ماوەی چەند چرکەدا لە کاتێکدا هەزاران مێرولەی پێوەلکاوە دەکێشێتە دەر و دەیباتە ناو قورگی خۆی، بەتامێکی سەیرەوە دەیخوات و ئەم کارە بەڕادەیەک دووبارە دەکاتەوە تا تێر دەخوات. هێرشی مێرولە سوورەکان بە هەمان ئەندازە کە بووە هۆی ترس، دواتر بووە هۆی شادمانی، چونکە لەگەڵ ئەوی مێرولەکان لە هۆز نزیک بوونەوە ئاژەڵەکانی تر لە کاتێکدا دەیان نەڕان ڕایان کرد و ڕۆیشتن. لاشەی گوریل و چەند مارێکی نیوە سوتا و لە خێرایی مێرولەکانی کەم کردەوە و دەرفەتی بە پیاوانی هۆزدا تا گژوگیا کۆ بکەنەوە و ئاگر بکەنەوە. مێرولە تەنیا لە 2 لەمپەڕ ناتوانێت تێپەڕێت. ئەو ئاگر بۆ ڕێگرتن لەم ئاژەڵە خوێنخۆرە دانیشتوان جۆگەکانیان پڕ کرد لە ئاو و لەگەڵ ئەوەشدا ئاگریان داگیرسان. پێش ئەوەی دەوران دەوری هۆز ئاگر داگیرسێ، چەند سەد هەزار مێرولە کە هەڵبەتە بەشێکی بچووک دەژمێردران هێرشیان کردە سەر ڕیزێکی ماڵەکان و دەستیان بە خواردنی کرد. بۆ لە ناوبردنی ئەوان چەند ماڵێکیان کردە پاروی ئاگر. گەرمای ئاگر ئەوەندە زۆر بوو کە لە دوورەوە شۆرتەکەی منی دەسووتان. لە تاو گەرما ڕوود بوومەوە تا لە ناوەڕاست جۆگەیەک کە ئێستا لە ناو هۆزەوە تێدەپەڕی وەستام، ئاگام لە یوری و مناگ نەبوو، نەمدەزانی لە کوێن و چی دەکەن. لەم کاتەدا لە ناکاو دەنگێکم لە پشسەری خۆم بیست کە ئاوڕمدایەوە یەکێک لە ژنانی گەنج و جوانی ئامازۆنم بینی. بە بزەوە لا مۆستا بوو سەیری دەکردم. لێم پرسی کارت چییە؟ بە نیگەرانی و ترس وەک بڵێ لە کەسێک یان شتێک دەترسێ سەیری دەوروبەری کرد و ئەو سات هەنگاوێکی تر نزیک بوویەوە وتی بەڵێ کارم پێتانە، ڕاستیتان بوویێت پەیامێکم بۆ هێناون. بەسەر سوڕمانەوە پرسییم پەیام؟ بۆ من؟ لەکوێ؟ ئەو بە نەرمی و چاوی ترسا و وەڵامی دایەوە لە ئەمانۆ. دەست بەجێ دەنگی خۆی گۆڕی وتی ئاگادار بن، ناکرێت باوەڕ بە کەس بکەین. بە بیستنی ناوی ئەمانۆ شۆڕش و پەرێشانیەکی سووتێنەر لە ناخمدا دروست بوو. چەند کاتژمێرێک لە بیرم کردبوو. لەم ساتەدا کتوپەڕ کەوتە بیرم و ڕوخساری دڵڕفێنیم کەوتە بەرچاو. دڵم گوشرا و ئارەقێکی سارد لە سەر ناو چاوم دانیشت و بە ناڕەحەتی لێم پرسی لەکوێیە؟ هۆش و هەستی مرۆڤ هەندێک کات بە تەواوەتی لە کار دەکەوێت و لە ناو دەچێت. ئەو ڕۆژە منیش لە بەرامبەرە و ژنە کە دەوری خۆی لێ هاتوانە دەگێڕا وەک مناڵێکی نەزان و گێژ بووم کە هەرچی وت بێ چەند و چۆن پێی رازی بووم. هیچ لە بیری ئەوەدا نەبووم ڕەنگە ئەو درۆ بکات. ئەم بیرە بەمێشکمدا نەهات، لەوانەیە لە ئۆنا بۆ سەیەکی نابێتەوە و ئەو ژنەی بەو ڕوخسارە هەڵخەڵەتێنا بۆ خەڵەتاندنی من ناردبێت. سەرنجم بەم بابەتە نەدا و تەنیا شتێک کە منی بەخۆیەوە سەرقاڵ دەکرد ئەوە بوو کە ئەمانۆ لە بارودۆخێکی خراپدا گیری کردووە و پێویستی بە یارمەتی من هەیە. چەند حاڵەتێکی دژم بوو شادمان بووم. لەوە بیرم دەکردەوە ئەمانۆ منی خۆش دەوێت و بۆیە داوای یارمەتی لێ کردوم. خەمبار بووم نەکا پێش گەشتنی من لە ئۆنا بگات و ئەو کچە جوان و بێگوناحە بکوژێت. دەدوت پیاوێکی بەهێز پەنجەی ناوەتە بینە قاقام و بەو پەڕی هێز فشاری دەدات. ژنی جوانی ئەمازۆنی کە دیار بوو لە ڕێگایەکی دوورەوە هاتووە و خۆڵاوی و هیلاک دەهاتە بەرچاوتی زۆر نیگەران مەبن، ئەگەر زووتر کارێک بکەن دەتوانن ڕزگاری بکەن، واگەرنا دەبێت چاوی لێ بپۆشن و لەبیری بکەن.
چونکە ئەو لەم نزیکانەیە و بە چارەکە کاتژمێرێک بەڕێ پێوان دەگەنە ئەو شوێنەی ئەویان تیا شاردۆتەوە. بە خێرایی بەرەو جلەکانم ڕام کرد و دەستم بە پۆشینیان کرد. دانیشتوانی هۆس لە نەهێشتنی هێرشی مێرو لە سوورەکان سەرکەوتوو بوون بۆ کوژانەوەی ئاگرەکە هەڵە سوڕان. هێشتا دەنگەدەنگ و قەرەباڵغی بەرپا بوو، هەرکەس سەرقاڵی کارێک بوو. لەبەرەمە من و ئەو ژنەیان لە کاتی وتوێژدا نەبینی. ڕەنگە بینیانین و گرنگیان پێنەدا. کاتێک جلەکانم لەبەر کرد سیلاحم هەڵگرت. ژنی جوانی ئەمازۆنی بەدەنگێکی تایبەت وتی ئێستا دەتانەوێت چی بکەن؟ لە وەڵامدا وتم شوێنەکەیم پێ بڵێ، ئێستا بۆ ڕزگارکردنی دەڕۆین. وتی نانا، ئەم کارە قڵانە نییە. بۆ ڕزگارکردنی ئەمانۆ دەبێت بەتەنیا بڕۆن، چونکە لەو کوێستانەدا ئەسیرە و ئەگەر کەسێک هاوڕێتان بێت پاسەوانەکانی ئەو کەلەکەلێنی تا شەبەردەکان پاسەوانی دەدەن، دەتان بینن و ڕادەکەن. بەڵام گەر بەتەنیا بن بە ئاسانی دەتوانن خۆتاندا شارن و خۆتان بگەێنە ئەوێ. هەر کەسێکی تر لە جیاتی من بوو بە بیستنی ئەم قسانە وشیاری لە دەستچووی بۆ دەگەڕایەوە و گومانی دەکرد کە بەدڵنیاییەوە دا و تەڵەیەک نراوەتەوە. بەڵام من لەوێوە کە هەمیشە و هەموو کات لە بەرامبەر ژناندا سست بووم و هەم ئەوەندە بۆ گەشتن بە ئەمانۆ پەلەم بوو، ئەم پێشنیارەشم لە بەرژەوەندیدا بینی. پێرازی بووم. بەسەر وتەکانی ئەوم پشڕاست کردەوە وتم ئەو لەکوێ و چەند کەسی لە دەوروبەرە. ئەم جارەش سەیری دەوروبەری خۆی کرد و کاتێک دڵنیا بوو کەس ئاگەی لە وتوێژی ئێمە نییە و دەنگی نابیستن، وتی ئەمانۆیان بەدەست و پێی بەسراو لە شوێنێکی بەرز لە کوێستان داناوە کە دواتر لە تاڤگەکانەوە هەڵی دەنە خوار و بیکەنە قوربانی ئاوی ئەمازۆن. دواتر بە 50 ڕۆژهەڵاتی نیشاندا وتی لەم ڕێگاوە بڕۆن و لە کوێستان بەرەو دەنگی ڕژانی ئاوی تاڤگەکان کە بەگوێ دەگات بڕۆن. ئەو شوێنە جگە لە یەک ڕێگەی باریک ڕێگەی تری نییە، بۆیە بێ دژواری ئەمانۆ دەدۆزنەوە. ئەو ساکەمێک وەستاوتی گوێ بگرە سەرۆک، ئەگەر کەسێکی تر لەگەڵ خۆتان ببەن و یان ئەم بابەتە لەگەڵ کەسێکی تردا باس بکەن، نەتەنیا ناتوانن ئەمانۆ ڕزگار بکەن، بەڵکو گیانی خۆتان لەدەست دەدەن. بەسەر سوورمانەوە لە شوێنەکەم هەستام و پرسییم لەگەڵ کەسدا قسە نەکەم؟ بۆ؟ ئەو لە کاتێکدا برۆکانی کۆکردەوە و پەنجەی خستە سەرلۆتی خۆی وتی بێدەنگ، ئارام زۆر و شیارانام کار ئەنجام بدەن، چونکە لە دانیشتواندا تاقمێکی زۆر هەنسی خوڕی بۆ لە ئۆنا دەکەن و هەر ڕووداوێک بە خێرایی بۆ ئەو دەگوازنەوە. جۆرێک قسەی دەکرد کەس نەیدەتوانی گومان بکە. دەنگیشی بەگەرمی و دڵگیریەکی تایبەت لە دڵی بیسەر کە تەنیا من بووم دادەنێت و نازانم چی بوو چۆن بوو کە بێت چەند و چوون بە قسەکانی رازی بووم و کاتێک بە خێرایی لە جۆگەی ئاوەکە هاتمە دەر و بەڕاکردن لەوێ دوور کەوتمەوە و بڕیارمدا ئەم بابەتە بە کەس و تەنانەت بە یوریش نەڵێم. لە ماوەی ئەم گەشتەدا کە بە خۆشحاڵیەوە لە کۆتایەکانی نزیک دەبووینەوە چەندین جار تووشی هەڵەی مەترسیدار بووم و چەندین جار بەهۆی ئەم هەڵانەوە گیانی یوریشم خستە مەترسیەوە. بەڵام ئەمە ئەحمەقانەترین کاری من بوو کە بێ بیرکردنەوە و بێەوە یوری ئاگادار بکەمەوە ملی ڕێگام گرت و ڕۆیشتم. هەموو شتێک دواتر ڕوون و ئاشکرا بوو. بۆ ئەوەی گرنگی بابەت و وردی پلانەکە دەرکەوێ خراپ نییە بە شێوەیەکی کورت لە فێڵی لە ئۆنا ئاگادار ببنەوە. لە ئۆنا کاتێک هەمووان سەرقاڵ بوون بە یارمەتی لایەنگرانی خۆی ڕای کرد. هەمان ڕۆژ خۆیان گەیاندە کوێستان و بە سیلاحێکی مەترسیدار کە پێشتر ئامادەیان کردهبوو چانۆ ناو دەبرا گەڕانەوە جەنگەڵ. دەتوانن گومانی ئەوە بکەن کە ڕۆحەسپیەکان جگە لەلایەنگرانی لە ئۆنا کە بە دەمامێکی تایبەت ڕۆخساریاندا دەپۆشی کەسی تر نەبوون. لە ئۆنا کە لەم کارانەی ئەنجامێکی ئەوتۆی بەدەست نەهێنا بۆ گرتنی تۆڵە ئەمانۆی دزی و بردیە کوێستان و دواتر بۆ گیرۆدەکردنی من پلانێکی داڕشت و ئەو ژنەی نارد. منیش بێ بیرکردنەوە لێکۆڵینەوە ملی ڕێگام گرتە بەرەو ڕۆیشتم. دووری نێوان هۆزی ئەمازۆن تا کوێستانی ناودار کە لە کۆتایەکانی ڕووباردا بوو زۆر نەبوو. من دوای نیو کاتژمێر ڕێپێوان کەوتمە سەر و لێژیەک بە هەنسکە بڕکێ سەرکەوتم. نیو کاتژمێر دواتر جەنگەڵ کە لە ناو پەردەیەکی ڕەشدا نەقۆم بوو لەژێر قاچی من دەبینرا و بێجگە لەم تاریکیە چڕا هیچی تر لە دەوروبەری من نەبوو. دەنگی تاڤگە لە دووریەکی زۆرەوە بەگوێ دەگەیشت و گومان دەکەم بۆ گەشتن بەو ناوچە لە کوێستان کاتی زۆری پێویستە و
شەوانە تێپەڕین لە گورزەگا مەترسیدارە، کورتەکان دوور لە عەقڵ بێت. بۆ گەشتن بە تاڤگەکان دەبووە لەو دۆڵە پڕدارە تێپەڕم و چونکە پێشتر جارێک لەی تێپەڕ ببووم لەگەڵ موناک بۆ ڕاو هاتبووم تا ڕادەیەک شارەزا بووم. بەدەستی چەپ گەڵا و لە قودارەکانم لەسەر ڕێگای خۆم دوور دەکردەوە و دەڕۆشتمە پێش کە لە ناکاو دەنگێک بەرز بوویەوە و شتێک وەک ئاڵقا لە قولاپەی قاچی ڕاستم ئاڵا و هەیکەلی قورسی منی سەر و خوار لەسەر زەوی بەرز کردەوە. کار لە کار ترازا بوو. من کاتێک هەستم بە هەموو شتێک کرد کە کەوتبوومە ناو تەڵەوە و سەر و خوار لە لەقیدارێک کە نزیک 7 مەتر لە زەویەوە دوور بوو هەڵواسرا بووم. لە ئامازۆنم جۆرە تەڵانە بۆ ڕاوی پڵنگ بەکاردەبەن، بەڵام من لە ڕووی بەرزاییەک کە تەنافی تەڵەکەیان بەستە بوو زانیم کە بۆ گرتنی مندایان ناوە. هەرچەندە پەلە قاژەم دەکرد تەنافەکە بەهێزتر و من بە بارودۆخێکی خراپتر ڕادەکێشرامە سەر. خوێن هاتە بۆ ناو چاوم، نزیک بوو بخنکێم. خولەکەکان بە هێواشی تێپەڕین و هەناسە لە سینەمدا بەند ببوو. دەدوت فشار لە قورگم دەکەن و بەهۆی ئەم فشارەوە چاوەکانم لە کاسە دێننە دەر. ڕاستیەکەی ئەوە بوو چونکە سەر و خوار بووم. خوێن بە ڕوخسار و بەشەکانی سەرەوەی جەستەم کە ئێستا لە خوارەوە بوو دەڕژا و ئەمەش ببووە هۆی فشارێکی مەترسیدار. بەهۆی تاریکی شەو چاوەکانم بە جوانی هیچ شوێنێکی نەدەدی. تەنیا شتێک کە دەمتوانی گومانی بۆ ببەم کە تەڵەی پەڵەنگ تەنیا بۆ گیرکردن و دیلکردنی من لەو شوێنەدا دانراوە و ئێستا یان نیو کاتژمێریان کاتژمێرێکی تر هاوڕێکانی لە ئۆنادێن و لە ناوم دەبن. لەم کاتەدا بوو کە دەنگی بەرکەوتنی لە قیدارەکان بەگوێگەیشت. دەدوت ئاژەڵێک ئارام ئارام نزیک دەبێتەوە. لەوەی کە ئاژەڵێک لەوێ نزیک دەبێتەوە گومانم نەبوو، چونکە دەنگی خشەخشی گەڵاوگیا لەسەر ئەزمونێک لەم چەند ساڵی دواییدا کۆم کردبوویەوە ئەمەی دەسەلمان. بەڵام نەم دەزانی چ جۆرە ئاژەڵێک نزیک دەبێتەوە. لە کاتێکدا دەستەکانم هەڵواسرا بوو قایشی تفەنگەکەم لە مەچەکی خۆم بەستە بوو. ئەو ئاژەڵە نزیک و نزیکتر دەبوویەوە تا ئەوەی گەشتە ژێر جەستەی من. خاڵێکی تر کە بۆم نادیار بوو ڕوون بوویەوە، یانی بەڕادەیەک زانیم ئاژەڵی ناوبرا و پڵنگێکی مێچکەی خوێنخۆرە کە بۆ ڕاو لە حەشارگەکەی هاتۆتە دەرو بەدبەختانە یان خۆشبەختانە نێچیرێکی دەست و پێبەسراوی لەسەر ڕێگای خۆی دابینیوە. بۆنی مرۆڤ سەرنجی ڕاکێشا و دەنگی نەڕەی پڵنگ بەرز بوویەوە و ئەوانەی پڵنگیان بینیوە دەزانن نەڕەی هیچ ئاژەڵێک بە ئەندازەی نەڕەی پڵنگ ترس ئەنگێز نییە و لەبەرەم مەترسی پڵنگ تەنانەت لە شێر کە پێی دەڵێن سوڵتانی جەنگەڵ زیاترە. چارەیەک جگە لە ڕازیبوون بە چارەنووسێکی شوم و دڵتەزێن کە چاوەڕوانی دەکردم نەبووە. من دەبووە بکوژرێم. ئێستا جیاوازی چییە؟ پڵنگ منی بخواردایە یان دەعباکان ناوسکمیان بێنایەتە دەر یان وەحشیەکان بە دەستوری لە ئۆنا تیکە تیکەیان بکردمایە. بەهەرحاڵ کۆتایی کار یەکە و ئەویش مەرگ بوو. بۆنی مرۆڤ ینی بۆنی من سەرنجی پڵنگی ڕاکێشا و ئارام ئارام خۆی گەیاندە شوێنێک کە من بە تەنافەوە هەڵواسرا بووم و بە چێژ و شادمانەیەکی زیاد لە ڕادا سەیرێکی قیافەی ئاوەژووی منی کرد و چەند جارێک لەسەر خۆنەڕاندی. لە ترسا هەموو گیانم ببووە عارەق. دڵۆپەی عارەق لەسەر ڕوخسارم دەباری و نەمدەزانی دەبێت چی بکەم. پڵنگ بە لە خۆڕازی بوون و غرور لە کاتێکدا دەستی دەکێشا و فەخری بە زەوی جەنگەڵ دەفرۆشت چەند جار بە دەورمدا سوڕا و دواتر چەند هەنگاو دوورتر وەستا. مەترسی زیاتر بوو چونکە دەمزانی پڵنگ لە مەودای نزیکەوە ناپەڕێتە سەر نێچیرەکەی و کاتی پەلامەردان چەند هەنگاوێک دوور دەکەوێتەوە. بۆیە کاتێک دوور کەوتەوە و دەستەکانی چەسپاند و جەستەی خۆی کێشا زانیم ئێستایان چەند چرکەیەکی تر دەپەڕێت. دووری سرم لە زەوی تەنیا 2 مەتر بوو، 2 یان 3 مەتر زیاتر یان کەمترە. بەرحاڵ ئەم مەودایە بۆ پڵنگ کە هەندێک کات و لە کاتی تووڕەییدا نزیکەی 20 مەتر دەپەڕێ شتێکی گرنگ نەبوو. منی دڵنیا نەکردەوە. لەم کاتەدا کە چاوەڕێی بەرگەگرتنی جەستەی قورسی و فشاری چنگ و نینۆکی پڵنگی کەم بوو لە ناکاو چاوم بە تفەنگەکەم کەوت و بیرم کەوتەوە کە دەتوانم کەڵکی لێوەربگرم. ئەوەندە ترسا بووم کە تەنانەت بوونی تفەنگ و دەمانچەشم بیر نەدەکەوتەوە. دەستەکانم ئازاد بوون و هەردوو سیلاحەکەشم فیشێکی تیا بوو. ئامادەی تەقەکردن بووم. خێرات تفەنگەکەم بەرز کردەوە و تا ئاستی چاوم هێنامە سەر.
بەڵام لە کارەکەی خۆم دڵنیا نەبووم، چونکە تا ئەو سات بەسەر و خواری تەقەم نەکردبوو. نەمدەزانی گولەکەم پڵنگ دەپێکێت یان بە هەوان تەدەڕوات و کارەکەم زیاتر مەترسیدار دەکات. کاتێک قامکم لەسەر پەلە پسکەدانا و بەرەو پڵنگ کە ئامادەی پەڕین بوو نیشانم گرت. لە ناکاو بیرێکی تر بەزەینم داهات و خاڵێکی تر سەرنجی ڕاکێشام. بەخۆمم وت گریمان پڵنگم کوشت. کاتژمێرێکی تر کە وەحشیەکان بێن و بمدۆزنەوە و پڵنگەکە بە کوژراوی ببینن، دەزانن کە تفەنگم پێ و ئەمەش لە بەرژەوەندی مندا نییە. ڕاستی بوو تا ئەو سات سیلاحەکەم دانەشاردبوو. لەم بەینەدا چاوم بەدارەکەی ئەولام کەوت و بێ ئیرادە تەکانێکم بەخۆمدا. دەنگی نەڕەی پڵنگ بەردەوام دەبیسترا و سەر تاپامی دەلەرزان. ئەوانەی داوی پڵنگیان بینیوە دەزانن من چی دەڵێم. لەگەڵەوەی تەکانم خوارد تەنافەکە بە خێرایی کێشرایە سەر و جەستەی من 2 مەتری تر بەرز بوویەوە. ئەم کارەی من بووە هۆی تووڕەبوونی پڵنگ و لە شوێنەکەی خۆی پەڕی، بەڵام ڕێگ 1 مەتر لە خوار من و 4 مەتر ئەولاتر کەوتە سەر زەوی. لە شادیدا لە پێستەکەم جێگەم نەدەبوویەوە. ناتوانم خۆشحاڵی خۆم وەسف بکەم. نهێنیەکی گەورەم بۆ ئاشکرا بوو. بە خێرایی سەرقاڵی کارەکەم بووم و تەکانێکی ترم بەخۆمدا. دووبارە تەنافەکە کێشرایە سەر و من 1-2 مەتری تر بەرز بوومەوە. ئێستا لە زەویەوە 7-8 مەتر دوور بووم و پڵنگ نەیدەتوانی خۆی بە من بگەێنێ. وەگوتم پڵنگ 20 مەتر دەپەڕێ، بەڵام لە درێژایی و پەڕینی ئەو لە بەرزایی لە 5-6 مەتر تێپەڕ ناکە. مەترسی نەما. پڵنگ بوو دەینەڕان. بەردەوام بەرز دەبوویەوە و هەوڵی دەدا خۆی بە من بگەێنێ، بەڵام سەر نەدەکەوت و لەلایەکی تر دەکەوتە خوار و دەینەڕان. من بەدڵنیایی و ئاسوودەیی بەکاری خۆم یانیدا شاردنی سیلاحەکەی خۆم سەرقاڵ بووم. لای خۆم دام نابوو دەموت ئەگەر زیندوومام لە گەڕانەوەدا تفەنگەکانم هەڵەگرم و ئەگەر مردم ڕەنگە بۆ کەسانەی لێرەوە تێپەردەبن بەکەڵک بێت. هەڵبەت دڵنیا بووم سیلاحەکان لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ وەحشیەکان کێشەکەم چارەسەر ناکات، بەڵکو دەبێتە هۆی خراپتربوونی بارودۆخ. تەنافەکەم تەکاندا، یانی بۆ پێشەوە دواوە. خۆم تەکاندا و ئەوەندەم کارم ئەنجامدا تاوەی تەنافەکە کەوتە سوور خواردن و بۆ پێش و دواوە دەڕۆیشت. مەبەستی من دارێکی کۆن و پڕ لە قوگەڵا بوو کە لە 5 مەتریدا بوو. هەر جارێک تەکانم دەخوارد تەنافەکەم کەمێک دەکێشرایە سەر، بەڵام زیاتر لە دارەکە نزیک دەبوومەوە. جاری شەشەم یان حەوتەم دەستم بە یەک لە لەقەکان گەشت و بە زەحمەت و فشار خۆم بردە پێش و تفەنگ و دەمانچەکەم لە ناو گەڵا و لەقەکاندا شارد. دواتر دەستم ڕەها کرد و گەڕامەوە شوێنی خۆم. تەناف نزیکەی 1 کاتژمێر دەسوڕایەوە و سەرنجام بەهۆی قورسی جەستەم لە جۆڵەکەوت و وەستا. ئەگەر پڵنگ نەینەڕاند و وەحشیەکان بەم زوانە لە گرفتاربوونی من ئاگادار نەدەبوون و هیوایەکی کەم بۆ ڕزگاری دەست دەکەوت، بەڵام بەداخەوە دەنگی ئەو ئاژەڵە ئەوانی هێنایە ئەوێ. سەرەتا لە ناو لقی دارەکانەوە ڕووناکی مەشخەڵم بینی و زانیم دوژمنە سەرەکیەکانم نزیک دەبنەوە. 1 خولەک دواتر دەنگی هەرا و هوریای وەحشیەکان و تەپڵی بچووک کە بەدەست لێیان دەدا ئەوەی سەلمان کە گەشتی کاتژمێری مردنی منیان ڕاگەیان. پەڵنگ بە بیستنی دەنگەدەنگ کە لای ڕۆژ ئاوا بەرز دەبوویەوە وازی لە من هێنا. ئاژەڵ بەپێی هەستی سروشتی خۆی زانی تاقمێکی زۆر لێی نزیک دەبنەوە، بۆیە شوێنێکی بەرزی لەبەر چاوگرت و بە قەڵەم بازێک خۆی گەیاندا سەرلەقێکی دار و لەوێدا جێگەی گرت. وەحشیەکان نزیک بوونەوە و پێش قەراوڵەکان بە مەشخەڵ تا ژێر تەڵەکە وایان دەزانی پڵنگ کەوتۆتە داوەوە و بەبینینی من کە سەر و خوار بەدارەکەوە هەڵواسرا بووم لە شادیدا قیژاندیان و بەڕاکردن گەڕانەوە لای ئەوانی تر. 1 لەوان قیژاندی و بەدەنگی بەرزوتی ئەو کەوتۆتە تەڵەوە. ئەو بە زمانی ئامازۆنی قسەی نەدەکرد و دیار بوو لە هۆزێکی ترە، بەڵام چونکە زۆربەی زمانەکانی ئامازۆن ڕیشەیان یەکێکە بە جوانی ئەوەی وتی تێگەیشتم. وەحشیەکان خێرایی خۆیان زیاد کرد و دەوران دەوری دارەکەیان گرت و دەستیان بە شادی کرد. لەم کاتەدا پڵنگ نەڕاندی و دەنگی نەڕەی چاوەڕوان نەکراوی ئەو ئاژەڵە ترسی تیا دروست کردن. پڵنگ لە ناکاو هێرشی کردە سەر نزیکترین وەحشیەکان و بەدەستی ڕاست پێستی سکی و ڕۆخساری هەڵدەڕی. بەڵام ئەوانی تر کە هەمویان بەڕم و تیر و کەوان چەکدار بوون دەرفەتی زیاتریان پێنەدا و لە ناویان برد. پڵنگ لە سەر جەستەی نیوەگیانی وەحشیەکە بەرز بوویەوە و
پەلاماری ئەوانی تریدا، بەڵام درەنگ ببوو. یەکێک لە ڕمەکان هەوای بڕی و بەویزەویز لە سنگی پڵنگەکە چەقی و لەو لای تر دەرچوو. وەحشیەکان دوای ئاسوودە بوون. لە پڵنگەکە دووبارە لە دەوری من کۆبوونەوە و دەستیان بە شادی کرد. خێرا تەنافەکەیان کردەوە و منیان هێنایە خوار. لەگەڵەوەی پشتم کەوتە سەرخاک، بارانی مشت و لەقا بەر سەر و پشت و سکم و سرم داداباری و نەمزانی و تێنەگەیشتم بۆ لێم دەدەن. بارحاڵ بەجەستەیەکی کوترا و سەری شکا و دەست و پێی بەسترا و منیان خستە سەرشان و بردیانە. لە ڕێگادا تەپڵیان لێدەدا و بە کۆرس گۆرانیان دەخوێن. دوای نیو کاتژمێر ڕێپێوان بە شوێنێکی پان و بێدار گەیشتن کە لە دەروازەی دەرەوەی دۆڵەکەدا بوو. ئەولاتر جەنگەڵی چڕ و دەست لێ نەدرا و درێژەی بوو. لێرە منیان لەسەر زەویدانا و دەستیان بە کردنەوەی ئاگر کرد. هەر کات وەحشیەکان ئاگر دەکەنەوە، نیشانەی ئەوەیە جەژن و شادمانیان لە بەردەمدایە و دەست بەجێ تێگەیشتم کە ئەوان دەیانەوێت بمکوژن. چەند خولەک دواتر چوارداریان لە زەوی چەقان. ئەم چواردارە کە هەر کام نیو مەتر لە زەویەوە دوور بوو، بە شێوەیەکی چوارگۆشە دانا و دواتر دارێکی نوکتیژیان بەسەر و خواری لە سەر زەویەکە دانا. ئەو دارە کە وەک سەری ڕم دەهاتە بەرچاو، بە جۆرێک لە ناوەڕاستی دوودارەکەی سەرەوە جێگیر بوو کە لە هەر لاوە دووریەکی دیاریکراوی بوو. هەمووی ئەم کارانە ئەنجام دران و دەست و پێی منیان بەستەوە و بە هەلهەلا کێشان و سەماکردن بردیانمە ئەوێ و بەدارەکەیان بەستمەوە. ئەو کات دەستیان بە شادی و سەما کرد. سینەم لە بەرامبەر نوکی دارەکە کە وەک ڕم دەهاتە بەرچاو جێگیر ببوو. تەنیا کارێک کە دەمتوانی بیکەم ئەوە بوو کە خۆم لە ناو چوار دارەکە بەبێ جوڵە ڕابگرم. بەڵام بەداخەوە ئەم خۆڕاگرتنە ئاگەری نەبوو. یەک خولەک دواتر هێواش هێواش سینەم ڕۆشتە خوار و نوکی دارەکە پێستی سینەمی هەڵدەڕی. سوتانەوەیەکی توندم لە سینەمدا هەست پێ کرد. دەدوت دارە نوکتیژەکە بە زەخت لە گۆشت و ئەسقانی جەستەم دەچەقێت. سرم خوار کردەوە و تا بەڵکو شوێنی برینەکە ببینم. بەڵام نەمتوانی. بەم شێوەیە نەمزانی چ حاڵێکم هەیە و لە چ بارودۆخێکدا. ئەگەر سینەم زیاتر دەڕۆشتە خوار داری سەر نێزەکە چۆن لە دڵ و سیەکانم جێگەی دەگرت. هیچ کام لەم بابەتانم بە تەواوی نەدەزانی و تەنیا شتێک کە بۆم ئاشکرا ببوو ئەوە بوو کە دەمزانی دەبێت خۆڕاگر بم. لەو کاتەدا فکری سەیر و سەمەرا هێرشیان دەکردە سەر مێشکم و بەخۆمم دەوت ئەگەر لەم قەیرانە ڕزگارم بوو بە سەلامەتی گەڕامەوە بۆ هۆز، بێدرەنگ یوری هەڵەگرم و بێدرەنگ بەرەو بەرازیل بەڕێدەکەوم. بەسە چەند ساڵ لە ناو جەنگەڵدا ژیاوم و هاودەمبوون لەگەڵ وەحشیەکان بەسە. بێزار بووم. ئەم هەموو ناڕەحەتی و نیگەرانیە گیانیان لێ سەندم. بەڵێنم بەخۆمدا و بە ئامادەبوونی عەقڵ و هۆشی خۆم بڕیارمدا ئەگەر لەم قەیرانە ڕزگارم بێ دەست بەجێ بەرەو دنیای شارستانیەت بەڕێکەوم. من وەک خوێنەران هەستیان پێکردووە لە ئامازۆن دوو جۆر دڵبەستن و ئارەزوم بوو. یەکیان حەز و ئارەزوویەک کە بەرامبەر بە مناڵەکەم لە دڵ و ڕۆحمدا هەستم پێدەکرد و ئەوی تریان سەرنجێک کە بە ژنە جوان و خۆشەویست و سادە دڵەکانی ئەمازۆن هەم بوو کە زیاتر لە ژنە جوانەکانی ئەمریکا و کەنەدا دڵیان دەڕفاند و منیان پێبەند و ئەسیر دەکرد. بۆیە منیش گرفتار ببووم و بە ئاسانی نەمدەتوانی لەو هەموو چێژ و جوانیە چاو بپۆشم و بگەڕێمەوە بۆ دنیای شارستانیەت. دوای ئەوەی بەڵێنم بەخۆمدا بڕیارمدا دەست بەجێ هۆزی ئەمازۆن بەجێ بێڵم و گوزەشت و لێبوردنم دەردەبڕی و کەمتر کەسێک توانای ئەم کارەی بوو. بەهەرحاڵ لەو بارودۆخە مەترسیدارە کە دارەنووکتی ژوورڕمەکە لە ژێر سینەمدا بوو، ئەم بەڵێنمدا کەمکەم خۆڕاگری من کەمتر دەبوو. سوتانەوەی برینی سینەم زیادی دەکرد. بەشی خوارەوەی دارەکەم دەدی کە لە خوێن سوور ببوو. ئەم ڕەنگە سوورە زیاتر منی ناڕەحەت دەکرد و لە خۆڕاگری منی کەم دەکردەوە. لەم کاتەدا کە خوێنێکی زۆر لە من ڕۆشت بوو، چاوەکانم ڕەش دەبوو. دەدوت پەردەیەکی تاریکیان لە بەرچاومدا کێشاوە و هەموو ڕووناکیەکانی سروشتیان لە پشت ئەودا شاردووەتەوە. دڵم بە توندی لێ دەدا و زەختم لە بازوەکانی خۆم دەکرد کە ڕەنگە جەستەم بۆ ماوەیەکی کەمتر لەسەرەوە بگرم و خۆڕاگری بکەم. بەڵام هەوڵی بێهۆم دەدا. کەمێک دواتر هۆش و کۆنتڕۆڵی هەستەکانم لەدەستدا. بەڵام لە دوایین سات
من وشیاری دەنگێک هاوشێوەی دەنگیدارەکە بەگوێم گەیشت. ئیتر لە هیچ حاڵی نەبووم و هیچم نەدی. کاتێک چاوم کردەوە هەتاو هەموو شوێنێکی گرتبوویەوە. تیشکی هەتاو پێستی دەسووتاندم. سەرەتا بە گومانی ئەوەی مردوم تا مەزروی جوڵاندنی خۆم نەبووم. بەڵام دواتر کە ورد بوومەوە خۆم بە زیندوو بینی، دەستم بە لێکۆڵینەوە لە بارودۆخی خۆم کرد. ڕووداوێکی سەیە ڕوویدا بوو. دەتوانن گومان بکەن چ ڕووداوێک ڕوویدا بوو کە ببووە هۆی زیندوو بوونم. نەداری نوکتیژ لە جیاتی ئەوەی لە دڵم بچەقێت لە لای کۆڵمی چەپی ڕوخسارمدا بوو. ناڕێکێکی پێستی گوێچکەمی هەڵدەڕێ بوو، برینداری کردەبوو. چی بووە؟ سەیرەوە بوو دارێکی سەرنێزەیان لە ژێر سینەمدانا بوو، بەڵام بە هیچ شتێک ئەگەری نەبوو شوێنەکەی بگۆڕم. ئەی چی بووە و چی ڕوویداوە کە دار لای کۆڵمم تێپەڕیوە و نزیکەی نیومەتر شوێنەکەی گۆڕیوە. تەنیا یەک موعجیزەی چاوەڕوان نەکراو دەیتوانی ئەو دارە مەترسیدارە بە ئەندازەی نیومەتر بباتە دواوە. سەرەتا دەست و دواتر قاچەکانم جوڵان. دەستەکانم بەسرا بوو، بەڵام کاتێک قاچی ڕاستی خۆم جوڵان بەو پەڕی سەر سوڕمانەوە بینیم لە دارەکە کراوەتەوە. بە شادمانیەکی زیاد لە ڕادا سەیری دارەکەم کرد و بینیم دارێکی کورد کە قاچی ڕاستی منیان پێوە بەستە بوو شکاوە و لەبەرەمە قاچم کەوتووە و جەستەم بۆ دواوە کێشراوە. دەست بەجێ بیرم کەوتەوە دەنگی شکاندنی دارم کە لە دوایین ساتی وشیاریدا بیستم پەیوەندی بەوە بوو و منی لە مردن ڕزگار کردووە. دوای ئاگاداری لەم ڕووداوە سەیری دەوروبەرم کرد. ئاگری کوژاوە هێشتا لەوێدا بوو، تا ئێستا دووکەڵی لێ بەرز دەبوویەوە. شەوی پێشووە ماگریان بۆ سەما و شادیکردنی من داگیرساندەبوو، بەڵام چی بوو کە پەشیمان بوونەتەوە و کارەکەیان درەنگ خستووە. وەحشیەکانیش لەوێ نەبوون، تەنانەت یەک کەس لە ڕەشپێستەکان لەوێ نەبوون. ئەمە بابەتێکی ئاڵۆز و چارەسەر نەکراو بوو. چی بوو؟ چی ڕوویداوە کاوان کوشتنی منیان درەنگ خستووە و لێرە ڕۆیشتون؟ بەرحاڵ جێگەی درەنگکردن نەبوو. بۆ دڵنیایی دووبارە سەیری دەوروبەرم کرد. لای دار و گیاکانیش بە جوانی گەڕام. هیچ کام لە وەحشیەکانم نەبینی. لەگەڵەوەی نەمدەتوانی ڕێگر بم لەسەر سوڕمانی خۆم شادمان بووم کە دەمتوانی دوور لە چاوی دوژمنان بۆ ڕزگاری خۆم هەوڵ بدەم. قاچی ڕاستم لە ژێر سکمەوە هێنایە پێش و ئەوەندە ڕام کێشا تا لە شوێنێکی بەهێزدا جێگیرم کرد و ئەو سات جەستەم بۆ سەرەوە کێشا. لەگەڵەمەشدا مەچەکی دەستم دەسوڕاند و بەهۆی سوڕانی دەست تەنافەکان سست بوون. کاتێک زەختی جەستەشمی پێ زیاد بوو، کارەکە لەگەڵ سەرکەوتنی زیاتر هاوڕێ بوو. دوای چەند خولەک تەنافەکانی دەستێکم پچڕاند و کرایەوە. دەستی چەپم ئازاد بوو. بە شادمانی تەواو بە یارمەتی ئەو دەستەی کە بەهۆی دەرد و فشار جوان کاری نەدەکرد، بەکردنەوەی دەستی ڕاستم سەرقاڵ بووم و سەرنجام خۆم ڕزگار کرد و لە شوێنەکەم هەستام. کاتێک هەستام و لە شوێنەکەم ڕوانی و زانیم چ کەرەستەیەکیان بۆ شکنجەدان و کوشتنی من ئامادە کردووە. بەڕاستی ئەگەرداری قاچی ڕاستم بەهۆی موعجیزە یان ڕووداوێکی چاوەڕوان نەکراو نەدەشکا، بە دڵنیاییەوە دارەکە دڵمی کۆن دەکرد و لەولاوەدە هاتە دەر. هەناسەیەکم بە ئاسوودەیی هەڵکێشا و بەپەلە بۆ هەڵگرتنی جلەکانم کە چەند مەتر ئەولاتر بوون ڕۆیشتم. ئەوەندەیان شەق لە کراسەکە هەڵدا بوو لە کاتی سەماکردندا خستبیانە ژێر پێ کە ڕەنگی خۆڵی گرتە بوو. کاتێک تەکانمدا دەدوت سەتڵێک لە خۆڵی نەرمیان لە هەوادا بڵاو کردوێتەوە. بڕاکردن بەرەو ئەو لایی منیان هێنا بۆ ڕۆیشتم. لە کاتی ڕاکردن هەندێک کات دەگەڕامەوە و سەیری دواوم دەکرد. سیر ئەوەی نەکەسم لە پشتە سەر و نەکەسم لە دەوروبەری خۆم لەسەر ڕێگادا نەدەبینی. ئەوان بۆ کوێ ڕۆیشتون؟ چی بووە؟ منیان بەڕەڵا کردووە ڕۆیشتون؟ چ شتێک زیاتر لە کوشتنی من بۆ لە ئۆنا گرنگ بوو؟ چ شتێک زیاتر لە کوشتنی من بۆ لە ئۆنا گرنگ بوو؟ یەک خولەکی دواتر لەو شوێنە چۆڵ لەدارە ڕۆشتمە دەرۆ گەشتمە ناو جەنگەڵی چڕ و پڕدار و تاریک و دۆڵی مەترسیدار و دەست لێ نەدراو. هەوا گەرم و سوتێنەر بوو، بۆیە سێبەری دارەکان و هەوای نەمداری جەنگەڵ لەگەڵەوەی گەرم بوو ئاسوودەیەکی پێبەخشیم دەدوت لە جەهەنەمەوە ڕۆشتومەتە بەهەشت. برسێتی و تینوێتی گیانیان هێنا بوومە سەر لێ و جەستەم بەهۆی گەرما و ڕاکردن لە عارەقدا خوسا بوو. دڵۆپەکانی عارەق دەڕۆشتنە ناو برینەکانی سینە و پشتم و
کە زانەوەی دروست دەکرد و کە دەمویست بەنینۆک برینەکە هەڵکەنم خوێنەکە پیستر بکەم. وەحشیەکان شەوی پێشتر بە شێوەیەکی زۆر ناخۆش منیان لێرە تێپەڕاندەبوو. لە تاریکی و لە ئازاری پشت و شەقەکان نەمدەتوانی جوان ڕێگاکە بەبیر بسپێرم. لە کاتی ڕاکردن سەرەتا سەرگەردان بووم و چەند جار ڕێگاکە بە هەڵە ڕۆشتم و سەرنجام لەسەر و بەراوردەی کە من لە کۆتایی دۆڵەکەدا کەوتبوومە ناو تەڵەکەوە ڕێگەی ڕاستم دۆزیەوە و درێژەم بە پێشڕەویدا. لەژێر هەردارێکەوە تێپەڕیم بۆ دۆزینەوەی میوە و ئاو سەیری دەوروبەرمم دەکرد. بەڵام بەدبەختانە نەمیوەم دەستکەوت و نە ئاو بۆ نەهێشتنی تینوێتی. بەم شێوەیە دوو کاتژمێر تێپەڕی و لە ناکاو دارێکی گەورەی شلوێم دۆزیەوە. شلوێ میوەیە کە هاوشێوەی هەرمێ بەم جیاوازیە کە شلوێ تامی ترش و شیرینە و لەوێوە کە پان و گەورەترە بەدارەوە دەلکێت نە لە بەشی باریک. پانی بە پێچەوانی هەرمێ بەلەقی دارەکەەوە دەڕێت و ڕەنگێکی خۆڵەمێشی تێری هەیە. چەندانە شلوێ لە برسێتی و تینوێتی منی کەم کردەوە. چەندانەیەکیشم خستە گیرفانم بۆ داهاتوو. هێشتا تامی ترش و شیرینی شلوێ لە ناودەممدا بوو کە لە ناکاو دەنگی قیژەی ژنێک، دەنگی مەلەکان و قیژەی میمونە بچووکەکانی ئەمازۆن و دەنگی خشەخشی سمۆرەی خستە ژێر کاریگەری خۆیەوە و منی لە شوێنەکەمدا چقان. بە خێرایی بیری ئەمانەم کەوتەوە و لەگەڵەوەی لەگەڵ شوێنیدا شاردنی سیلاحەکانم زۆر دوور نەبووم و بە بەکاربردنی دەخولەک دەمتوانی بەودارە بگەم. بەڵام ڕێگەم خوار کرد و بەرەو ئەو شوێنەی دەنگەکەی لێ دەبیسترا ڕۆشتم. لە ناوەڕاستی دۆڵ بووم یان لە جەنگەڵ لە دوولاوە دەکەوتە سەرە و لێژایی. دەنگی قیژەی و ژنە لە لای ڕاست دەبیسترا و دیار بوو لە شوێنێکی بەرزەوە هەستاوە. بە خێرایی سەرکەوتم، بەڵام خوێن بەربوون و لاوازی و هیلاکی خێرایی هەنگاوەکانی کەم کردمەوە و ناچار هەرچەند خولەک جارێک بەوەستام و دەشەمامەوە. هەرچی زیاتر دەڕۆشمە پێش جەنگەڵ چۆرتر دەبوویەوە. بە شێوەیەک نێو کاتژمێر دواتر دەنگی قیژەیەکی ترم بیست. ئیتر تیشکی هەچاوم لە سەرسەری خۆم نەدەدی. قیژەی دووەم تێکەڵ بە دەنگەکانی تر بوو، یعنی کاتێک قیژەکە بڕا دەنگەکانی تر بەردەوام بوون. بۆ لای چەپ سوڕام و بەرەو بەرزترین شوێنی جەنگەڵ ڕۆشتم. چارەکە کاتژمێرێک دواتر هەرچی زیاتر دەڕۆشمە پێش دەنگی قەرەباڵغی و دەنگە دەنگ زیاتر دەبوو. یەکجار کە من دەنگەدەنگم لەگەڵ قیژەی دووەمدا بیست وەمزانی تاقمێک لە وەحشیەکانن کە دەنگەدەنگیان ڕێخستووە. بەڵام کاتێک گەشتمە بەرزترین شوێنی جەنگەڵ و لووتکەی کوێستان تێگەیشتم کە دەنگ لە ڕژانی تاڤگەیە. دۆزینەوەی تاڤگە کارێکی دژوار نەبوو، چونکە دەنگی ئاو ڕێگای نیشان دەدام بە خێرایی بەرەو تاڤگەکە ڕۆشتم و کاتێک گەشتم شوێنەواری مرۆڤم بینی. سەرگەردان و سەرسوڕما و مامەوە نەمدەزانی دەبێت چی بکەم و بەکام لادا بڕۆم. لەم کاتەدا کە دەنگی سێم قیژە باشکرا لە سەروی تاڤگەوە بیسرا و من بەبێ لە دەستدانی کات لە بەردە تیژەکانی کێو سەرکەوتم. چەند جارێک دەست و پێم هەڵخلیسکا، بەڵام بەڕێکەوت و یان لە خۆش شانسیمدا دەستم بە بەردێکی ترگیری کرد و لە کەوتنە خوار و مردن ڕزگارم بوو. بە هەنسکە هەنسک ماندوو لە کاتێکدا برینی سەرسینم دووبارە خوێنی لێدەهات. خۆمگەیان دەدواین بردی لای تاڤگە و بەهێزی باز و جەستەم کێشایە سەر و سەیری ئەوەم کرد. سەری خۆم ئەوەندەی بەرز کردەوە تا بتوانم ببینم و بە یەک نیگا هەموو شتێکم بینی و بارودۆخم هەڵسەنگان. ئاوی ڕووبارێکی گەورە کە لای دارە کۆن و چڕەکان تێپەڕی و لە نزیک هەڵدێر حەوزێکیان دروست کرده بوو. ئاوی ناو ئەو حەوزە کە ڕووبارەکەی 7 مەتری 4 گۆشە دەبوو بە فشارەوە لە کێوەکە دەڕژا و تاڤگەکەی دروست دەکرد. لە قەراغم حەوزە کوێستانیە بوو کە ئەمانۆم بەدەست و پێی بەسراو بینی و ئێوە بەباشی دەتوانن شادی من لە بینینی ئەمانۆ بێن نەبەرچاوی خۆتان. ئەمە ئەمانۆ بوو کە دەیقیژان. ئایا دەیزانی کە من لە جەنگەڵدا و داوای یارمەتیم لێ یەکات؟ ئەوەندە شادمان و لە شادیدا ئەوەندە سست ببووم کە نزیک بوو لەسەر بەردەکە بکەومە خوار و هەپرون ببم. لەم کاتەشدا ئەمانۆ دووبارە قیژاندی و من بەدەنگی ئەو بەرز بوومەوە و خۆم گەیاندا شوێنە بەرزەکە. من کاتێک ئەمانۆم بەدەست و پێی بەسراو لە لای حەوزەکە بینی ئەوەندە پەرێشان بووم کە سەیری هیچ شوێنێکی ترم نەدەکرد و لە ئەنجامدا ڕەشپێستی چوارشانە کە چەند هەنگاو ئەولاتر بە خوێن ساردی پاڵی بەدارێکەوەدا بوو دانیشتبوونم بینی. ئەو دەی قیژاند و ڕەشپێستی وەحشی لەسەر ئەو باوەڕەی کە دەیزانی لەوێ وەدەنگی بەگوێی کەس ناگات و
گریمان ئەگەر کەسیش بیبیستێت ناتوانێت یارمەتی بدات. گوێ بە قیژەکانی ئەو نەدەدا و سەرقاڵی خواردنی شلوێ بوو. من ئەوم نەبینی. بڕاکردن بەرەولای ئەمانۆ ڕۆشتم و لە چەند هەنگاویەوە بەدەنگی بەرزوتم. ئەمانۆ مەترسە هاتم. ئەمانۆ کە چاوەڕوانی بیستنی ناوی خۆی لە زمانی کەس نەبوو سەری هەڵبڕی و سەیری منی کرد و کە چاوی بە من کەوت پەرێشان و ترسا و قیژاندی. لێدای لە دواوە لێدای ئاگادار بە. ئەو قسەکەی بە قیژەیەکی تر بە ناتەواوی بەجێهێشت و لە ترسا ڕووی کرد بەولاوە. ڕاستیەکەی ئەوە بوو کە پیاوی ڕاشپێس لە شوێنەکەی خۆی هەستا بوو بە قەمەپان و درێژەکەی خۆی لە دواوە بەرەوڕووی من دەهات و لەو کاتەی دەویست قەمەکە بێنێتە خوار ئەمانۆ قیژاندی. ئەگەر ئەم ڕووداوە بەسەر یوریدا بەهاتایە ئێوە دەتانتوانی باوەڕ بکەن ئەو بەلێ هاتووی و چاونەترسی خۆی گەڕایەوە و لە مەترسی ڕزگاری بوو. بەڵام من بە دژواری دەتوانن باوەڕ بکەن چونکە لە ڕاستیدا من ئەوەندە چالاک و گورجوگۆڵ نیم. خۆم بەلای ڕاستدا فڕێدا و سوڕام. قەمەی پیاوی ڕاشپێس درا بەبەردا و خۆیشی تا ئەژنۆ کەوتە ناو ئەو. دەمزانی ئەگەر هەستێ دەمکوژێ. بەردێکم هەڵگرت و پەلامارمدا. شەڕ و پێکدادان لە ناو ئاو دەستی پێکرد. هەندێک کات ئەو لە منی دەدا و دەیکردم بەژێر ئاودا و هەندێک کات من لەسەر سینەیدا دەنیشتم. بەڵام چونکە هیچمان شتێکی تیژمان پێ نەبوو قەمەکەی ئەوی شکا بوو لە کوشتنی یەکسەر نەکەوتین تاوەی کە یەکێک لەم جارانە پیاوی ڕەشپێس بەهێزی سەیری بازوەکانی خۆی منی لە شوێنەکەم بەرز کردەوە و خستمیە سەر دوو دەست. دەدوت کەسێک بەرمیلێکی خاڵی دەخاتە سەرسەر و بۆ سوچێکی تری دەهاوێت. ئەو بە هەمان سادەی و ئاسانی بەدەستێک یەخە و بەدەستەکەی تر کەمەری منی گرت و بە شێوەیەک بەرزی کردمەوە کە نەمتوانی بەرگری و خۆڕاگری بکەم و خۆم ڕابگرم. کاتێک هەستم کرد لەسەر هەوا بووم و نەمدەتوانی دەست و پێی خۆم لە هیچ شوێنێک بەند بکەم. چەند خولەکێک پەلە قاژەم کرد و هەوڵمدا ڕەنگە بتوانم مەچەکی دەست و بازوویان سەری بگرم. ئەم کارەش نەکرا و من هەر لەسەر دەستی مامەوە لای خۆم بەراوردم کرد. ئەگەر بم کێشێت بە بەردەکەی بەرامبەردا هەموو ئێسقانەکانم وەردەبێت و گریمان دەست بە جێگیان نەدەم و بە جۆرێک لە پێدەکەوم باشکەنجە و ئازارەوە گیانم دەربچێت. هەمووی ئەم بیرانە بە خێرایی بە مێشکمدا دەهات. ڕەنگە تەنیا یەک دوو چرکە لەسەر دەستی ئەو بووم کە لە ناکاو بیرم بۆ شتێک چوو کە بە خێرایی دەست بەکار بووم. بیرم کەوتەوە لە کاتی ڕۆشتن خەنجەرێکم لە درلنگی شەرواڵەکەمدادا شاردووە. دڵنیا بووم خەنجەرەکەم پێما بێت بەڵام بە خێرایی دەستم بردە خوار و خەنجەرەکەم دەرکێشا. وەگوتم دووسێ چرکە زیاتر لەسەر دەستی ڕەشپێستەکە نەبووم. بەڵام نازانم چۆن وەسفی بکەم کە مەبەستەکەم گەشت بێت. بەرحاڵ پیاوی ڕەشپێس لەوە دڵنیا بوو کە من سیلاحم پێ نییە و لەبەرەمە چاودێری خۆی نەدەکرد. تەنیا ئاگای لەوە بوو نەکا بە مشت و لە قەو بەرد لە پێی بخەم. بۆیە کاتێک خەنجەرە بچووکەکە کەوتە دەستم ئەو ئاگای لێ نەبوو نەشیزانی. ڕەشپێس چەند هەنگاوێک ڕۆشتە پێش تا بم کێشێت بەو تاشە بەردەی لەوێدا بوو. بەڵام بەوێ نەگەشت و من خەنجەرەکەم بەدەستی چەپ بە بەهێزی لە ملی چەقان کە تا دەستکەکەی ڕۆشتە ناو ئێسقانی پشتە ملی. لەژێر تیغی خەنجەر و وردبوونی ئێسقانەکانیم هەست پێ کرد و دەدوت خەنجەرەکەیان کردوتە ناو کیسەیەکی پڕایسقان. تیغی خەنجەر سەرەتا لەم پەڕی بچووک ڕوبەڕوو بوویەوە و دواتر بە ئاسانی ڕۆشتە خوار. ڕەشپێستی وەحشی قیژاندی. دوو دەستەکەی وەک دوو ئیسپرینگ لەژێر جەستەیدا خەوت و کۆبوویەوە. ئاگام لە خۆم بوو بە قاچەوە خۆم فڕێدایە ناو ئاوەکە پێشەوەی بکەوێت لە قەیەکم لەسکیدا. حاڵەتێکی سیر بوو. دەلەرزی. تیغەی خەنجەرەکە لەژێر چەناگەیەوە ڕەت ببوو. لە دەوروبەری برینەکە بە فیچقا خوێنداهاتە دەر. لەگەڵ ئەمەشدا هێشتا نەکەوتە بوو. لەقەکەی من کاری تەواو کرد. سوڕێکی خوارد و بەدەمەوە کەوتە ناو ئاوەکە و ئارام ئارام ڕۆشتە ژێر. فشاری ئاو سەر و خواری کوێستان ئەوەندە زۆرە بە ئاسانی دەیتوانی لاشەکەی ببات. ئێمە خۆمان دواتر ئەمەمان تاقی کردەوە. دوایەم کارە بەرەو ئەمانۆ ڕان کرد و دەست و پێی ئەوم کردەوە و ڕوخساری ئەمانۆ خوێن ساردی و تووڕەیی هەمیشەیی پێوە دیار بوو. ئەم حاڵەتە کە لە ڕوخساری جوانی ئەودا هەبوو منی دەکۆشت. ئەمانۆ
تەنیا ژنێک بوو لە بەرامبەر مندا خۆراگری نیشان دەدا و ئەم کارەی بە جۆرێک دەکرد وەک شێد منی گەیاندە ئەوێ و گیرۆدەیە و چارەنووسە مەترسیدارەی کردم. کاتێک تەنافەکانی دەستوپێی ئەوم کردەوە لەژێر چاوەوە سەیری ڕوخساریم دەکرد. قیافەی سارد بوو بۆ کۆکردنەوەی دەست و قاچی هەوڵی دەدا لە بەرامبەر خزمەتەکەی من بۆ کۆکردنەوەی دەست و قاچی ڕەزامەندی نیشان دەدا. من ئەم ڕەزامەندیم لە ڕوخساریەوە هەست پێ کرد وەک بڵێ ئەنجامی ئەم کارە گرنگە لارکەکانی سەرشانم بێت. دەدوودێکێک لە خزمەتکاران بۆ کۆکردنەوەی دەست و قاچی هاتووە. دڵم ئاگری گرت دەسووتا ئەگەر تواناو بوێری تەواوم هەبوایە دەمتوانی دواتر بەسەر ئازاری ویژداندا زاڵ بم و ئەو بە هەمان شێوە بە دەست و قاچی بەسرا و لەوێ بەجێبێڵم و بە دوای کاری خۆم بڕۆشتمایە. سیر بوو لەگەڵ ئەم هەموو گوێنەدانە کاتێک سەیری ڕوخساری دڵڕفێنیم دەکرد ئەو کاتەی دەنگی هەناسەی گەرم و بۆنداری ئەوم دەبیست و لە نزیکی ڕوخساری خۆمدا هەستم پێدەکرد و دان بەوەدا دەنێم کە زیاد لە ڕادە و زیاتر لە سنووری گومان ئەوم خۆش دەوێت. ڕاستم وتەبێت تا ئەو ڕۆژە هیچ ژنێک بە ئەندازەی ئەمانەوە سەرنجێڕانە کێشا بووم. شێت و عاشق ببووم و خۆم نەدەناسیەوە. لە ناوم بیرۆکە و خەیاڵانەدا دەستوپەی ئەمانۆم کردەوە. ئەو لە شوێنەکەی خۆی هەستا و زۆر بە خوێن ساردیج لە خۆڵاویەکانی ڕێک کرد و ئەو کات سەیری منی کردووتی ئێوە لێرە چیتان دەکرد؟ وەڵامی ئەم پرسیارم نەدایەوە. زۆر سادەیە. نەمدەویست پێی بڵێم لەبەر ئەو لە هۆس هاتوومەتە دەر و هاتوومەتە ئێرە. لەلایەکیش نەمدەویست وا هەست بکات من بەڕێکەوت ئەوم بینیوە و بۆ ڕزگارکردنی خۆم خستۆتە مەترسیەوە. لەسرم خەیاڵ و گومانانە لە جیاتی ئەوەی وەڵامی پرسیارەکەی بدەمەوە دەستیم گرت و لە کاتێکدا لە شادمانی و خۆشحاڵیدا دەلەرزیم وتم کاتی ئەم قسانە نییە خێراکە. دەبێت هەرچی زووتر خۆمان بگەینینە جەنگەڵی خوار کوێستان تا سیلاحەکانم هەڵگرم. ئەو دەستی لە دەستم دەرهێنا و دواتر سەیری کردمەوەتی نیگەران مەبە جگە لە ئێمە کەسی تری لێ نییە هەمویان ڕۆشتون بۆ شەڕ. بەبیستنی ئەم ڕستەیە تەکانم خوارد. ڕەنگە ئەو گومانی دەکرد من ترسنۆکم کام قسەی دەکرد. هێشتا لەبیر نەهاتە بۆمە دەرکەوتی زۆر باشە ئێوە بۆ کوێ دەڕۆن؟ دەبێت نایەوێت ڕێگای هۆستا ئەوێ لەگەڵ مندا ببڕێ کە ئەم پرسیارە کرد. بەسەر سوڕمانەوە پرسییم مەگەر تۆ جگە لە گەڕانەوە بۆ هۆست کارێکی ترت هەیە؟ لە وەڵام داوتی هەڵبەتە نا و ئیتر هیچی نەوت و بەڕێکەوت. لە تووڕەییدا دەلەرزیم. دەرد و ئازار و سووتانەوەی برینەکان و هەموو نیگەرانیەکانی خۆم لەبیر کردەبوو. دەمویست لە پێناو برینداربوونی هەست و نەفسی خۆم غروری هەمیشەیی لەناو ئەودا بکوژم. ئایا شەرم نییە پیاوێکی خوێنەوار و شارنشین بەم شێوە سووک و زەلیلی عەشقی کچێکی نیوە وەحشی ببێت لە هەمووی گرنگتر گێشی پێنەدرێت؟ چ شەرمێک لەمە گەورەترە؟ دەدانم گیر کرد و دەڕۆشتمە پێش بەڵام لە ڕێگادا قسەم لەگەڵ نەکرد. ئەویش بۆ قسەکردن لەگەڵ من تا مەزرۆی نیشان نەدەدا. بەدەست لقەکانی لا دەبرد و دەڕۆشت و سەیری دواوەی نەدەکرد و لە منی نەدەپرسی دەدوێت هەر لەگەڵ یانیم. بەرحاڵ لە کێو ڕۆشتینە خوار و دووبارە گەشتینە شوێنێک لە دارەکە زۆر دوور نەبووین. لەوێ بوو کە من لەی جیابوومەوە و بێ ئاگاداری و پرسیار و وەڵام ڕێگام خوار کرد و بەرەودارێک کە سیلاحەکانم تیادا شاردە بۆ ڕۆشتم. لە تووڕەی و بێزاریدا دەلەرزیم. ناوچاو و پشتم تەڕ ببوو. برینەکانم دەسووتایەوە. چەند خولەک دواتر گەشتمە دارەکە. لە سەرەوە نیشانانی دیاریم کردبوو دۆزیمەوە و لە خوارەوە سەیری شوێنی سیلاحەکانم کرد. لولەی تفەنگەکە لە ناو لق و گەڵای دارەکانەوە دەبینرا. بە خۆشحاڵی و بە دژواری لە دارەکە سەرکەوتم و توانیم تفەنگەکانم هەڵبگرم. هەر لەوێدا تاقیم کردنەوە. تفەنگ و دەمانچەکەم و فیشەکەکان دەستیان لێ نەدرا بوو. دەمانچەکەم کرد بەلا قەدمەوە، تفەنگەکەم کردە شانم. لە هەمان ڕێگا کە ڕۆشتە بوومە سەر هاتمە خوار. چەند خولەک ڕۆشتمە پێش، بەڵام لە ناکاو بیرێک بە مێشکم داهات و لە شوێنەکەی خۆم چەقیم. بیرەکەم ئەوە بوو نەکات لە ڕێگا ڕوبەڕووی وەحشیەکان ببمەوە. پاڵم بەدارێکەوە دا و بیرم کردەوە. دەمزانی لە ڕووباری شەوە دەتوانم بڕۆمە ناو هۆس، بۆیە ڕێگام گۆڕی و بەرەو باشوور ڕۆشتم. خۆشم نازانم کە چی بوو، بە خێرایی ئەو بڕیارەم گرت.
ڕەنگە چارەنووس منی بۆ ئەولا برد. بەرحاڵ ڕۆشتم. ئەم بەشەی جەنگەڵ زیاد لە ڕادا چڕ و مەترسیدار بوو، لەگەڵەوەی هەتاو دەدرەوشایەوە، بەڵام لە بەردار سەر بە ئاسمان کێشراوەکان و لە قاچڕ و پەرگەڵاکان ڕووناکی نەدەبینرا. زۆر لەسەر خۆ دەڕۆشمە پێش، لە ترسیەوەی نەکاماری بوو ئەو ئاناکەندا پەلامارم بدەن، کە لە ناکاو قیژەی ژنێک بێدەنگی جەنگەڵی شکاند و دووبارە سەرنجی منی بۆ ڕۆژهەڵات ڕاکێشا. گومانم نەبوو دەنگی ئەمانۆیە. لەگەڵەوەی نەمدەویست یارمەتی بدەم، بێ ئیرادە بەرەو لای ڕام کرد. ئێستا بیرم لە گیانی خۆم نەدەکردەوە، چونکە باسی گیانی قیبلە و خۆشەویستەکەم لە ئارادا بوو. بیرم لەوە نەدەکردەوە ڕەنگەمارێکی بوو ئا لە ناوگیاکاندا پەلامارم بدات و بە زەربەیە گیانم بگرێت. هیچ شتێک جگە لە ڕزگارکردنی ئەمانۆ لە مێشکمدا نەبوو. بەڕاکردن عارەق ڕۆشتن بەرەو شوێنی دەنگەکە ڕۆشتم، هەرچەندە زۆری شلێوەی دوور نەبووم. شوێنێک کە شەوی پێشتیای کەوتبوومە تەڵەوە لە نزیک 500 مەتر لە سەری ڕێگاکەی من بوو. دەمزانی لەوێش تەڵە هەیە، بەڵام بێترس دەڕۆشتمە پێش. سەرنجام گەشتمە ناوچەیەک کە داری شلوێی زۆر لێبوو. لەوێدا هەناسە لە سنگمدا گیری کرد و ئەوەندە هیلاک بووم دەمویست دانیشم و بە حەسێمەوە و کتوپڕ لە 5 مەتری خۆم ئەمانۆم بینی لە ژێر دارێک دانیشتووە و شلوێ دەخوات. بەبینینی هەناسەیەکم بە سودەی هەڵکێشا و بەڵام بە تووڕەیی وتم: بۆ دەقیژێنی؟ ئەم کردەوە ناشرینە چییە؟ شانەکانی بەرز کردەوە بە خوێن ساردی هەمیشەیی وتی: کێ قیژاندی؟ بە توندی وتم: تۆ قیژاندت، دەنگتم ناسیەوە. بزەیەکی گرتووتی: باڵەدا چویت، من نەبووم، بڕۆرە پێش، ڕەنگە ژنێکی تر لەم ناوچەیەدا گرفتار بوو بێ، بڕۆن کات بە فیڕۆمەدەن. دواتر وەک بڵێ لەگەڵ ڕێبوارێکی نەناسرا و قسە دەکات، سەری داخست و دەستی بە خواردنی شلوێ کرد. خوێن لە دمارەکانمدا قوڵپی دەدا و بێ ئیرادە دەستم بۆ تفەنگەکەم برد و هێنامە خوار. بەڵام خێرا بەسەر خۆمدا زاڵ بووم. ئەو کە منی بێدەنگ بینی دووبارە سەری هەڵبڕێوتی: ئەی بۆ ناڕۆن، ڕەنگە کەسێک کە قیژاندی پێویستی بە یارمەتی بێت. دڵنیا بووم کە ئەو قیژاندوێتی و درۆ دەکات، بۆیە پاڵم بەدارێکەوە داوڕاوەستام. بۆ سێم جار بزەیەکی هێنایە سەر لێوەوتی: کەواتە تۆ تەنیا بۆ ڕزگارکردنی من ڕادەکەیت و خۆت ماندوو دەکەیت. سەیرە. دواتر لە شوێنەکەی خۆی داتەکانی خواردووتی: شلوێ دەخۆیت؟ ئەم میوە بۆ نەهێشتنی تینوێتی زۆر باشە. دەستبەجەیەکێک لە شلوێکانی بۆ هاویشتم، گرتمەوە لە بەرامبەریا دانیشتم. وا دیار بوو ئەمانۆ کەمێک ڕام بووە، بەڵام هێشتا دڵنیا نەبووم. بەخۆمم وت ڕەنگە دەترسێت بە تەنیایی بڕوات و بەم فیکە منی کێشایە ئێرە لەگەڵیدا بم، چونکە نەمدەویست هیوا بە تەواوەتی دڵم چۆڵ کات. بەخۆمم وت ئەگەر پێویستی بە یارمەتی نەبێت، قیژەکەی نیشانی ئەوەیە لە دڵیدا کەمێک ئارەزوی منی هەیە. شلوی یەکەمم خوارد و یەکێکی تری بۆ هاویشتم و دووبارە هەمان پرسیاری یەکەم کە وەڵام نەدابوویەوە دووبارەی کردەوە. وتی: ئێوە چۆن هاتنە ئێرە؟ ڕێکەوت ئێوەی لە هۆزەوە کێشایە ئەو شوێنەی من لێ گرفتار بووم، یان ئەوەی؟ هەستم کرد بە زانینی ئەم بابەتە زۆر ئارەزومەندە و دەیەوێت دانپیانانی عاشق لە من بگرێت و ناچار وتم: خۆشم گرفتار بووم. سیرکەن. ئەم برینی سینەی منە و چۆنیەتی کەوتنە تەڵەکەی خۆم بۆ باس کرد و لە کۆتایی داوتم: بەیانی کاتێک هاتمە هۆش، دەوروبەری خۆم چۆڵ بینی، هەموو وەحشیەکان ڕۆشتە بوون. منیش ڕام کرد. لە کاتی ڕاکردن دەنگی تۆم بیست. لە کێو هاتمە سەر و ئەو ڕووداوانە ڕوویدا. بە جوانی گوێ لە قسەکانم گرت، بەڵام کەمتر سەیری چاوی کردم. نەیدەویست چاومان بکەوێتە سەریەک. ناڕەحەت دەبوو منە و ساد هۆی ئەم خۆگرتنەیم نەدەزانی. کاتێک قسەکەم تەواو بووتی: چی بوو لەم بارودۆخە هەستیارەدا هۆز و مناکت بە تەنیا بەجێ هێشت و هاتیتە جەنگەڵ؟ وەک پشکنەرێکی کارزان پرسیاری دەکرد و بەم پرسیارانە جۆرێک ڕێگای لێ دەبەستم کە ناچاردان بەوەدا بنێم و بڵێم لەبەر عشقی تۆ هاتووم. بەڵام دووبارە خۆم گرتووتم: تۆ چی بوو کە گرفتار بوویت؟ بە خوێن ساردی وتی: ماوەیە کە لە ئۆنا بۆتە نەیارم. ئەو پێشتر لە هاوڕێکانی من بوو، تەنانەت کاتێک لەگەڵ ئێوە بوو
من پارێزەری نهێنیەکانی بووم. بەم حاڵش ئێستا بۆتە دوژمن و 2 ڕۆژ پێش لەسەر بنچینی هاوڕێتی منی بۆ جەنگەڵبان کرد. کەسێک کە لای ئەو پەیامی بۆ هێنا بووم لە جەنگەڵدا دەست و پێی بەسمەوە و بردمیە سەر چاوە. بە دەستوری لە ئۆنا منیان لەوێ ڕاگرت تا بمکوژن. ئەمڕۆ بەیانی زۆ وەحشیەکان بە سیلاحەوە بەرەولای یەک ڕۆشتن و من چاوەڕێی گەڕانەوەی ئەوان و مەرگی خۆم دەکرد کە ئێوە گەشتن. بە لێزانی قسەی دەکرد، بە شێوەیەک لە ناوتەکانی هیچم دەست نەدەکەوت، بە جۆرێک نیشانی دەدا کە ئاگای لە حەز و خۆشەویستی من بەرامبەر بەخۆی نییە و حەزیش بەزانینی ئەم بابەتە ناکات. دواتر وتی لە ئۆنا هێشتا ئێوەی خۆش دەوێت. ئەو دامەوە نازانێت کە ئێوە زۆر زوو لە بیرتان کردووە. پیاوانی هۆزەکەی ئێمە وانین. وتوێژی ئێمە سەبارەت بە لە ئۆنا درێژەی کێشا و کاتێک سرم هەڵبڕی بینیم ئاوابوونی هەتا و نزیکە و گەڕانەوە بۆ هۆز لەو کات و شەوەدا ئەگەری نییە. بە ئەمان وموت ئەوتی گرنگ نییە، من لەم نزیکانە ماڵێکم هەیە لە دووری 2 کاتژمێر، یعنی قەراغ ڕووبار. باوکم پێشتر ماڵێکی دروست کرده بوو، چەند ماڵێکی تریشی لێیە، بەڵام ئێستا چۆڵن و کەسی تیا نییە. ئەم ماڵانە لە کۆندا هی ماسیگرەکان بوون و ئێستا وێران بوون. تەنیا یەک لەوان کە هی منە بۆ ژیان هەندێک کەلوپەلی تایە. منیش بە خێرایی و بە زیرەکی وتم زۆر باشە، منیش لەسەرێکێک لەم دارانە دەخەوم. ئەمڕستەیەم وت و لەژێر چاوەوە سەیری ئەمانۆم کرد. ئەو چاوەڕێم وەڵامە ساردەی من نەبوو، بۆیە بیری کردەوە وتی ئێرە مەترسیدارە، تۆش لەگەڵ ماوەرە، بەڵام لە ژوورێکی تردا بخەوە. ئەمەی وت لە شوێنەکەی هەستا. هەوا هێشتا ڕووناک بوو. منیش لە ڕووناکی کاتی ئاوابوونی خۆر بێچووە کەڵەکێویەکەم ڕاو کرد. دوای ماوەیەکی زۆر یەکەم جار بوو کەڵەکێوی لە جەنگەڵدا ببینم. بێچوو 1 ساڵم خستە سەرشان و هاوڕێ لەگەڵ ئەمانەوە بەرەو قەراغ ڕووبار ڕۆشتین و گەشتینە قەراغ ماڵەکان. وەگوتبووی چەند ماڵێکی لێبوو، یەک لەوان کەرەستەی بۆ ژیانتیا بوو. من هەستم بەوە کرد ئەو کاتانەی ئەمانەوە لە هۆز دیار نەدەما دەهاتە ئێرە. ئەو منی بردە ناو یەکێک لە ماڵەکان، ڕاخەرێکی لەسەر تەختەیەکیدا ڕاخست و دەرگاکەی لە دەرەوە داخست و ڕۆشت. من ئەوەندە هیلاک بووم کە زۆر خێرا خەون لێکەوت و تا بەیانی کە دەرگا کرایەوە و ڕووناکی هەتا و هاتە ژوور ئاگام نەبوویەوە. دەرگا کرایەوە. ئەمانەوە لە جلوبەرگێکی زرد ڕەنگ و دڵڕفێن لە کاتێکدا سینی داری ناشتایی منی لەسەر دەست بوو هاتە ژوور. دوێنێ شەو باش خەوتن، نەمزانی شەو چۆن تێپەڕی. سینەکەی لا بەرامبەرم دانا و دەستی کرد بە پێستگرتنی جۆرێک ئەناناس کە تایبەتە بە ئەمازۆن. لەژێر چاوە نوقمی جوانیەکەی ئەو بووم و بیرم لەوە دەکردەوە کە چارەنووس نەخشێکی تری بۆ ژیانمدا ڕشتووە و منی گرفتاری ئەمانەوە کردووە. لەم بیرانەدا دەتلامەوە، دەدوت لە گێژاوێکدام و ڕێگەی ڕزگاربوونم نییە. ئەمانەوە تەواو بوو لەبەرەوەی منی بێجوڵە و بێدەنگبینی بزەیەکی گرتووتی بۆ قسە ناکەیت. هەناسەیەکم هەڵکێشە و بەڕاشکاوی و بێ پەردەوتم هەرچی زیاتر قسەت لەگەڵ بکەم، هەرچی زیاتر لای تۆ بم بەدبەختتر دەبم، کەواتە باشتر ئەم چەند خولەکەش بێدەنگ بم و بڕۆم. هەرچی زیاتر قسەت لەگەڵ بکەم، هەرچی زیاتر لای تۆ بم بەدبەختتر دەبم، کەواتە باشتر ئەم چەند خولەکەش بێدەنگ بم و بڕۆم. پێکەنی و زەق سێری چاوەکانی کردمەوەتی بۆ حاڵەتی چاوەکانت گۆڕاوە. من مەبەستمەوەیە هۆی گۆڕانی چاوەکانت و هۆی بەدبەختیت پێکەوە بڵێ. من تێنەگەشتم مەبەستت لە بەدبەختی چییە. کچێکی وشیار و زیرەک بوو. بەوەی وتم ڕازی نەدەبوو، دەیویست ڕاشکاوتر قسە بکەم و من کە بەڕاستی ئەوم خۆش دەویست و لە هەمان کات نەمدەویست وەک کچەکانی تر چێژی لێوەربگرم و بڕۆم. بڕیارمدا و هەستام. دەزانن بڕیارەکەی من چی بوو؟ دەمویست لێی دوور بکەمەوە، ڕەنگە عاشقەکەی لەبیر بکەم. بە نەرمێکی تایبەت وتی برسیتە شتێک بخۆ. من کە بەڕاستی برسیم بوو ئاوی میوەکەم هەڵقوڕاند و قاشێک ئەنەناسم خستە دەمم. زەختم لە خۆم کرد، فشارم بۆ خۆم دەیەنا تا نەگریم. سەرقاڵی لەبەرکردنی جلەکانم بووم. پشتم تێکرد تا فرمێسکەکانم نەبینێ.
بە دژواری لە هاتنە خواری فرمێسکەکانم ڕێگریم دەکرد و بە خێرایی قۆبچەی شەڕواڵەکەم بەست و کە خێراتر لێی ڕابکەم و بڕۆم. لەم کاتەدا هەستم بەوە کرد دراویەکانی کراس و شەڕواڵەکەم دراونەتەوە. سەیرە کێ جلەکانی منی کە 2 ڕۆژ پێش لەو شەڕەدا دڕابوو دووریوەتەوە. بەسەر سوورمان و بەو حاڵە پەرێشانەوە چاوەپڕ فرمێسکەکانم تێبڕی و بە پرسیارەوە لێم ڕوانی. ئەمانوی زیرەک مەبەستەکەمی وەرگرت لە شوێنەکەی هەستاوتی جلەکانی تۆم 2 شەو دووریەوە، تۆ خەوتە بوویت. بە هێواشی هاتمە ژوور، جلەکانم بردە ژوورەکەی خۆم و دووریمەوە. بۆ ڕوونکردنەوەی زیاتر وتی ئاخر من دەتوانم لە دەرەوە دەرگای هەموو ماڵەکان بکەمەوە و بیبەستم. من چەند جار هاتم ئێرە و ڕۆشتم، 1-2 جاری ژێر سەرتم چاک کرد تا ئاسوودە بخەوی. ڕازی نەدەبووم سەرت لە سەردارەکە بێت. کراس و شەڕواڵەکەتم دەرهێنا خستمە ژێر سەرت. زۆر کارم کرد بەڵام ئاگاد نەبوویەوە چەند خەوت قورسە. نازانم 2 شەو لە هیلاکیدا خەوت لێکەوت یان هەروە خەوت قورسە. بە بیستنی ئەم قسانە دڵمدا کەوت. دەمم کردەوە کە شتێک بەڵام نەمتوانی. ئەو هاتە پێش و دەستی گرتم وتی بۆ جلەکانت لەبەر دەکەیت؟ دەمویست دەرمان لە برینەکانت بدەم بۆ ئێستا. فشارم بۆ خۆم هێنا و بە پاڕانەوە و دەنگێکی پڕازار وتم با بڕۆ. ئیتر نەمتوانی قسە بکەم. بێ ئیرادە بووم و فرمێسک هاتە چاوم کە ڕێگرتن لە هاتنە خوارەوەی ئەگەری نەبوو. بەڵام بۆی بینەری گریان و بارودۆخم نەبێ پشتم تێکرد و سرم خستە سەر دەرگای ژوورەکە. ئەمانۆ هاتە پێش. ئەوەندە لە پشتەوە لێم نزیک بوویەوە کە گەرمی جەستەیم هەست پێ کرد. گەرمیەک کە گیانێکی تازەی بە ڕۆحمدا ڕۆحمی صاف کردەوە. ئەمانۆ سەری خستە سەر پشتم بە دەنگێک کە لەرینەکەی ئاشکراتر لە دەنگی بووتی ئەمەم دەویست. بە دوای ئەم 2 دڵەپە فرمێسکەدا دەگەڕام. سوێن بەخوای جەنگەڵ کە زیاد لە ڕادە تۆم خۆش دەوێت، بەڵام دەترسام بە چارەنووسی کچانی تر گیرۆدەم کەی. لەسرم ترسە بوو لە تۆڕام دەکرد و خۆم دوور دەکردەوە. ئەو کات کەمێک وەستاوتی بەڵام بێ ئیرادە بووم. دەنگی گریانی بەرز بوویەوە و من گەرمی فرمێسکەکانیم لەسەر بەربڕی پشتم هەست پێ کرد. فرمێسکی من و ئەو سەرەتا دەستپێکی عشقێکی سووتێنەر بوو کە لە مەودووە زیاتر خوێنەران بەخۆیەوە سەرقاڵ دەکات. عشقێک کە ڕووداوی مەترسیدار و ترسناکی بەدواوە بوو. بناغەی و عشقا و ڕۆژە لەو ژوورە یەکەم بەردیدانرا بۆ هەمیشەش وەک یادگاری دەمێنێتەوە. هەردووک دەگریاین، بەڵام چ گریانێکی گەرم و سوتێنەر. گریانی شادمانی، گریانی حەسرەت، گریانی ترس، گریانی پێکەنین و خۆشحاڵی. نازانم و ناتوانم ناوی ئەو گریانە بڵێم. بارحاڵ لە پەنای ڕوخساری خۆم فرمێسکم دەڕژاند و دڵۆپی فرمێسکی ئەمە دوانە تێکەڵ بوو مل و بناگیۆمانی چڕ کرد. نەمزانی چەند کاتژمێر بەو شێوەیە بووین و خولۆک و کاتژمێرەکانی ڕۆژ چۆن تێپەڕین. دنیا و ئەوەی تیایدایە هەردووکمان بیرمان کردبوو. چەندین کاتژمێر بەڕاز و نیاز گریان و پێکەنین گوزەرا، بەڵام من کە ئەمانۆم بەڕاستی خۆش دەویست و لە دڵەوە عاشقی بووم. دەستم بۆ درێژ نەکرد و هەرگیز قاچم لە بازنەی پاکی نەخستە دەر. نزیکی ئێوارەی ئەمانۆ هەستا و ڕۆشتە ژوورەکەی تر و بە باوەشێک میوە گەڕایەوە. ئەو شەوەش میوەمان خوارد. بەرەبەیان کە چاوم کردەوە سرم لەسەر ڕانی ئەمانۆ بوو. کە سەیری چاویم کرد بینیم دەگری. بە بزەوە دەستیم گرت و ماچم کرد و لە هۆکاری گریانەکەیم پرسی. وتی هەمووی ئەم شەو لەم بیرەدا بووم کە سەرنجام ئەو ڕۆژە دەگات کە تۆ لە جەنگەڵ و ئەم شوێنە تێر ببیت و بڕۆیت. ئەو کات من چی بکەم؟ لە شوێنەکەم دانیشتم و سەری جوانی ئەمانۆم خستە سەر سینەم و وتم تۆ هی منیت، سیرکە، گوێ بگرە. هێشتا هیچ پەیوەندیەک لە نێوانماندا دروست نەبوو کە بۆ دڵخۆشی تۆ بمەوێت درۆ بکەم. بۆ سەلماندنی عشقی خۆم تا ئەو ڕۆژەی بەڕەسمی دەبیتە هاوسەرم دەستت بۆ نابم. ڕوخساری کرایەوە وەک مناڵێک بەڵێنی بوو کەڵەیان پێدا بێت. دەستەکانی لە یەکدا و سەری خستە ناو دەستی و وتی من هی تۆم؟ ڕاست دەکەیت؟
چەندە هەست بە بەختەوەری دەکەم. هێشتا سەرقاڵی قسەکردن بوو کە دەنگی خشە بیسترا. دەدوودێکێک لەسەر گەڵا و گیاوشکەکان دەڕوات و شتێک بە دوای خۆیدا ڕادەکێشێت. هەناسە لە سینەم داوەستا. دەنگەکە بە ئاشکراتر دەگەشتە گوێ و نزیکتر دەبوو. ئەمانەوە پێڵاوە چەرمیەکانی خۆی داکەند و لەسەر نوکی پەنجا بەرەو دەرگاکە ڕۆشت. لە کەلێنی تەختەکانەوە سەیری دەرەوەی کرد. دواتر بارامی سەری بردە دەر و خولەکێک لەو حاڵەدا مایەوە. وەستانیە و سەرنجی منی ڕاکێشا و لەسەر نوکی پێ بەرەو لای ڕۆشتم. ئەمانۆ زیاتر دەرگاکەی کردەوە وتی: بڕوانە، ئەو پیاوە بریندارە لە دانیشتوانی هۆزەکەی خۆمانە. سیرکە، زۆر سەیرە. دواتر بە پەلەوتی: دەیناسم. دەدوێت دەنگی ئەمانەوە سەرنجی پیاوە بریندارەکەی ڕاکێشا و بەرەو لای ئێمە هات. دەرگاکەم کردەوە. کاتێک زانیم توانای ڕێگەی ڕۆشتنی نییە و بەدەست و سەرداوە یارمەتیمان لەیەکە، بەرەو لای ڕام کرد. باوەشم کرد و بە خێرایی بۆ ناو ژوورەکەم گواستەوە. بریندار کە ئێمەی بینی و ناسینیەوە لە هۆش چوو. شوێنی درەنگکردن نەبوو، برینی مەترسیدار بوو. من و ئەمانەوە برینەکەیمان بەست. ئەمانەوە کەمێک گیای کۆ کردەوە و گوشراوەکەی کردە ناودەمی. نزیک ئێوارەیە وەحشی هاتە هۆش، بەڵام لەگەڵەوەی چاوی کردەوە و ئێمەی بینی و ناسینیەوە. کاتێک سەری بەرز کردەوە بە ترسەوەتی: دەرگاکان داخەن، ئاگر مەکەنەوە، دێن. تەنیا من زیندوو ماوم. بەبیستنی ئەم ڕستەیە دڵمدا کەوت. لەکوێ تەنیا ئەو زیندوو ماوە؟ مەبەستی چییە؟ پرسیم: چی دوت؟ چی ڕووی داوە؟ هیچ. دەدویست چی ببێ؟ هۆزەکەیان کوشتار کردین و ژن و پیا و گەنج و مناڵیان بەبێ جیاوازی کوشت. تەنانەت سەگ و پشیلەکانیشیان بە زیندویی نەهێشت. لە ئۆنا ئەوانی هێنا بوو. ئەوێ لە ئۆنا. وەحشی ئەمەی وت و دووبارە بێهۆش بوو. من و ئەمانەوە لە ناڕەحەتی و نیگەرانیدا دەلەرزین. لەو کاتەدا هەموو سەرنجم لای موناک و یوری و مناڵەکەم بوو. بە پلەی یەکەم یوری و دواتر بیرم لە مناڵەکەم دەکردەوە و داخم دەخوارد ئەو دوانە کوژرا بێتن. یوری داما و خەریک بوو دەخنکام. دەرفەتم لەدەست نەدا و بە خێرایی جلم پۆشی و سیلاحم هەڵگرت و بەرەو دەرگای ژوورەکە ڕام کرد. ئەمانەوە دەیویست لەگەڵ من بێت، بەڵام ڕێگر بووم. بە هەزار زمان داوام لێ کرد لەوێ بمێنێتەوە و پەرستاری لەو پیاوە وەحشیە بکات. ئەمانەوە کە منی لە ڕۆشتن سوور بینی، قەمەیەکی پانی هەڵگرت و خستیە سەردەڵی و هەڕەشەی لێ کردم ئەگەر بڕۆم خۆی دەکوژێ. ناچار تەسلیم بووم و مامەوە. ئەو ڕۆژە بەم شێوەیە تێپەڕی و سەرنجام ڕۆژی سێیەم کە شەعکی باش بوویەوە و دەیتوانی بە باشی و جوانی بەڕێگادا بڕوە. ئەمانۆ ڕازی بوو کە هاوڕێ لەگەڵ شەعکی بڕۆمە هۆز. بەڵێنیشیدا خۆی لەوێ بمێنێت و خۆی داشارێت. من و شەعکی کە بەڕاستی پیاوێکی بەهێز و شیار بوو، سوار بەلەمێکی شکاو بووین و لە ڕێگای ڕووبارەوە بەڕێکەوتین. ئەو ڕۆژە بە هێواشی تێپەڕی و بەلەم وردە لە سنووری هۆزی ئەمازۆن نزیک دەبوویەوە. شەعکی ئارام و خوێن سارد بوو، وەک پەیکەرێکی لە پۆڵا کە ڕەنگی قاوەییان کردبێت. من بیرم دەکردەوە و سەیری شەپۆلەکانم دەکرد کە لە ناکاو شەعکی وتی: سەرۆک هاتن، ئاگادار بن. بە خێرایی دارە درێژەکەی خستەنەوە بەلەمەکە و قەمەکەی کێشا. من سەیری بەرامبەری خۆم کرد و تفەنگەکەم ئامادە کرد. بەڵام درەنگ ببوو، چونکە لە چەند خولەکێکدا لە ناو ژمارەیەک بەلەم کە لە هەر کامیاندا دوو پیاوی چەکدار دانیشتە بوو گەمارۆدرای. دیمەنێکی ترس ئەنگێز و ترسناک بوو کە هەر بینەرێکی دڵڕەقی دەلەرزان. لەبەردەم هەر کام لە بەلەمەکان دارێکیان هەڵواسی بوو. لەسەر هەر دارێک سەرێکی بڕاویان دانابوو. چاوی سرە بڕاوەکان کراوە بوو. دەروت سەیرمان دەکەن و بۆ سندنی تۆڵەی خۆیان و مناڵیان هانمان دەدەن. بەدڵنیاییەوە تا ئێستا لەم خاڵە ئاگادار بوونەتەوە کە هۆزە جیاوازەکانی ئەمازۆن هەر کام نیشانی تایبەتی خۆیان هەیە. هەندێک لە هۆزەکان بە کێشانی هێڵی ڕەنگین لەسەر ڕوخساری جەستەی خۆیان لە هێزەکانی ترجیا دەکەنەوە و هەر کامیان بە شێوەیەک. بەم شێوەیەش هەر کە چاوم بەسەر بڕاوەکان کەوت و نەخشەکانی ڕوخساریانم بینی،
دەمم لەسەر سوڕماندا و لە هەمان کات لە ترس و نیگەرانیدا کرایەوە، چونکە لە یەکەم نیگازانیم سەرەبڕا و خوێناویەکان پەیوەندیان بە ئازا و شەڕکەر و پاڵەوانەکانی ئەمازۆنەوە هەیە، کەواتە ئەوەی شەعکی دەیوت ڕاستە. ئەوەی تا ئێستا منی دەترسان سەرەبڕاوەکانی چاوە بێ سۆماکان بوون کە بە زمانی بێ زمان قسەیان لەگەڵ دەکردم، بەڵام لەم ساتە بەدواوە چاوی پڕق بێزاری و خوێن خۆر و تاوانباری وەحشیەکانی ناو بەلەمەکان بوو کە منی دەترسان. سەیری هەر کامیانم دەکرد بڵێسە یاگرێکی سووتێنەر کە لە چاوەکانیەوە هەڵستا لە ڕۆح و گیان و دەرونی من بەردەبوو، لەسەر ڕێگای خۆی هەموو شتێکی دەسووتاند و ورە و بێریشی لە ناو دەبرد. ئەوان ڕم و تیر و کەوان و خەنجەر و قەمەیان پێبوو، لە دەستیان خوێن دەچۆڕا و قاچ و ڕان و سینەی ئەوانیش خەڵتانی خوێن بوو. بە یەک ڕوانین لە دەوروبەری خۆم هەستم بەم خاڵانە کرد و بارودۆخی خۆم هەڵسەنگان. شاکی لە پشتە سەرم دانیشتە بوو دەلەرزی. شاکی نەدەبووە لە هاوڕە گەزەکانی خۆی بترسێ، بەڵام ئەوەی بە چاو دیبووی و ئەم دیمەنانەی لە بێبەزەی و دڵڕەقی ئەوان بەرچاوی کەوتەبوو دەیترسان. مافی خۆی بوو بترسێت و لە زۆری ترس شەقشەقەی دیانی ڕۆژە ڕێک بڕوات. ئەمەشم باش نەدەزانی و ناتوانم بە بەڵگەوە بینوسم. نەمدەزانی ئەوان من دەناسنیان نا. ئایا دەیانزانی من پیاوی جێگی سەرنجی لە ئۆنام کە شەوی پێش دەستم و پێمیان بەستە بوو لە 4 مێخەکیان دابووم یان نا؟ ئەوەی لە هەمووان لە من نزیکتر بوو لە ناکاو قیژاندی و ڕمەکەی خۆی بۆ سینەی من ڕەها کرد. وەحشیەکان لە هاویشتنی ڕەم زۆر شارەزان. کەمتر ڕێیەکەوێ وەحشیەکانی ئەمازۆنی ڕمێک بۆ کەسێک یان نیشانەیەک یان ئاژەڵێک ڕەها بکات و ڕاستەوخۆ نەچەقێتە ئەو شوێنەی کە دەیەوێت. ئەو سەرەتا ڕمەکەی ڕەها کرد، بەڵام کاتێک دەیویست دوایین بە شەکی لە ناو پەنجە نیوە داخراوەکانی دەربچێت دەستی بەست و کلکی ڕمەکەی گرت. ئەم کارەی بۆ ئەوە کرد هەم من بکوژرێم و هەم ڕمەکەی لەدەست نەدات. نوکی ئاسنینی ڕمەکە بەرەو دڵم دەهات، بەڵام شەعکی کە لە پشتی سەری من دانیشتە بوو لە هەمان سات کە دەبووە بکوژرێم و دڵم کۆن بێت ملی منی گرت و بە خێراییەکی شیاوی دەستخۆشی کردن بەرەو لای ڕاست فشاریدا و خواری کردەوە. ئەم کارە بووە هۆی ڕزگاری من و ڕمەکە لە جیاتی ئەوەی سینەی من کۆن کات لە بەلەمەکە چەقی و وەحشی بۆ دەرکێشانی هەوڵی دەدا. نوکی ڕم لە تەختەی بەلەمەکەدا جێگەی گرتە بوو، تۆند ببوو. ڕاکێشانی لانی کەم چەند چرکەیەکی کات دەویست. چەند چرکە بۆ ئێمە دەرفەتێکی زۆر باش بوو. من کە دەمزانی بارحاڵ ئەوان دەمان کوژن تفەنگەکەم خستە سەردەستم و بە خێرایی مێشکیم نیشانە گرت و تەقەم کرد. گولە تەقا و وەحشی لە شوێنەکەی بەرز بوویەوە. قیژەیەکی کورتی کرد، کەوتە ناو ئاوی ڕووبار و ڕۆشتە خوار. دووەم کەسیش کە لە ناو بەلەمەکەدا بە گولەیەکی تر کەوت و لە ناو ئاوداون بوو. بە کوشتنی و دوانە هەموو وەحشیەکان ڕمەکانیان بۆ بەلەمەکەی ئێمە هاویشت. هەراوهوریا و هەلهەلەیان دەستی پێکرد و هێرشیان هێنا. ئەم جارەیان شەعکی بۆ هۆی ڕزگاری من و بەلەمەکەی بە سەوڵ بردە پێش. جێگۆڕینی بەلەم لە ئاوی ڕووبار بۆ هۆی ئەوەی هیچ کام لە ڕمەکان بەر ئێمە نەکەوێ. تەنیا یەکیان بەر بەلەمەکە کەوت و زیانی بە ئێمە نەگەیان. بە خۆشحاڵیەوە ئەوانی تر ڕەمیان نەبوو، تەنیا چەند کەسیان کە تیر و کەوانیان پێبوو شوێنمان کەوتن. شەعکی جێگای خۆی لەگەڵ مندا گۆڕیەوە، یعنی من هاتمە دوای بەلەمەکە و لە چاڵی بەلەمەکەدا خۆمدا شارد و دەستم بە تەقەکردن کرد. شەعکی ناچار بوو سەوڵ لێ بدات، بۆیە نەیتوانی خۆی داشارێت و لە هەمان خولەکەکانی سەرەتا تیرێکی بەرکەوت و قیژاندی و سەوڵی دەستی چەپی فڕێدا. تیر بەرشانی چەپی کەوت و تێیچەقی لە شوێنەکەی خوێن فیچقەی دەکرد و دەهاتە دەر. ڕەشپێستێک کە تیرەکەی هاویشتە بوو بەر گولەی من کەوت و کوژرا. خێرایی کاری ئەوان زیاتر بوو، لە هەر چرکەیەکدا چەند تیرێک لەلایەن وەحشیەکانەوە بەرەو ئێمە دەهات، چونکە من تەنیا بووم و
ژمارەی ئەوان زۆر بوو. لەگەڵەوەشدا تیرەکانیان بێجگە لەو دوانەی بەرشانی شاکی کەوت بە فیڕۆ چوون، بەڵام من بە هەر سێ گولە دوانم کۆشت. ژمارەی کوژراوەکان گەشتە 10 کەس و لە کاتێک نیگەرانی من بۆ تەواوبوونی فیشەک ڕوو لە زیاد بوون بوو، ئەوان دەستیان لە بەدوادا چوون هەڵگرت و گەڕانەوە. چەند خولەک دواتر بەلەمەکەی ئێمە پێچای و ئەوان لەبەر چاوون بوون. شاکی تا ئەم کاتە بە یەک دەست ساڵی لێدەدا، بەڵام لەوێدا لەبەر خوێن ڕێژی و ئازار دەستی لە سەرسینەی دانا و ناچار من جێگای ئەوم گرتەوە. کەمێک کە دوور کەوتینەوە ڕۆشتمە لای شاکی. سەرەتا تیرەکەم لە شانی دەرکێشا و دواتر بە پارچەیەک لە کراسەکەی خۆم بەستم. خوێن وەستایەوە، بەڵام سووتانە و ئازاری دەدا. بە هەر جۆرێک بوو نزیکەی نیو کاتژمێری تر لە ئاودا ڕۆشتینە پێش. بەردەوام و هەرچەند خولەک جارێک لە شاکیم دەپرسی گەشتینە کوێ، لە دوایین جار ئەو پێڵوەکانی خۆی کردەوە وتی گەشتین، بەلەمەکە بەرنەبەستێنی ڕاست و دابەزن، ئێوە بڕۆن، من لە ناودارەکاندا دەمێنمەوە. بە دژواری و بە فشارێک کە لە ڕەوتی ئاوم دەکرد بەلەمەکەم بۆ قەراغی ڕاست برد و تەنافەکەم بەدارێک بەستەوە و دابەزیم. بە شاکیم وت تۆ بمێنرەوە، من دەڕۆمە هۆز و ژمارەیەک بۆ هێنانی تۆ دەنێرم. شاکی بە دژواری بزەیەکی تاڵی هێنایە سەر لێوەوتی ژمارەیەک بۆ ناردنی من دەنێرن؟ ئێوە بێ ئاگان، نازانن چ کوشت و کوشتارێکی وەحشیانەیان دروست کرد. بێ ئاگان لەوەی ڕەنگە لە هۆزی ئەمازۆن 5 پیاوی زیندوو نادۆزنەوە. ئەمەی وت و هەناسەیەکی هەڵکێشا. بە بیستنی ئەم چەند خەبەرەوتم کەواتە خۆم دەدبم. دەست بەجێ دەستی ڕاستیم لە کەمەری خۆماڵاند و بە دژواری و بە یارمەتی خۆی لە بەلەمەکە هێنامە دەر. پاڵی بە منەوەدا بوو، بەڕێگادا دەڕۆشت، بەڵام نەیدەتوانی هەنگاو هەڵگرێت. بردنی ئەو بۆ هۆز پێویست نەبوو، جگە لە بەفیڕۆدانی کات و بەدیهێنانی ڕووداوی مەترسیدار ئەنجامێکی نەبوو. بە خۆشحاڵیەوە خۆی هاتە قسە و پێش ئەوەی من شتێک بڵێم وتی بەسە، ئێوە من لێرەدا دابنێن و بڕۆن. ئەگەر تیرێک کە بەر شانم کەوتووە ژاراوی بێت، بەدڵنیاییەوە دەمکوژێت و کەس ناتوانێ ڕزگارم بکات، چونکە تا ئێستا ژەهرەکە کاری خۆی کردووە. بەڵام ئەگەر تیرێکی ئاسایی بێژەهر بێت لەبەرەوەی خوێن وەستاوە، لە چەند کاتژمێرێکدا باشتر دەبم و بە تەنیایی دەتوانم بەڕێگادا بڕۆم. ئەو کات دێم بۆ لاتان و ئەگەر پێویست بکات ڕێنوێنیتان دەکەم. ئێوە من دابنێن و بڕۆن بە دوای کاری خۆتان. ئەگەر تا گەشتنی شەو نەهاتم و کاتتان بوو بگەڕێنەوە بۆ ئێرە و لاشەکەم بە خاک بسپێرن تا ئاژەڵەکانی جەنگەڵ لەدلەتم نەکەن. شاکی ئەمەی وت و لەسەر زەوی دانیشت. ڕەنگی ڕوخساری سەوز ببوو. دڵنیا بووم تیری ژاراوی مەرگی ئەوی نزیک کردوتەوە و تا کاتژمێرێکی تر دەمرێت. ماڵاواییم لێ کرد و ڕۆشتم. کاتێک لەوێ دوور کەوتمەوە بیری قسەکانی شاکی کەوتمەوە کە باسی کوشتاری دانیشتوانی دەکرد. بەدەمان بیرانەوە گەشتمە سنوورەکانی هۆز. ئەم ڕێگە بەرامبەر بەو ڕێگا بوو کە چەند ڕۆژ پێش هۆزم لێوەی بەجێهێشت. یانی ڕێگەی پێشوو بۆ کوێستان و ئەم ڕێگایە بە ڕووبار کۆتایی پێداهاتوو. لەبەرەوەی ڕووبار پێچی نییە، ڕێگاکان بەرامبەر یەک جێگیر بوون. یەکەم دیمەنی ترس هێنەر کاتێک بینیم کە ماڵەکانی هۆز لە دوورەوە بینرا و کەمێک سەروتر لە لەق و گەڵایدارەکان ڕیزی ماڵەداری و حەسیریەکانی هۆز دەبینرا. لێرەدا چەندین لاشە کەوتە بوو، پیاوێکی بێسەر و ژنێکی سک هەڵدڕا و مناڵێک. سکیە و ژنیان بە جۆرێک هەڵدەڕێ بوو کە تا قۆڵایی قورگی درا بوو. هەموو ناوسکیان دەرهێنا بوو. مناڵەکەشیان بەڕمێک بەدارێکەوەدا کوتی بوو. کەمێک سەروتر جەستەی دوو پیاوی سەربڕاو دەبینرا. دیار بوو هەمویان کەسانی یەک خێزانن کە لە کاتی ڕاکردن گیرۆدەی وەحشیەکان بوون و بەم شێوەیە کوژراون. ئەم دیمەنە ئەوەندە بێزارکەر بوو کە توانای سیرکردنم نەبوو. ناچار خێرایی هەنگاوەکانی خۆم زیاد کرد و ڕۆشتم. باسکردنی دیمەنەکانی دواتریش بەبێ سوود دەزانم، چونکە جگە لە دروستکردنی ناڕەحەتی و خەم ئەنجامێکی نییە، تەنیا ئەوەندە بزانن کە هەمویان کوشتە بوون.
ژماردنی کوژراوەکان ئەگەری نەبوو. لە هەر لایەکەوە تێپەڕیم لاشەی چەند کەسێکم لەسەر ڕێگای خۆمدا دەدی و لە دڵدا بۆ لە ئۆنا کە ببووە هۆی ئاوا کوشتارێکی بێبەزەیانە لعنەتم دەنارد. هەر لەوێدا بە چاوی پڕ فرمێسک و قورگی گیرا و بەڵێنمدا تا تۆڵەی ئەم هەموو بێتاوانە لە ئۆنا و تاوانباران نەگرم. جەنگەڵی ئەمازۆن بەجێنەهێڵم و لە داهاتوودا ببینن تا چەندە لە کاری خۆمدا سەرکەوتم تا چ ڕادەیەک بە بەڵێنەکەی خۆم وەفادار بووم. بابەتێک کە گرنگ دەهاتە بەرچاو دۆزینەوەی یوری و مناڵەکەم و موناک بوو. سێری هەر شوێنێکم کرد ئەوانم لەناو کوژراوەکاندا نەبینێ. ژمارەیەک بەگول لە کوژرا بوون. زانیم یوری ئەوانی کوشتووە، بەڵام خۆی لەکوێیە نەمدەزانی. ماڵی ئێمە و ژمارەیەک لە ماڵەکان لە ئاگردا سوتا بوون و شوێنەواریان نەمابوو. فیشەکەکانی منیش لەناو چ بوو، بەڵام شوێنی داشاردنی سیلاح و فیشەکەکانم دەزانی و بۆ بەدەستێنانی فیشەک و ڕەشاشێک ڕۆشتمە ئەوێ. لەو کاتەدا هەستی تۆڵە سندنەوە خوێنی گەرم کردبووم و دەمویست بە هەر جۆرێک بوو لە ئۆنا و تاوانبارانیە و کوشتارە بە سزای کردەوەکانی خۆیان بگەێنم. کە لە کوژراوەکانی هۆز دوور کەوتمەوە دەنگی خشەخشی مارێکم بیست و بە خێرایی خۆم فڕێدایە لایەک. لەم کاتەدا قاچم لە جەستەی ژنێک گیرا و کەوتم. مارێکی گەورەی ئاناکەندا پەلاماریدام و دووبارە خۆی کۆ کردەوە و وەک قامچی کەوتەڕێ. سێری ئەو ژنم کرد و بینیم ئەو ژنە بەهۆی گەستنی مار کوژراوە. شوێنی دوودیانی مار لەسەر شانی چەپی بە جوانی دەبینرا. ماری ئاناکەندا ئەوی کوشتە بوو. سەرەتا بە گولە سکی مارەکەم کۆن کرد، بەڵام مار بە گولە نەدەکوژرا. ناچار دەستم بۆ تەقەکردن برد و پەلامارمدا. مار بەهۆی گولە کە بەرسکی کەوتبوو نەیدەتوانی بە جوانی ڕێبکات و من لەم دەرفەتە کەڵکم وەرگرت و بەقەمە چەند زەربەیەکم لە جەستەی 8 مەتری ماردا و کلکیم بڕی. کلکی مار لە دەستمدا بوو، هێشتا هەردوو بەشی هەڵبەزوودا بەزی دەکرد. وەک پێشتریش جارێک نووسیومە مار لەو ئاژەڵانەیە تا سەری نەقرتێنیت مەترسی پەلاماردانی هەیە و بە کلکی بڕاویش دەتوانێت بە نێچیرەکەی بگات و بە چەقاندنی دیانە ژاراویەکانی لە پێی بخات. بۆیە منیش ئاگاداری خۆم بووم. کلکی مارم فڕێدا و دووبارە پەلامارمدا. ئەم جارە ئاناکەندا بە باشینەی دەتوانی خۆی بجۆڵێنێت. ئەو خێرایی و چالاکی ئاسایی خۆی نەبوو، لەلایەکی تر سکی کۆن کرابوو. مار سەری خۆی سوڕاند و پەلاماریدام، بەڵام ئەم جۆڵەی زۆر بەهێواشی بوو. توانیم لەسەر زەوی و هەوا زەربەیەک لە ئاناکەندا بدەم. بەهۆی ئەم زەربانەوە، بەهۆی تیژبوونی نوکی قەما، سەری ئاناکەندا قرتا و لە 2 مەتریدا کەوتە سەرخاک. جەستەی کە تا ئێستا مەترسی نەما بوو هەڵبەزوودا بەزی دەکرد. کاتێک لەم کارە ئاسوودە بووم بەرەو کچەکە دەڕۆشتم. لەگەڵەوەی دڵنیا بووم کە مردووە، نەمزانی چی بوو کە ڕێگام بۆ لای ئەو خوار کردەوە. کچەکە کەوتە بوو، ڕەنگی ڕوخساری گۆڕا بوو. بە ئارامی لای دانیشتم و دەستم لەسەر دڵی دانا. لەژێر دەستمدا جوڵەیەکی کەم هەسپێکرا، دەدوت دڵی هێشتا لێ دەدا. سێری برینەکەم کرد و بە شادمانیەوە بینیم شوێنی گەستنی مار خوێنی لە دێت و ژار خوێنەکەی مایاندووە. سێری برینەکەم کرد و بە شادمانیەوە بینیم شوێنی گەستنی مارە خوێنی لێ دێت و ژار خوێنەکەی مایاندووە. دەستبەجێ شوێنی برینەکەم گوشی و بەنووکی قەما دەوروبەرەکەیم هەڵدڕی و ئەوەندە بە پەنجە فشارمدا کە کەمێک خوێنی مەی و هاتە دەر. ئاوێکی زەرد ڕەنگیش لەگەڵ خوێنە مەیوەکە هاتە دەر. ئەم ئاوا ژەهری ماری ئاناکەندا بوو. هیچ هیوایەکەم بۆ ڕزگاری کچەکە نەبوو، بەڵام بۆ دڵنیایی زیاتر دەستم لەسەر دڵی دانا و بینیم لێدانی دڵی خێراتر بووە. جارێکی تر برینەکە سەرنجی ڕاکێشام و کە چاوم پێیکەوت و هەناسەیەکم بە سوودەیی هەڵکێشا و بە ڕزگارکردنی کچە ئامازۆنیەکە کە نەمدەناسی زیاتر هیوادار بووم. دەزانم چی بوو؟ خوێن لە شوێنی برینەکەەوە هاتە دەر و ئەمەش نیشانی دەدا ژەهری مارەکە هێشتا لە خوێندا کاریگەریدانە ناوە. ئەگەر ژەهر بە خوێن دەگەشت خوێن دەمەی و
بەستنی خوێن دەبووە هۆی مەرگی ئەو. خوێنەکە هیواداری کردم و بۆ ئەوەی خوێنێکی زیاتری لێبێت ژەهری مارەکە بشواتەوە، دوو دەستیم بەرز کردەوە و چەند جارێک بۆ چەپ و ڕاست تەکانمدا. چەند خولێک دواتر کە دڵنیا بووم ئیتر شەهر لە شوێنی برینەکەدا نەماوە، بە پارچەیەک لە کراسەکەم شانیم بەست و خستمە سەرشان و درێژەم بەڕێ پێواندا. ڕێگە لە ناو جەنگەڵەوە درێژەی هەبوو، بەڵام هێشتا لە سنووری هۆز دەرنەچوو بوو. بارودۆخ شڵەژا بوو، دوور لە ڕێگا ئاساییەکان کە دانیشتوانی ئەمازۆن بەکاریان دێنا شوێنەوارێکی تر دەبینرا. منیش خوار دەڕۆشتم و هەندێکات لە ڕێ دەردەچووم. قورسی کچەکە هیلاکی کردەبووم، بەڵام لەوەی گەرمی یەکەم لە جەستەی نەرمی کچەکە هەست پێ دەکرد شادمان دەبووم. کەلانی کەم کەسێکم لە مردن ڕزگار کردووە. نزیکەی 30 میل بەم شێوە لە جەنگەڵدا ڕۆشتینە پێش و کەم کەم لە شوێنی شاردنەوەی سیلاحەکان نزیک دەبوومەوە. نیشانەکانی جاری پێشوو هێشتا بوون و دەبوونە هۆی دڵگەرمی من. لەم کاتەدا لە ناکاو دەنگی گریانی مناڵێک بەگوێم گەشت. هەناسەم لە سینەمدا ڕاگرت و وەستام. جوان گوێم کرد، بە هەڵەدا نەچوو بووم. دەدوت مناڵێک بە ئارامی دەگری. کچەکەم لەسەر زەویدانا و بەنووکی پێ بەرەو دەنگەکە ڕۆشتم. چەند هەنگاو ئەولاتر دەنگەکە نەما. من سەرگەردان مامەوە و نەمدەزانی بە کام ڕێدا بڕۆم. بۆ ئەوەی ورە بەو منداڵە بدەم و بە دەنگی بەرز و بە زمانی ئەمازۆنی وتم: تۆ لەکوێیت؟ دەنگی من دەبیستی؟ بگری تا بتوانم بێم بۆلات. دەنگی گریان زیادی کرد و بەرز بوویەوە و بەڵام تەنیا گریان نەبوو، بەڵکو نەڕەی ترس ئەنگێزی پەڵەنگیش دەبیسرا. تفەنگەکەم ئامادە کرد چونکە دەنگی خشەخشی گەڵاوگیانی شانی دەدا پڵنگ بەرەو لای من دێت. یەک خولەک دواتر خۆم ڕوبەڕووی مێچکە پڵنگێک بینی کە نزیکەی 2 مەتر درێژی بوو. ئەگەر پەلاماری دەدام بە یەک زەڕ بە هێزقانەکانی ورد دەکردم و دەیشکان. سیر بوو دەنگی نەڕەی پڵنگ بەگوێ دەگەشت، بەڵام پڵنگی ڕوبەڕووی من دەنگی لێوە نەدەهات. دەبووە زۆر ئاگام لە خۆم بۆیە. پاڵم بەدارێکەوەدا و بە یەک گول لە مێشکی پڵنگم پرژان. پڵنگ نەڕاندی، بەرز بوویەوە و وەک کێوێک لە گۆشت کەوتە سەرزەوی. دەنگی نەڕەی پڵنگ و بۆنی بارود پڵنگەکەی تریشی بۆ لای من ڕاکێشا. پڵنگی نێر کە یەک بەرامبەر و نیوی ئەوی تر درێژی و قیافەی بوو بێدەنگ پەلاماری دام و ئەوی شەم نیشانە گرت و لە هەوادا سینەیم کون کرد. هەردوو پڵنگەکە کوژران، بەڵام دووبارە دەنگی خشەخش بەرز بوویەوە. بۆ سێم جار تفەنگەکەم ئامادە کرد، بەڵام ئەم جارە لە ناو گیاکان قیافەی ترسا و فرمێسکاوی مرد منداڵێکی 12 ساڵە دەرکەوت کە بە حاڵەتێکی تایبەت لە منی دەڕوانی. مناڵ وەکەوەی فریشتەی ڕزگاری خۆی دۆزی بێتەوە بەرەو لای من ڕای کرد. خۆی بە قاچی منەوە دەنووساند و بە دڵنیاییەوە پاڵی پێوەدا. دەستم بەسەریدا هێنا و پرسییم: تۆ لێرەدا چی دەکەیت؟ ناوت چییە؟ وتی: ناوم شومایە و دوێنێک کە هێرشیان کردە سەرهۆز ڕام کرد و هاتمە ئێرە. ئەم دوو پڵنگە لە دوێ شەو تا ئێستا بۆ خواردنی من کەمینیان کردووە، بەڵام من لەسەر لە قیدارەکە بووم و ئەوان دەستیان پێم نەدەگەیشت. تەنیا دەیان ناڕاند و لە دەوروبەری دارەکە دەسوڕانەوە. پرسییم: دایک و باوکت چیان لێهات؟ شوماوتی: ئەوان بەدەستی یوچیەکان کوژران. من کەسم نییە، دڵم بۆی سوتا چونکە لە چاوەکانیدا برێقەی هۆش و زیرەکیم بینی. دەستیم گرت و بەرەو لای کچەکە ڕۆشتین. کاتژمێرێک دواتر کچەکە و شومان بۆ سەردارەکە گواستەوە و شوێنێکم بۆ ئامادەکردن تا بتوانن دانیشن و بخەون. چەند لەقێکم لای یەک چنی و بەگیادام پۆشی و بە شومان وت: تۆ لێرە دانیشە و ئاگاد لەم ژنە بێت، دەڕۆم و کاتژمێرێکی تر دەگەڕێمەوە. ئەگەر بەڕێکەوت شەو گەشت من نەگەڕامەوە مەترسە، چونکە بەیانی زوو دەگەڕێمەوە. شوما وەڵامی نەدامەوە، تەنیا بزەیەکی گرت و سەری خۆی بە وشیاری تەکاندا و منیش دەست بەجێ هاتمە خوار و بەڕێکەوتم. لەوێوە تا شوێنی شاردنەوەی سیلاحەکان زۆر دوور نەبوو. نزیکەی کاتژمێرێک دواتر گەشتم و بەرزبوونەوەی خاکم دۆزیەوە. زۆر بە ئارامی و دژواری سندوقەکەم لابرد و سندوقەکەم دەرکێشا. ئەم سندوقە تایبەت بە فیشەک بوو.
من لەو کاتەدا زیاتر لە هەر شتێک پێویستیم بە فیشەک بوو. دەرگای سندوقەکەم کردەوە و بە خۆشحاڵیەوە نیوە بوو لە فیشەکی تفەنگ و فیشەکی دەمانچەکەم. لەسەر ڕیزی فیشەکەکان پارچە کاغەزێک دانرابوو کە جاری پێشتر لێی نەبوو. لە ناوێکێک لە جانتاکان کاغەز و یاداشتی تیا بوو، بەڵام لە ناو سندوقی فیشەکەکە هیچی تیا نەبوو. کاغەزەکەم هەڵگرت و کردمەوە. خەتێکی خوار و خێچ و ناڕێکی لەسەر دەبینرا. کەمێک گورد بوومەوە، زانیم ئەو یاداشتە یوری بۆی داناو بوو. ئێوەش دەتوانن گومان بکەن لە شادمانیدا چ حاڵێکم پێبڕا. ئەوەندە شادمان بوو بووم کە چاوم دێڕەکانی نەدەبینی و جوانی و شەکانم بۆ نەدەخوێنرایەوە. تۆ ون بووی. ئەگەرم یاداشتە بەدەستت بگات دیارە زیندویت. جیاواز لەم شێوە یاداشت و سیلاحەکان لە ژێر خاکدا دەمێننەوە. بارحاڵ دەبێت بزانم دوای کوشتاری هۆز بۆ دۆزینەوەی تۆ بەڕێکەوتم. تا تۆ نەدۆزمەوە لە جەنگەڵ ناڕۆمە دەر. بۆیە پەیوەستبوون بە من بەرەو باکووری ڕۆژهەڵات وەرە. دەبێت بەو پەڕیداخەوە پێت ڕابگەێنم کە موناک و کچەکەی کوژراون و من جەستەی ئەوانم لە بەردەم ئەو ماڵەی لەگەڵ موناکدا تێیدا دەژیای بە خاک سپارد. سەرخۆشیت لێ دەکەم و هیوادارم چاومن بە یەکتر بکەوێتەوە. کاتێک نامەکە تەواو بوو جەستەم لە عارەقدا خوسا بوو. ئەندامەکانم لە تووڕەی و خەمباریدا دەلەرزین. دەدوت دەستێکی بەهێز قورگم دەگوشێت تا بم خنکێنێت. هێنامە بەرچاوی خۆم. کاتی مەرگ موناک و کچەکەم چ حاڵێکیان بووە، چەندەیان ئازار بردووە. لە گومانی ئەم دیمەنا بەڕادەیە تووڕە بووبووم کە ئەگەر یەکێک لە یوچیەکانم دەست دەکەوت بەدیان گۆشتی جەستەیم تیکەتی کە دەکرد و لێم دەکردەوە. ئەو ڕۆژە نەگریام، بەڵام لە تاو ئازار و خەم نزیک بوو شێت ببم. موناک ژنێکی جوان بوو، من خۆشم دەویست. شەو ڕۆژی خۆشم لەگەڵدا بەسەر بردبوو. لەوەش بە ئازارتر مەرگی کچە بێتاوانەکەم بوو. ئەو مناڵە چ تاوانێکی بوو کەوا بێبەزەیانە کوشتە بوویان. کاغەزەکەم هەڵگرت و دوای هەڵگرتنی فیشەک و ڕەشاش و تاقیکردنەوەی سیلاحەکانمدا پۆشی و بەڕێکەوتم. ئێستا ڕەشاش، تفەنگ و دەمانچەیەک و بڕێکی زۆر فیشەکەم پێبوو. لەم بارەیەوە خەیاڵم ئاسوودە بوو. کاتژمێر و نیوێک دواتر گەشتمەوە شوێنەی شوما و ژنەکەم لێ بەجێهێشت بوو. هەوا تاریک بوو. بڕێک میوەی جەنگەڵیم لە ڕێگادا بۆ چنین و بۆم بردن. شوما بەبینینی من شادومان بوو. لە دارەکە هاتە خوار و بۆ پێشوازیم هات. مناڵێکی زیرەک و وشیار بوو. بە شێوەیەک دواتر باسی دەکەم. زیاد لە ڕادا خزمەتی بە من کرد. پێش هەر شتێک لە شوما حاڵی کچەکەم پرسی و ئەوتی هاتۆتە هۆش، بەڵام هێشتا ناتوانێت بەڕێگادا بڕوات و خەوتووە. لە دارەکە ڕۆشتمە سەر و لەسەر سەری دانیشتم. ئەو چونکە دەیزانی من لە مردن ڕزگارم کردووە بزەیەکی گرت و سوپاسی کردم. من لەبارەی ماری ئاناکەندا و ئەوەی چۆن لە بەرامبەر ژاری مار خۆڕاگری بووە پرسیم. لە وەڵامدا وتی لە مناڵیەوە لە بەرامبەر ژەهری مار ئامادەمان دەکەن. خوێن و جەستەی ئێمە پارێزراوە و لەبەر ئەوە بوو من نەمردم و ئێوە توانیتان ڕزگارم بکەن. لەگەڵ شومادا میوەیان خوارد. منیش برسی بووم. بەچەند ئەناناسێک سکی خۆم تێر کرد و خەوتم. هیلاکی زۆر بووە هۆی ئەوەی تا بەیانی لە خەو هەڵنەستم. کاتێک هەوا تازە ڕووناک بوویەوە چاوم کردەوە. شوما ڕوبەڕووی من دانیشت بوو سێری دەکردم. ئەو لە ترسی ئەوەی نەکا من بڕۆم و بەجێیان بێڵم زۆر زوو هەستا بوو. بەرامبەر بە من دانیشتە بوو. دەمزانی کە ژمارەیەک لە ئامازۆنیەکان زیندون درەنگیا زوو دەگەڕێنەوە بۆ هۆز. بۆیە بڕیارمدا ئەوان بەجێ بهێڵم و بە دوای یوریدا بگەڕێم. لەسەرم بڕیارە لە سەردارەکە هاتمە خوار. بێوێ قسەیان لەگەڵدا بکەم بەڕێکەوتم. ڕێگا بەرەو هۆز دەڕۆشت. دەمووی سەرەتا گۆڕی موناک ببین و دواتر بڕۆمە لای شاکی و هاوڕێ لەگەڵ ئەو بە دوای یوریدا بگەڕێم. نزیکەی نیو کاتژمێر ڕێگام بڕی. نزیک هۆز ببوومەوە کە پشتسەری خۆم دەنگی خشەخشم بیست و بە گومانی ئەوەی ئاژەڵێک دەیەوێت پەلامارم بدات تفەنگم خستە سەردەست و ئاوڕم دایەوە.
لە قوگەڵای دارەکان دەلەرانەوە، بەڵام هیچ شتێک دەرنەکەوت. دووبارە بەڕێکەوتم، بەڵام هەست و سەرنجم لە دواوە بوو کە لە ناکاو ئەو دەنگە بیسرایەوە. ئەم جارەش هیچم نەبینی. ئەم کارە چەند جارێک دووبارە بوویەوە. دوایین جار سێبەری مرۆڤێکی بچووکم بینی و بەدەنگی بەرز فەرمانی وەستانم پێدا. ئەو وەستا کە ڕۆژمە پێش شومان بینی کە بە حاڵەتێکی پارانەوە لەوێ وەستا بوو. بەتوندی وتم: تۆ لێرە چی دەکەیت؟ بۆ بە دوام داهاتوویت؟ بێدرەنگ گوتی: ئاخر من کەسم نییە. ئێوە کەستان بۆ هەڵگرتنی بارەکەی خۆتان پێویست نییە؟ ڕاشکاوی قسەکردنەکەی دڵمی سووتان. بزەیەکم لێدا و بێبیرکردنەوە لە ئەنجام وتم: وەرە لەگەڵ مندا وەرە. شومان تفەنگەکەی منی خستە سەر شان و بە شادمانیەکی زیاد لە ڕادا دەستی بەڕاکردن کرد. ئەو مناڵە لە شادیدا لەسەر قاچی خۆی نەدەوەستا و هەڵبەز و دابەزی دەکرد. هێشتا باوەڕی نەدەکرد بە بردننی ئەو ڕازی ببووم. لە بیری ئەمانۆدا نەبووم و نەمدەزانی چی بەسەر هاتووە. نەشم دەویست بڕۆمەلای. دەدوت بە بیستنی هەواڵی مەرگی موناک و کچەکەم هەموو حەز و ئارزوەکان کە منی بەو جەنگەڵە تاریکەوە پەیوەست دەکرد لە ناوچوو. هەموو پەیوەندیەکان پچڕان و من تەنیا و بێکەس مامەوە. دیار نەبوو یوریش دوای نووسینی ئەم یاداشتە زیندوو بێت. کێ دەزانێت؟ ئەی چی بکەم؟ ئەگەر یوری مردبێت کێ لە مەترسیەکانی داهاتوو ڕزگارم دەکات؟ هەستێکی پێزانین لە ناخەمدا دروست ببوو بەرامبەر بە یوری. خۆشەویستێکی زیاد لە ڕادەم هەست پێ کرد. یوری مافی ژیانی لە ملمدا بوو. زیاتر لە دەجار منی لە مردن ڕزگار کرده بوو. من بە گیانی خۆم قەرزاری ئەوم و چونکە ئەوم لای خۆم نەدەدی و دەنگی گرم ئارام بەخشیم لای خۆم نەدەبیست. هەستم بە تەنیایی و بێکەسی دەکرد. بە خۆمم دەوت: موناک مرد، هەموو شتێک بۆ من تەواو بوو. ئەگەر یوری بە زیندویی بدۆزمەوە چ بەختەوەریەکە. ئەگەر یوری زیندوو بێت بێدرەنگ لە جەنگەڵ دەڕۆمە دەر و دەچمەوە بۆ ئەمریکا. هیلاک بووم. بەسە بەس. تۆڵە سندنەوەش لە ئۆنا لە بیر دەکەم. ئەمانم لە ژێر لێ و بە خۆم دەوت و سەیری هەڵبەز و دابەزی شومان دەکرد. شوما چەند هەنگاوێک لە پێش منەوە دەڕۆشت. شادی و هەڵبەز و دابەزی ئەو بیر و ئەندێشەی لا دروست دەکردم. بیرم کردەوە ئەم مناڵە زۆر خێرا لە مندا بەرامبەر بخۆی خۆشەویستی دروست دەکات. لە ڕاستیدا شوما مناڵێک بوو بە وشیاری و تێگەیشتنی و قسە مناڵانەکانی خۆی خۆشەویستی لە هەر کەسێکدا دروست دەکرد و من کە دڵێکی ناسک و میهرەبانم بوو بە دڵنیاییەوە خێرا عادەتم پێدەگرت. لەژێر لێوە وتم: ئەم مناڵە بێتاوانە 3 جار لە مردن ڕزگاری بووە. چونکە لە ئەمازۆن لەدایک بووە دەبووە بکوژرایە. ئەگەرنا ئەوەی ئەمازۆنیەکان مناڵی کوڕ دەکوژن. دووەم ئەوەی لەم کوشتارە ڕزگاری بووە و سەرنجام 3ەم جار گیرۆدەی ئەو پڵەنگە نێرومەیە بوو. من ئەوم ڕزگار کرد. دەستی چارەنووس ئەوەی بۆ ئەنجامدانی چ کارێک ڕاگرتووە. وەڵامی ئەم پرسیارە تەنیا ڕووداوەکانی داهاتوو دەتوانێت بیداتەوە. لەناو ئەم ئەندێشانەدا نوقم بوو کە شوما وەستا و وەک بێت چوە پشیلەیەک کە لە ئاژەڵێکی تر ترسابێت خۆی لە پشدارێکدا شارد. منیش وەستام، چونکە وەستانی شومانی شانی دەدا مەترسیەک لە ڕێگادایە. چەند چرکەیەک بەم شێوەیە تێپەڕی. شوما سوڕی خوارد و بە ئیشارەی دەستی گەیاندم دەبێت سەرنجم لای چەپ بێت. خۆی لەسەر زەوی دانیشت و لە ناو گیابەرزەکان کە لە بەردەم دارەکاندا ڕوابوون خۆی داشارد. بە خێرایی میلی ڕەشاشەکەم هێنایەوە و ئامادە بووم. بەڵام هێشتا شتێک کە شوما بینی بووی من نەمدەدی. چەند چرکەیەکی تریش تێپەڕی و لە ناکاو دەنگی بەریەککەوتنی گەڵا و گیا بیسرا. لە هەمان شوێن کە شومانی شانیدا بوو سەر و کەلەی دوان لە وەحشیەکانی یوچی دەرکەوت کە بەڕمە درێژ و چاوە خوێناویەکانی خۆیان سەیری دەوروبەریان دەکرد. من ئەوانم لە ڕووی هێڵەکانی سینە و ڕوخساریان ناسیەوە و دەدود ئەو دوانەش دەنگی پێی من و شومایان بیستووە و بۆ کوشتنی ئێمە ئامادە بوون. بارحاڵ هەرەوەندە چاوی یەکیان بە من کەوت قیژاندی و بێترس بەرەولام هات و ڕمەکەی سەردەستی بەرز کردەوە و هاویشتی. ڕم بەویزە هات
بەڵام من بەرنەکەوتم چونکە سرم دانەواند و لە ئەنجامدا لە دارەکە چەقی. دەست بەجێ دوای ڕم هاویشتنی خەنجەری لە کەمەر کێشا و پەلاماریدام. هێشتا لەسەر سوڕمان دەرنەچووبووم کە ئەو گەشتە دوو هەنگاوی من و دەستی بۆ هێنانە خواری خەنجەرەکەی سەرسەری ئامادە کرد. لەم کاتەدا تەنیا کارێک دەمتوانی ئەنجامی بدەم ئەوە بوو شوێنەکەم بگۆڕم، چونکە لەو دووریەدا تەقەکردن کارێکی بێئەنجام بوو. بە خێرایی بەرەولای چەپ ڕۆشتم و ئەو کەڕای دەکرد و بە خێرایی زۆر بوو نەیتوانی خۆی ڕابگرێت. بەدارەکە کەوت. لەم دەرفەتەدا بوو کە پەنجەم لەسەر پەلە پتکەی ڕەشاشەکە دانا و بە چەند گولە بەدارەکەوە دووریم. وەحشی یەکەم قیژاندی و بەجەستی کون کەوتە سەر زەوی. بەڵام وەحشی دووەم بێترس لە کاتێکدا ڕمەکەی خستە بۆ ژێر باخەڵی بەرەولای من ڕای کرد. لە منەوە دوور بوو. تاویستی بە من بگات لە پێکەوت و بە گولەیەک مێشکی پژا. مرۆڤ کاتێک بە کەس پشت ئەستور نەبێ بەرگری لە خۆی دەکات. ئەگەر یوری لەگەڵمدا بوو بە پشتیوانی و بەرگریە چاونەترسەکانی ئەو پشت ئەستور بووم. ڕەنگە نەم دەتوانی بەم جوانیە بەرگری لە خۆم بکەم و ئەوان لەناوبەرم. لە بابەتە هاوشێوەکانی پێشوو دەست و پێی خۆم ون دەکرد و گێژ دەبووم. بەڵام ئەم جارە چونکە تەنیا بووم و حسێبی مەرگ و ژیان لە بەردەممدا بوو بە ورە و خێراییەوە دەستم بە هەوڵدان کرد. بارحاڵ ئەوان کوژران و کار کۆتایی پێهات. کاتێک دووەم کەس کەوتە سەرزەوی گیاکان لەرانەوە و شوما دەلەرزی و تفەنگ لە سەردەستی دەلەرایەوە. هەستا و بە بزەوە بەرەولای من هات. شوما لەسەر ڕێگای خۆی سێری جەستەی کوژراوی ئەو دوو وەحشیەی کرد و بە پەنجە شوێنکونی گولەکانی سیر کرد. دواتر لە کاتێکدا لە دەمی تفەنگەکەی من زەق ببوویەوە و دنیایەک سەر سوڕمان لە چاوەکانی دەباری هاتە پێش. مەرگی ئەو دوانە بە خێرایی و بە ئاسانی سەر سوڕمانی لای ئەو دروست کرد. ئەو تا ئەو سات نەیدەزانی و ئەو کەرەستەکان زایەی من لە دەستمدایە و یەکیتریان بە کەمێک جیاوازی لە دەستی خۆیدایە چکەڵکێکی لێ دەبینرێت. ڕەنگە دەیزانی سیلاحە، بەڵام چۆنیەتی کارکردنی ئەو سیلاحە بۆ ئەو سەر سوڕهێنەر بوو. شوما کاتێک گەشتە ڕووبەڕی من زۆر بە وردی دەستی بەرز کردەوە و نوکی گولەکەی گرت، بەڵام کتۆپەر دەستی کێشایەوە و هەنگاوێک دوورکەوتەوە. گەرمی گولەی ڕەشاش دەستی ئەوی سووتاند و شوما لە ترسا، من لە ترس و قیافەی پێکەنی ناوی و ترساوی ئەو کەوتمە پێکەنین و وتم: ئاگادار بە شوما، ئەوەی لە دەستی تۆدایە ئەویش مرۆڤ دەکوژێت. ئەم سیلاحانە کە زادەی شەیتانن دۆست و بێگانە ناناسن. لولەکەی ڕووبەڕووی هەر کەسێک ببێتەوە و ئەو زمانە بچووکە بکێشرێت ئەو کەسە دەکوژرێت. تێدەگەیت؟ کەواتە ئاگادار بە، دەست لەو زمانە نەدەی. شوما وەک بڵێ جوان لە مەبەستەکەی من گەشت بێت، لولەی تفەنگەکەی بەرەو سەرەوە دەگرت. بەڵام لێی نەترسا و بە پێچەوانی ئەوەی من گومانم دەکرد فڕی نەدا. چاوەکانی لێوان لێ و لە هۆش و وشیاری بوو. من کامەم ئامادەیەم لەو دابینی زیاتر لە جاران ئارزومەندی بووم و هەستم بە خۆشەویستی و هاوڕێیەتی دەکرد لەگەڵیدا. ئەو بە وشیاری تایبەت پرسیاری دەکرد و منیش وەڵامم دەدایەوە. لە چۆنیەتی نیشانەگرتنی پرسی، لە چۆنیەتی تەقەکردن و سەرنجام داوای لێ کرد فیشەک بکەمە ناو تفەنگەکە و بیدەم بەدەستی. وەڵامی هەموو پرسیارەکانیم دایەوە. ئەوەندە وشیار بوو هەر شتێکی یەکجار دەپرسی، یەکجار بۆم دەوت. ئەمە بەس بوو کە ئەو فێر بێت. سیر بوو. کاتێک فیشەکم کردە ناو تفەنگەکە ئەو بە هەمان شێوە کەوتە بووم میلی هێنایەوە و یەکێکی فیشەکەکانی دەرهێنا و دووبارە خستیەوە شوێنی خۆی. ئەوەندە بەتوانا بوو نەمتوانی دژایەتی داواکاریەکەی بکەم و لەو ساتە بەدواوە تفەنگی پڕفیشەکەمدا بەدەستی. بەڵام زامنی تفەنگەکەم لێدا و چۆنیەتی کارکردنیم پێنەوت. شوما شادان و سربزێ و خەنجەری کوژراوەکانی هەڵگرت و بە دوای مندا بەڕێکەوت. لە هۆز دوور نەبووین و بە خێرایی گەشتینە ئەوێ. هێشتا هۆز کپ و بێدەنگ بوو، هیچ دەنگێک نەدەبیسترا. ماڵەکەی موناکیان سووتاندە بوو، بەڵام من کە شوێنەکەیم دۆزیەوە و لە بەرزبوونەوەی خاکەکەی گۆڕی موناکەم دۆزیەوە. لەسەر گۆڕی موناک قوڵپی گریان قڕگمی دەگوشی. دەمویست بگریم،
دەدوێت دەنگی مناگ لە ژێر گەڵەوە دەبیستم و قسەم لەگەڵ دەکات. چاوە درە و شاو و سەرنجڕاکێشەکانیم دەبینی کە سەیری دەکرد، دەم شیرین و لێوە سوورەکانی کە بەڕووندا پێدەکەنی. ڕەنگە ڕۆحی مناگ لەو دەوروبەرەدا هەڵەفڕی و قسەی لەگەڵ ڕۆحی من دەکرد. کەس لە پەیوەندی کە لە نێوان ڕۆحەکان هەیە ئاگادار نییە. لەو شێوەیەشدا ئەگەر بڵێن دەنگی مناکەم لە قوڵای ڕۆحی خۆم دەبیست، سەرتان سوڕ نەمێنێت. ڕاستیەکەی ئەوەیە من دەنگی مناکەم دەبیست. دەمبیست کە پێم دەڵێت لە ئۆنا منی کۆشت، منی لە تۆ دوور کرد، کچەکەمانی بێبەزەیانە کۆشت. ئایا بێ تۆڵە سندنەوە دەگەڕێتەوە بە وڵاتەکەی خۆت؟ تۆڵەی من لەبیر مەکە. ئەو شەیە لە گوێمدا دەزرنگایەوە. لە هەمووی ئەم ماوەیەدا شوما وەک پەیکەرێک ڕوبەڕووی من وەستا بوو، لە ژێر چاوەوە سەیری دەوروبەری دەکرد. سەرنجام ئیشارەیەکم لە شوما کرد و بەڕێکەوتم. دووبارە ئەو مناڵە ڕەشپێستە لە پێش منەوە دەڕۆشت و هەرچەند هەنگاو جارێک بە تفەنگێک کە لە باڵای بەرزتر بوو دەگەڕایەوە سەیری دەکردم و بزەی دەگرت. دوو کاتژمێر دواتر گەشتینە شوێنێک کە شەعکیم بەجێهێشتە بوو. لە 100% دڵنیا بووم کە ئەو مردووە، بەڵام کاتێک گەشتمە لای دارەکە بەسەر سوورمانەوە بینیم جەستەی شەعکی لەوێ نییە. گومانم کرد ڕەنگە مردووە و ئاژەڵە برسیەکان جەستەی ئەویان بردووە و خواردویانە. لەسەرم گومانە دووبارە بەڕێکەوتم کە بڕۆم، بەڵام لەم ناوەدا دەنگی شەعکیم بیست کە دەیوت بۆستن سەرۆک هاتم. دەستبەجێ لە دارەکە هاتە خوار و بەبزەوە بەرەو لای من هات. شوما شەعکی دەناسی و لەوەی یەکێک لە پیاوانی هۆزی بە زیندویی دەبینی شادومان بوو. شەعکی ساغ و لێوان لێو لە هێز بوو، دەیوت برینی تیر باش بوویەوە. بە شادمانیەوە تیرەکە ژەراوی نەبوو، من زیندوو مامەوە. دواتر 3 کەس بەرەو ڕووبار و شوێنێک ماڵەکانی ئەمانۆی لێبوو بەڕێکەوتین. ڕاستیەکەی بڵێم دووبارە بیری تۆڵە سندنەوە لە ئۆنا لە مندا بەهێز ببوو. دەمویست لە ئۆنا و وەحشیەکانی وچی تۆڵە بستێنمەوە، بەڵام ئەم کارە مەترسیدارە بەبێ یارمەتی یوری ئەنجامدانی دژوار بوو، کەواتە سەرەتا دەبێت بە دوای یوریدا بگەڕێم. بەلە مشکاوەکە هێشتا لە قەراغی ڕووباردا بوو، بەڵام ئەم جارە کارمان زیاد لە ڕادە دژواردا هاتە بەرچاو، چونکە دەبووە بە پێچەوانەی ڕەوتی ڕووبار بڕۆینە پێش و ئاشکرایە بەرەو پێش بردنی بەلەم بەبێ بوونی سەوڵ ئەگەری نەبوو. ئازیزانم، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوەی بەشیدا لە بەرگی دووەمی کتێبی 6 ساڵ لە ناوژنە وەحشیەکانی ئەمازۆن. هاوڕێم بن بۆ بەشەکانی تر.